سلااو ڕێز بەخێر بن هیوادارم ساغ و سلامت بن ئەمن شەهلام پێشکەشکار لەلایەن ئاخێزی کوردەواری سربەخۆوە زۆر خۆشحاڵین کە لەو کۆبوونەوەیە بە ئامادەبوونی ئێوەی ئازیز شاهیدی بەرنمەیەکی بەرهەمدار و بەسوود بین تەوەری باسەکەمان بەو جۆرە دەبێت دەستپێکی باسەکەمان کاکپەیمانی حەیدەری ڕێبەری ئاخێزی کوردەواری سربەخۆ بۆ ماوەی 45 خولەک لەسەر باسی بارودۆخی ئێستای ڕۆژهەڵاتی ناوێنی نوێ لێدوانیان دەبێت دوای فەرمایشاتی کاکپەیمانی حەیدەری بۆ ماوەی 15 خولەک دەتوانن بە یارمەتی یارانی ئاخێز لە خۆتان پەزیرایی بکەن لە دوای پاوزەکە دەگەڕێنەوە سەر تەوەرەکەمان و کاکپەیمانی حەیدەری ڕێبەری ئاخێزی کوردەواری سربەخۆ لەسەر باسی چۆنیەتی ڕوبەڕووبوونەوە لەگەڵ ئەو بارودۆخی ئێستای ڕۆژهەڵاتی ناوێنی نوێ 45 خولەکی تر لێدوانیان دەبێت تکایە پرسیارەکانتان ئامادە بکەن و دوای تەواوبوونی فەرمایشاتی کاکپەیمانی حەیدەری ئاڕاستەی جەنابیان بکەن لە کۆتاییدا ئێمە کارەکانمان تەقسیم کردووە لە بین یاراندا تکامان ئەوەیە پێبەندی ڕێنماییەکانی مەراسمەکە و هەروەها بەشی ئەمنیەت بن بە سپاسەوە ئاغای حەیدەری فەرموون تکایە خب وەختان وەخێر بەخێر بێن ئێمە ئەم شەو لەگرا کۆمەڵی باسەکەین هاوکات لە سلێمانی و لە سنێشا گویان لێیە باسێکی ئێمە لەگراییکەین ئەسڵەن ڕەبتی بەوە نییە کە باسێکی ژورنالیستی بێت دانە هیچ گونە ئاگاهیەک بێت سرفەن فقط ئیعلامە مەوزەعێکە لە خوێندنەوەی وەزعیەتە ئێستایی ئێمە و پاشان لە بەشە دووەمە قسەکانان ڕۆینە سەر چۆنیەتی ڕوبەڕووبوونەوەی ئێمە لەگەڵ مەسائلێکە کە لە ساتە وەختەکانە ئایندە ئێمە دەست بەیەخەی ئەوین کەواتە خوێندنەوەی کە لەگرا ئەتفاقەکەوێ خوێندنەوەیەکی ڕوتین نییە کە ئێوە بیست بێتان بۆیە من مەجبورم لە بەشە ئەوڵ قسەکانما ئەوڵەن بێژم وەزعیەت چۆنە لە ڕوانگەی جریانێکە و کە گەرەکێسی خۆی بخاتە ناوە مەیدانەکە و خۆی تەرەفە ئەم جریانە بکات لە بەشە دووەمەوە چۆنیەتی ڕوبەڕووبوونەوە بۆ داڕشتنەوەی مێژوویەکی تر دەست پێکەم کەواتە من لە ئەوڵۆ بە مقدمەیەک تێم و گەرەکمە وردە هەم یارانێکەوانە سلێمانی هەم ئەوانەی کەوانە سنە و هەم ئەوانەی کە ئێمە بە شێوەی ئانلاین خەریکن ئەبیسن بێتە دەستیان کە مەسائلێک کە بەحسەکرێت چێ ڕوونکردنەوەیکیان پێ ئەدات سەبارەت بە ئەوزاعێکە ئێمە واینتیە ئەگەر لەگرا دەست پێ بکەم چەندین ڕەوایەت لە دنیای ئەمڕۆ مەوجودن کە دەسەڵاتیان لێ هات کەسە دەرۆ و مێژوویان دروست کردگە و هەنووز بەردەوامن و ئەمە ڕەبت ئەدەمەوە بە مەسئلەیەکی فولکلۆری کوردی کە مێژوو لەکوێ دەست پێ ئەکات گشتتان داستانە یۆنان ئەزانن داستانە سۆقرات ئەزانن سۆقرات کەسێک بۆ ڕووی ناوە خەڵکی پابلیک دیبەیتی ئەکرد گفتوگۆی ئەکرد و دیالۆگی ئەکرد لەسەر بەدیهیاتێک کە خەڵکە یۆنان پێیان وابوو ئەیزانن ئەمە بوو بەهۆی ئەوەی کە گەورەکانە یۆنان سۆقرات بردیانە مەحکەمەیەک و لە مەحکەمەکە حکمیاندا کە تۆ جوانانە یۆنان فاسد ئەەکەی و سۆقرات حازر بوو سەممە شەوکەران بخوات بمرێت ئەفلاتون لێو دووە لە خوڵقاندنە فەلسەفەی ئیدئالیستیە خۆیان هەمان چیرۆکی بردە ناوە ئەشکەوتە موسۆل و موسالە ئەشکەوتە موسۆلی ئەوە بوو کە کۆمەڵی ئینسان بە زنجیر کێشاون لە ئەشکەوتێکی تاریکا دانراون ئاگرێ لە پشتیانە هەڵساگە کۆمەڵی ئینسان خەریکن لە دەرەوە ژیانە خۆیان ئەکەن و ئەمان ئەوەی کە ئەیبینن سێبەرە هەڵسوکەوتی سێبەرە و تەمامە دەریافتیان و خوێندنەوەیان لە جیهان لەسەر ئەو سێبەرانەسە ئەگەر کەسێ لە ناو ئەمانە هەڵسێ و لە کونەم ئەشکەوتە بڕواتە دەرەوە دنیای واقعی بوێنێ کە بێتەوە خوار و بێژێ ئەم دنیای ئێوە دروست و دنیای واقعی شتێکی ترە هەر ئەوانەی کەوانە ناو ئەو ئەشکەوتە ئەو کەسە ئەکوژن دقا و دەقەمە چیرۆکە مەسیحە مەسیحێ ماشیعێ کە یەهودێ کە لە ژێرە هەزیزە و ئەگاتە ئەو جنابوودیە خۆی منتەزرە هاتنە منجیەکە فریاڕەسێکە ئەم فریاڕەسە تێت ناوی ئیسای ناسریە ئیسای ناسری 3 ساڵ دعوەتەکە 12 حەواری دروستەکە معجزەکە مردوو زێنگەکاتۆ گول ساقو ئەکاتۆ و ئەم دەسەڵاتیشە ئەدا بەو 12 نەفەرە بەڵام شێوە ئاخر شامە ئاخر دوای دوعاکردنە لە لای خوا ئەگەڕێتەوە و ئێژێ یەکێک لە ئێوە بە من خیانەتەکە یەهودا ئەسقەروتی ئێژێ من نیم ئێژێ تۆ خۆت کوتت
يوحنا اجيت اغا من قدتو بجينا يلم اجيتو تابا يعني سيجار ناسين من رتكيتوا مسيح بتنهائي لسلي بدري بتنهائي بلام اوي مسيحيات بلا وبإعداد داني يهودي فريسي مسيحي كجا بناو سانت بول مقدس لكاتيكا كبرو دمشق أجيت وقريكيسي بروات راوة مسيحي بكات اجي تشاوم بخدا كوت يعني بمسيح كوت كبن بمن وتي بچو مجدي هاتني ملكوتي خداوند بإنسان كان بدا بزوي وبولس قبولي كرد شاهدي شي نبو كسي لقلا نبو نقراو بو أورشليم بولاي دوانزا نفركي حواريون تأيديان لي بقريت لبروي تو وقت تاني شاهد خود بويد قبولت كرك خوا بربجيري كردويد أزاني الرقية كأروي برار لمصيبات لسختي لأشكنجة لدولة ولاتي لتهديد لجيان مخفي شباجي كتهز بكسيكي تريبدي تأيدي لكي أقري بيج قال لأكت انقلابي أخوات ميجو لك رادس بيكا بشرية دو معلمي هز أتني هز وأورشليمي هز طابا امروجيش دنياي غرب لسر أموي سياقا لسر أم دو تشيروكا بسياقا وأم دو تشيروكا خريكا واتبرو أما چون دوران تشيروك بيجيمان شيويا تشيروكا كان من دسكاري كريا لبريكا أوي دايان بإيما هنا إيما نبو اتفاقك ما تياكوت آيا إيما تشيروك ناناسين آيا إيما لناو الزوان دايكي مانا كإدعاكين باراستن زوان دايكي مهمة بز لو شئي بينين يا للزخيرة وحافظي ميجوي جيان كرديكا كتو إثباتيكي أم مردمة بدريجاوية يك ميجو جياغا أما بچي أدوزيتو بو چمكي كأم چمكا كردية يا أم چمكا أحيانا يونانية عربية يا من استمثالك تان بوليدم لناسين الدوسا داني كرد لحافظي فولكلوري كأيوة بأيوة إيجي دوس إيجي تشكلي ويت لناو فرهنگ كردية دوس رفيق إيجي تشكلي ويت رفيقي كتش خوشويست إيجي تشكلي ويت إيجي دوس أو دوس لكس نترسي سرري بقري أحوال ببرسي كواتا إيما استديمان جورا وجورا دوس مان هز دوسي كتو تشيجي لي أوي لكلاسوچيكا لخلوتيكا لتاريكايكا تو طموحك هز تشيجيكي هيدونيستي صرفا جنسيت هز لم إنسانه وتو قرقت أو جنسة دامر كينيتو لنزر خلق أو دوسة بلام دانيك ريقايق خاطر بردمد لأقل إنسانة كردا تو بشوين تشيجي جنسي ناقري صرفا بشوين الدصلات أقري ناو أقري زرغيان ناو أقري تو أملك شوي أفهمي لويك أحوال ببرسي بلا أملك شوي أحوال ببرسي سختي وبيان بهنيري دليل بهنيري يا لشوينكي بابليكا كمحل جزار قش كزيكا قشت خليكا أي وينيت أو يسر الريقاز ريقية أصلية ببيانوي أحوال برسي أو آشناية درخاك نشان دا تو چني مهمي تو إنسان قوريكي تو أولا مهمي كجني حاضرة آبروي خانوادي مغو تابو بشكيني ولا بر عزمته تو بين لبر خلقي أو علاقة أو خوشويستي بشام بدات ميجو لقرادس بيكا لقرادس بيكا كتو أفامي أوي باس كردي أكن لقل أمريكا لناو في الكلورة موجودة فرقك كردنا متجاوزة ندركو دريافتي لدنيا دركو دريافتي كي سطحي للسطحي تشيجي حيوانية أما التمدنة أما إنسانك كجيانا لناو جامعي بشري أزاني ناو بانج يعني شي أزاني دا صلاة قشتي يعني شي أزاني حبون ناو بانجك ناود بخاسي بزري يعني شي أو صرفا حيوانك نيك غريزي حيواني جنسي هز لكل سوچيكا كل أواقبي در بريد والنيقرن وقتار ببيت تواني بيتي أو تشي برد بيت كواتا أقر ما بست من أوابو كبيجم روانين إيما بقزايا أتواني روانين كي جورا وجور بي هرواك ظاهرا لما جلس باس الدوسة
ناگەهان یەکی هەڵەسێتەوە ئەژێ دۆس ئەو دۆس نە دۆسەکەی تۆ نە دۆسەکەی ئەویتر نە ئەوەی تۆ خەریکی باسیەکەی دۆس ئەو دۆسەسە وا لە کەس نەترسێ سەرڕێ بگرێ ئەحواڵ بپرسێ لەگرا گوسەستێ بەڕانێ دابڕانێ تا ئیستەی دەست پێ یەکات ئەگەر گەیشتینە ئەگرا من گەرەکمە بە ئێوە بێژم ئەوەی کە ئێمە خەریکین بە چاوە سەلمان ئەیوێنین لە ژێرە بمبارانە میدیایی لە ژێرە دروستکردنە چیرۆک و ڕەوایەتێک کە بە هەموو باڵەوە چ بە پۆزیتیڤیەوە چ بە نەگەتیڤیەوە تۆ لەسەر یەک پەتێرندا ئەنێ یەک مەسیردا ئەنێت بازیکردنە لە مهەندسیکردنە زەهنە ئینسانەکانە واو ئینسانە کورتیە بەجێ ئەوەی کە ناخە کولتورە خۆی لە ناوە حافزەیە زوانیە دەربێرێت ئەڕوا ئەلکێ بە شتێکی ترۆ من مثالێک بدەم هەر لەبەرەوەی بیزانین صرف ئیدعاکردن یا تەختەعەکردن یا لە مەیدان دەرکردنە خەڵکی کە ببێتە ئیدعا تۆ ئەخاتە خانەی زەعفەوە تۆ ئەخاتە خانەی نەفرەتەوە ڕق و کینەوە تۆ وەختی گەرەکتە لە بەرامبەر زمانێکا بوێسی وەکو زمانە فارسی سەیرە زمانە فارسی ئەەکەی کە تەسەلوتت بە زمانە فارسی هەست ئەم زمانە ژین پێکریاگە 2000 ساڵەی هیچ مردمێک نەوگە 1000 ساڵەی هیچ مردمێک نەوگە بۆ تۆ لەکوێ ئەمازانی لەبەر خاترێەوەی ئەم زمانە چون زمانە تازەی دەستکردێکە ئەڵبەتە پڕە لە وشەی بوروکراسی دنیای مۆدەر لە ئەکسەسەریە ئینسانەکان گرتگە تا داڕشتنە کۆمەلگا گرتگە تا نەهاد و ئەنستیتۆ گرتگە وشەی فەڕەنسەوی هاورگە ئینگلیسی هاورگە گۆڕی گێسی وشەی بۆ دروست کردگە برگێس هێناوە دەستگای ئاموزش و پەروەرش برگێس هێناوە دەستگای ئیداری بە تۆ فێری کردگە بەڵام گاتە سەر ژیانە بەر لە مۆدەرنیتە بۆ ئەحساساتی بۆ عەواتفی بۆ ڕق و کینەی بۆ ئێش و ئازاری زوانە فارسی بەتەورە مطلق فاقدە تەداومە سنەتە بەردەوامی سنەتە تۆ کەسێکە ئەمرێ لە زوانە فارسیە بە فقط زوانە فارسیە زانیتە یەک ڕوتینە پرسە دائەنێی پێژی فاتحەخانی نەوارێ قورعان دائەنێ یا مرشدێ بانگ ئەەکەی لە وەسفە دایکە مردک تا قسە بکە ئێستا تۆ بڕۆ هەر شوێنێکی تر بێجگە لەو کەسەی یەک زوانە زانێت کە فارسیە بێرە ناوە لۆڕەکان بچۆ ناوە لەکەکان بچۆ ناوە جافەکان تۆ بە ئیمتدادە مێژوویەک بۆ بەیانە حەسرەتێ داخێ غەمێ کەوا لەسەر سکتا تۆ تەزاهوراتە کۆمەڵایەتی دەست لە پرچ چنین لە پرچڕنین لە کوڵمڕنین لە قوڕپێوان لە چەمەری لە شینکردن لە هۆرەکردن لە مورکردن تۆ بەردەوام تەزاهوراتە مختلفە ئیجتیماعیت هەست و ئەمە بە درێژایی ژیانە ژین کردە هاتگە تەنانەت ئینسانێک کە بە ئەم زوانە غەمی بووگە و غەمێک کە ناتوانێ بیکاتە کەلام و ئەم کەلامە لە ئەداکردنیان لەم ئازارە وەختی گەرەکێ بە سوورەتە هۆرە بیداتە دەرەوە شکست ئەخوا کەلام چەمک شکست ئەخوا لە ئێشە دەروون ناگەهان ئەگۆڕێت بە ئاوای سەرەتایی حیوانات منداڵێک کە 1000 ئاواوانە دەرویە ئێوە لە هۆرە بیستەکتان ئەیتر وشەیەک ئێژێ ناگەهان شکست ئەخوا ئەڕواتە سەر ئاوا تا دووبارە بتوانێت ئەو غەمە هەڵڕێژێتەوە بە وشە ئەمە بە تۆ چی ئێژێ؟ ئەمە بە تۆ ئێژێ تەمەدونێ مەوجودە ئەم ئینسانە کەسی مردگە برای مردگە دایکی مردگە فەڵک گەدابای فەڵک گەدابای فەڵک لە هەفتە یێ ڕوژجوور من وەپیت بای تۆ دەورانە دیگە داخم ساڵێتە دەوران و کێ بوو کێ شانشین بوو کێ ڕەنجەڕۆ بوو تۆ دانەیە کورد هاتگە شعرێکی موسا و شەبانە مەولانای لە مەولاناوی ڕومی بە زوانە فارسی ئەقتباس کردەوە بە زوانە کوردی وتکێسی تۆ وەختە ئەوەی مەولانا ئەوێنی وەختی ئەوەی کاورای ئیلامی ئەوێنی ئاسمان تا زەوی فەرقەکاتەکە یەکتریا بوو لەبەر خاتری ئەوەی کە تۆ وەختی تەخەیول ئەەکەی وەختی خیاڵ ئەەکەی کە لە ناوە یەک حەزارەت و تەمەدونە ئینسانەکانی چۆن فکرەکەنەوە چۆن هەڵس و کەوتەکەن دشکردەوەیان چۆنە و تۆ گەرەکتە سناریۆیەک نەمایشنامەیەک بنووسیت دەقاوتەق ئەچیتە سەر کەلەماتێک مەوزەعێک
کنایە گەلێک حرەکاتێک کە لەو فەرهەنگە موجودە خۆ تۆ ناچی لە غیب و بیریتی بۆیە تۆ لە ئەوەی فارسیەکە سلسلە مەراتبێک لە تەسلیم بوودەگی ئەوێنی لەوەی کوردیەکە تۆ حاڵەتێک کە موسا کوڵەگرێ گوێ ئەگرێ لە کاورای شوان لە پڕێکا وە فزولی کە گوێ قوتۆ کردگەسۆ پێی وایە زۆر خاوەن دەسەڵاتە ئەڕوا ئەنەوێ لە پشتی ملی پەلاماری ئەدا دووسێ جمێنی لێدا پشتە ملەیەکی لێدات دەرسوێتەکە من لەوەی مەولانە نییە وەلێ تۆ ئەگەر گەرەکتوێ ئەمە بە زوانە کوردی داڕژێنی حتمما ئەم تەسویرە تێتە بەردەمە چون ئەمە تۆ لە دایکە ئەیوێنی لە باوکە ئەیوێنی لە هاوسێت ئەیوێنی لە باوە گەورەت دیکتە ئەمە حاڵاتێکی تایبەتە کە کوردە پێ ناسێنێ زمان فقط وشە نییە حرەکاتە دەستە حرەکاتە ئەبرۆز چۆنێتی دەربڕینە حاڵەتە پێکەنینە شادیە غەمە حاڵاتە چهرەز هەڵسوکەوتە ڕەفتارە ئەمە زمانە تەمەدونە تۆز بۆیە کاورا وەختێ کاورای شوان وەختێ لە موسا ئەتاب و خەتاب ئەوێنێ ئەو جار ڕووەکاتە خوا ئەژێ چەو داخستنە یە پەیخەمەرە یا کوڵەی شەڕە ئەوڵە تەکە خوا شەڕیسی خەلێکیش تەڵەبکارە تەکە خوا ئەژێ تازە ئەمەی کە خۆی ئەدعاکا پێغەمەرە ئەمە شایعە سێژن پێغەمەرە ئەمە پێغەمەرە ئەمە پێغەمەر نییە و کوتەی شەڕە تۆ ئەم تەسویرە بۆت ئاشناس تۆ هیچ جۆرێکی تر ناتوانی فراغە ئینسانێک کە خواردگەی سێناوی زەوقی ئینسانێک کە شکستیان پێداگە لە تەعامل و بەرخوردە تەکە خوایە بیوێنی تو وەختێ ئێژێت موسا ئەنەوێ لە بۆ قملی لێ ئەدات ئێژێ کەڕەکیەکەی ئەدڕێ تەسویرە بەسیار ئاشنایەکە ژنە ئێمە سینەی خۆی ئەدڕێ سینە ئەکوتێت کەڕەکیەکەی ئەدڕێ دا ئەنیشێ دەمێ مور ئەچڕێ ئێدە ڕازەکە خۆ هەڵ ناخاتەوە خۆ بابەکەرم ناڕەخسێ خۆ پوتێنەوت بە خۆیان ناکە کاملا تەسویرە بسیار عادیەکە کە ئینسانە کورد کە خواتە ناوی زەوقی کە ئێشی پێگات دانیشێ مورێکەکە هۆرەیەکەکە من ئەمانە بۆوت بۆ خاترەوەی بێژم ئەوانەی تا ئێستا دەرکمان کردە ئەکری جیهانە ئێمە نەوێت ئەکرێ ئێمە تێنەگەیشتین دنیا چ خەبەرە بۆی من سەرەتا ئێستا ئێژم چ خەبەرە ڕۆژهەڵاتە ناوین یعنی چی کێ بازیگەرە ئەمەی کە ئێمە لە پشتە هاوێشتنە موشەک و ساڕوخ و ئاگر ئەیبینی تەمامە داستانە یا ئەمە بەشێک لە سکانسە فیلمێکە کە خەریکە بەشێکی ئەکشنی تێخات تا نەرەیشن داستانەکە گێڕانەوەی داستانەکە لە سەرەتاوە بەرەو ئینتەها بوات و ئەمە سورعەتی پێدات ئەمە سەکە سوعالە گەورەیە کە لە خۆمان ئەیکەین کە ئەمە دەرهاوێشتەکردنە تەزاد وڵاتانە غەربیە لەگەڵە ئێرانە لە کاتێکە ئێمە هیچ تعبیرێکمان لە ئێران نییە ئێمە چ ناسینێکمان لە ئێران هەست ئێمە کۆمەڵی پرتۆکیان قسکەسە بەردەممان کۆمەڵی قسەمان تکرار کردگەسەوە و ئەگەر ئەو پرتۆکانە لابووان ئێمە ئەتوانین ئەمانەی کە ئیستا من بە ئێوە وتم دەری بێنین لە خۆمان و لە کولتورە خۆمان و نەیشمان کردەگە و ئەکەوینە سەر چیرۆکە دیگەران گێڕاندنەوە بامە مثالێکتان بۆ لێبە ئەمەی پێژن دەوڵەتە ئێران ئەمەی پێژن نیشن ئستەیت کە ئەسڵەن مێژووەکەی شتێکی ترە لە دنیای غەربیشە هەرواسە سەوار بەرچی هاتگە یە مێژووی کەزاییەکیان یعنی درۆزنانەیان بۆ ئێران وساگە هەڵەگەڕێنەوە بە تۆ ئێژن ئێران تابەر لە دەوڵەتە مۆدرن ئیمپراتوری بووگە ئیمپراتوریەک لە چەشنە دەسەڵاتە ئێڵی بووگە ئەو ئالەگرا تۆ ئەخۆیتە پرسیارە گەورەیە کە بۆچی ئێڵ تۆ باز ئەگەڕێیتەوە جێگەیەک بەناوە دووەزینەوەی کەسێ بەناو مفەکەرێکی گەورەی ئیسلامی بەناو ئیبنە خەلدون ئیبنە خەلدون حتا سەرەتای قەرنە 19 هیچ کەس نایناسێت لە دنیای ئیسلام هیچ کەس نایناسێ یەک شاگردی نەوگە یەک مەکتەبی نەوگە یەک مەدرسەی نەوگە یەک کتێبی نەوگە لە هیچ کوێ تەدریس نەکریاگە لە پڕێکا لە سەرەتای قەرنە 19 دانەیە فەڕەنسەوی یەکێکە بوو دەرەقا بەناوە ئیبنە خەلدون و ئیبنە خەلدون لەوێ قسەیەکەکە
ابن خلدون ئێژێت هیچ دەسەڵاتێکی سیاسی بێ هەبوونە عەسەبیەت دروست نابێت. عەسەبیەت جۆرێک لە خیرەت، جۆرێک لە خیرەتی پەیوەستبوون بە کۆمەڵی ئینسان، یا خوێنیە یا چیرۆکیە. عەشایری، عەشیرە، ئێڵ. تۆ چۆن 2000 نەفەر هێزت هەست؟ دیتان لە ماجەرای خورشید فەرماندا دیتانی تر کابرا خۆ عەقڵی نەبوو، بەڵام هێزە هەرەکی لە پشتاو. 2000 ئینسانی لە پشتاو. ابن خەلدون ئێژێت سەرەتای هەر دەسەڵاتە سیاسیەک بە عەسەبیەت دەست پێ دەکات. تۆ ئیدەی ئینسانت هەست کە عەسەبیەتی وابەستگیەک بە یەکتری ئەیان کات بە دەسەڵات. ئەمە لە ناوە ڕۆژهەڵاتە ناوەڕاستە لەم سەرزەمینە کوردەوارە غەیرە ممکنە. بۆ غەیرە ممکنە؟ چون تۆ هیچ ئێڵێکت نییە لە ئێڵەکانەتر یەکجار گەورەتر بێت. نیتە کە یەک ئێڵ بێت لەبەرەوەی تۆ سەدان ئێڵت هەست، هەمووشی بە خیرەتە، هەمووشی بە شمشێرە، و ئیمکانی نییە تۆ بتوانی بە شمشێر ئەمانە بشکێنی، ئێڵە ئەوەڵ بشکێنی ئێڵی دوومە تشکێنیت. چۆنیەتی ئەمە بۆ ئێوە باس ناکەن. مثالێک بم، ئێڵێک کەس بەناوە ئێڵ قەجەر. قەجەر بنی لێ کۆڵی تۆ هیچ معنایەکی نییە ئیلا گەزەر. گەزەریش یعنی هەویج. تۆ ئێڵێ ناو بنێ هەویج، بەد ئیدعا بکەی ئەم ئێڵە تورکەمەنن و ئەم ئێڵە لە هەرچی ئێڵە گەورەتر بووگە و توانی گەسی ئێڵەکانی تر بشکێنێت تا دەسەڵات دابنێت. بەڵام تۆ هەر ئیمڕۆ ئێڵە جافت هەست لە ناو کوردە، کفری، کەلار، چەمچەماڵ، شارەزوور، کامێران، سنە، جوانڕۆ، کرماشان، سەرپێڵە زەهاو، دیواندەرە، سەقز، جافە. زیاتر لە 5 ملیۆن نەفەرە. ئێڵە قاجارێک کە 130 ساڵ دەسەڵاتی واوە دەسەوە، پووری وا لە دەسا، ژنە زەریفی وا لەبەردەسا، حەرەمسەرای وا لەبەردەسا، ئەتوانێ خۆی تەکسیرکە، خۆی فرەکە. تۆ ئەمڕۆ 10,000 نەفەر لە ئێران بە ئێمە معڕەفی کە ئێڵە قاجارە. موجود نییە. و تۆ نایدۆزیتەوە. پس ئالەگرا تۆ ئەوێنی ناگەهان پەدیدەیەکە بۆ دروستەکەن بە ناوە ناسیۆنالیزمە ئێرانی، دەوڵەتە ئێرانی. دەوڵەتە ئێرانی قەبیلەیە جەدیدێکە، ئێڵێکی جەدید دروستەکەن بە ناوە دەوڵەتە ئێرانی. کاریان چییە؟ کاریان ئەمەسە انحسارە حکوومەتکردنە بەم قەڵەمڕەویانە لە دەساوێ. لە پشتە چی؟ لە پشتە چیرۆکە ناسیۆنالیستی. چیرۆکە ناسیۆنالیستی بۆ پەرێشان حاڵان وڵاتێکە گەمارویان ئەدەی لە وەزعیەتی کۆن دەریان تیری ئەیان خەیتە ناو وادی ئاشوبێک، سەری لێ ئەشێوێت، ناچارن بەجێ ئەوەی کە کۆمونیزم قبوڵکا کە زۆر ناخۆشترە، زۆر ئاڵۆسترە، قبولیشی کا و قبولی نەکا بەرەو ئەم ناسیۆنالیزمە زاهرەن ئێشێ بچێت. ئەمما دیسانەوە ئێمە کە نازانین کارکردە ئەم قەبیلەیە جەدیدە چییە، لە خۆمان ناپرسین. ئەمانەی کە ئەڕۆنە ناوە ئەم قەبیلەی جەدیدە ئەو نەساحەوە ئێران سەڵاحیەتە حکوومەتکردن لەکوێ تێرن؟ بۆ لەبەر خاتریەوەی فەلسەفەی سیاسی لە یۆنانەوە دەست پێ دەکات. کۆمەڵی ئینسان هەن کە ئەتوانن لە دەوری یەکتریا خڕبوونەوە مەجموعەیە گەورە دروستکەن، شارێ بخڵقێن. ئێستا ئەم شارە ئیتر وەکو بنەماڵەیەک وەکو 4 هۆز بە یەکو ئیدارە ناکرێت، جەمعیەت زۆرە. ئێشە کۆمەڵی یاسا دابنی و ئەم کۆمەڵی یاسا ئیدەیەک دابنێت تەطبیقیکە و ئەوانیش قبوڵی کەن و فەرمانی لێ بوون. بۆیە سەرەتای دروستکردنە فەلسەفەی سیاسی لە دەوڵەت شاری یۆنان دەست پێکا بە کامە گریمانە هەموو ئینسانەکان بەرابەر و ئازادن. کە بەرابەر و ئازادون کەسێک کە ئەبێ حاکم، کەسێک ئەبێ بە مەحکوم، ئێشێ ڕابطەیەک لە بەینیان بێت لە فەرماندان و فەرمانگرتنا، عیداڵەتی تیاوێت، بەرابەری تیاوێت، ئازادی تیاوێت. بۆیە تۆ فەلسەفەی سیاسی دروست دەکەی. ئێستا لە پێناسەکردن ئەوانەی کە سەڵاحیەت، شایستگی حکوومەتکردنیان هەست، باسی چیەکەن؟ باسی جۆری تایبەت لە دایکبوونیانەکەن، بەرتەربوون تەبیعی. مەسەڵەن ئەو بەرتەریەی وا دایک و باوک نسبەت بە مناڵ هەسیان، چۆن
چون ئەمان مناڵیان دروست کردە چون ئەمانە مناڵیان هاورگە ئۆتۆریتارس بەسەریە ئەو بەرتەریەی کە پیرێک لە زووتر لە دایک بوونا بەرامبەر بە گەنجی هەسی ئەو بەرتەریەی وا ئینسانێ بەهۆی خصڵتە گەورە و مەچەکە گەورە و شەڕکەریەک و بەسەر دیگەران پێیەکە ئەمە خوا لایق دیەس ئەسڵەن تەبیعەت وا دروستی کردە ئەمە لیاقەتێکی ترە یا تۆ لە خوێنێکی مقدسی ئەمیش لیاقەتە حکوومەتکردن نیاز و ئەفلاتون یەکێکی تری پێ ئێزافەکە باندەستیە ئەقڵی وەزانایی خۆبیستە ئێمە دیمان ئێمە شتێکمان هەست بە ناوی سەلاحیەتە حکمڕانی بەڵام هیچ وەخت بەمە فکرمان نەکردەوە کە ئێمە شتێکی تریشمان دەبێ هەبێ بە تایبەتی بەو تایبەتمەندی کە ئێمە لە عەسڵ مۆدەڕنا تێکەوتکین بەناوە شایستگیە ماڵکیەتە خاوەنداریەتیە دەوڵەت ملت ئێستا گەینە سەر ئەو نوکتەکە بۆ تورک بەم خاکە ئێژێ تورکیە بۆ مەجهول الهویە یەکەم معلوم نییە کێیە بەم وڵاتە ئێمە ئێژێ ئێران بۆ کابرایە لە بەغا ئیدعا ئەکایەشێ من لەسەر کورسیە بەغا دانیشم من ساحێوە ئەگرامە ئەم ساحێوبوونە لەکوێ تێت لە قەباڵەتێ لە مڵکە شەشدان کڕیاک تێ لەکوێ تێت ئەگەر ئەمە نەبوو گەسە هۆی بیرکردنەوەی ئێمە ئەسڵەن پەیمان نەورگە خەریکین چی ئەکەین شۆڕش بەناوە چی ئەکەین لە بەرامبەرە کێ ئەیکەین گەرەکمانە چی بەدەست بێرین چون ئێمە ئەسڵ نەمازانی گە شۆڕش یعنی چی ئەسڵەن نازانین شەڕ یعنی چی ئێمە دەرکمان لە شەڕ دڕینە لە شەکانە دەرگیربوونە دوو سەگە ئێمە نازانین کە ئینسان شەڕێک کە ئەیکات چ فەرقێکی تر لە شەڕ دڕندەکان و حیوانەتەکان هەست یا ئامدانەوەیان پێکردگین یا زاهرەن ئەوەی کەوە بەر ئێمە کەوتگە شێوەیەکی تری بە ئێمە نیشانداکە کە ئەمانمە وەت وەکو مقدمە تێمە سەر وەزعیەتە ئێستا ئێمە چیە بینین ئێمە کۆمەڵی دەعایا بینین لە ژێرە ناوە ئەوەی کە یە ئیسرائیلێ مەوجودە ئەم ئیسرائیلە دوژمنی وڵاتێکی ئیدئۆلۆژیک و دەوڵەتێکی ئیدئۆلۆژیکی شیعی ئێرانیە چون ئەو وڵاتە ئیدئۆلۆژیکە شیعە ئێرانیە تەهدیدە ئیسرائیل بە نابودیەکە و ئەمما ئێمە نەزمێکی بەینولمەلەلمان هەست کە قەواعد بازیەکی هەست کەسێک ئەم نەزمە ئەپارێزێ ئیاڵاتە متحدەی ئەمریکاس ئەمما ئێران یاخی ئەم نەزمەسە وەیاڵەتە متحدەی ئەمریکا لەبەرەوەی دەسەڵاتی خۆی بێڵێتەوە ئێشێ ئەم ئێرانە ئەدەبکە و بیگۆڕێت تەمام ئێمە وافقنین زاهرەن ئەوەی ناوی ئۆپۆزیسیۆنە تەنانەت بە باڵە کوردیشیوە وا قسەی کردگە ساڵ هاست بەڵام ئایا واقعەن ئەم قسە واسە ئێمە یەکەم دیمانە کە من کەڵکی لێ وەربگرم بڕۆمە دواوە تا تۆ قیاسی دروستکە ئێمەسەکە لە یەکەم حملەیەکا کە کریا بە ئێران لەلایەن ئیسرائیلۆ ئەسڵەن بەر لەوەی جەنگ دەست پێ بکات کۆمەڵێ فەرماندەی پلەبەرزی نظامی کوشت بای خیاڵیشی نهات چۆیشی داخست شایعەیشی دروست کرد عەلی خامنەییش کوژین ئۆکەی ئێران 46 ساڵە حکوومەتە جمهوری ئیسلامی هەست ئێرانە سەردەمە 1358 36 میلیۆن وگە ئێستا 90 میلیۆنە ئەرتشێکی داڕنیاگی ڕۆخاوی بێ چەکی ئەمریکایی بێ کەرەستە و مهمات هەبوو ئێستا ئێران 46 ساڵە زاهرەن ئێشێ خۆی تەقویەتکە ئەسلحە و چەک دروستکە ساڕۆخ دروستکات خەیلی قودرەتمەندتر و بتەوتروێ ئەمە هەمان ئێران و وا ئەیان و لنگێکی وا لە ئۆقیانوسە هەندا لنگێکی وا لە دەریای مەدیتەرانە باشە 1358 سیانزەی ئابانە 1358 سەفارەتە ئەمریکا کە خاکە ئیاڵەتە متحدەی ئەمریکاست لەلایەنێ مشتێ پێپەتی تەرەفدارە خۆمێنی گیریە کارمەندەکانە سەفارەتە ئەمریکا بە بارەمتە گریان 444 ڕۆژپۆرتە ئەمریکاشکیا ئیاڵەتە متحدەی ئەمریکا بۆ ئف-16یەکی نەهەنارد ئایەتوڵا خۆمێنی بکوژن چییە بوو چیانە کردیانەی قەپیان نەگرت چ اتفاقێک کەوت ئیسرائیل ئیدعاکە ئێمە حیزب وڵڵامان لەبەین برد ئۆکەی ئاغای ئیسرائیل
ساڵە 1982 دوای ئەوەی کە تۆ لەشکرە کێشا بەیروت، دوای ئەوەی کە تۆ بە دەستە ماروتیەکان ئوردوگای سەبرات قەتڵ عام کرد، لە پڕێکا گروپێکی شکۆلە کە 12 نەفەریش نەبوون لە ئیمتدادە حرەکەتە ئیمام موسای سەدر و بەناوە حیزب الله دەرکەوتن. یەکەم دەرکەوتنیان بە 2 عملیاتە خۆکوژی بوو لە سۆبگاهە ئەرتەشە ئیاڵەتە متحدەی ئەمریکا لە بەیروتە کە بە عنوانە نیروی حافظە سڵح چووبوونە ناوە بەیروت. سازمانە فلستینیە ساف چوو بووە دەرەوە لە تونس و بە قەتڵ عامەکەی سەبرا. 290 مەڕێنزە ئەمریکایی بە ئەزافەیە 30 سەربازە فەڕەنسەوی کوژیان. باشە ئیسرائیل ئەم تهدیدە گەورەیە نەدی، 12 کەس بوون بۆمبێکی بەسەریانەوە خست وەکو کەوایانی کوشت. بۆ نەیکوشتن، بۆ هێشتی بوون بە محوەری مقاومەت، بۆ هێشتی دەمۆگرافیە لوبنان بگۆڕن، بۆ هێشتی شیعەیە ئەقەلیەت لە لوبنانە بە پارەیەکی زۆر تەبدیلە بە کێشێکی گەورە لە لوبنان بوێت. پاشان محوەری مقاومەت یعنی چی؟ حزب الله لبنان چوو گەسە جنوب لبنان، ئێژە من نایڵم سەربازە ئیسرائیلی بێت بۆ بەیروت. لە کاتێکە باوەڕەکەی قەبلەن بەرعەکس بوو، لە بەیروتەوە خەڵک ئەچوو بۆ ئۆرشەلیم. ئێستا حزب الله چی ئەکات؟ چیرۆکەکەی گۆڕیگە، تەرجمانەکە گۆڕیگە، بۆ ئێمە هەنێ ساڕۆخ ئەهەنێرێ و تێرێ لە ئەسڵا سنوور دروستەکە بۆ ئیسرائیل. ئیسرائیل جاران سنووری نەبوو، سنوورەکەی بە ڕسمیت نەئەناسریا لەلایەن فلستینیەکانەوە، بەڵام ئێستا بەهۆی حیزب اللهوە. حیزب الله خەریکە سنوورداریەکە بۆ ئیسرائیل. ئێژێ حەقە نییە بێتە ئەمدیو. لە کاتێکە قەزیە ئەوە نەبوو ئەو حەقی نەبوو بێتە ئەمدیو. قەزیە ئەوە بوو یەک فلستینی دانی بە وجود لوبنان و بە وجود ئیسرائیلدا نەنا. ئەمەی بە شاماتە دی، بە فلستینە دی، بە سووریەوە، بە لوبنانەوە، بە ئەردنەوە و بەوەی کە ئیستا پێژن ئیسرائیل. بۆ مەگەر ئەیلول الئەسوەدیان نەبوو؟ مەگەر مەلەک حوسەین 20,000 فلستینی نەکوشت؟ 1974 بوو کەی بوو؟ سەپتەمبری ڕەش ئەیلول الئەسوەد. لەبەر ئەوەی ئەترسیان کودتای بەسەرا بکەن و ئوردونی لەدەست دەربێنن، یاسەر عەرەفات بەدەستی بێرێت. کەواتە ئێمە ئیستا تێ ئەگەین باوەڕەکەی ئەم جمهوری ئیسلامیە هات ئیسرائیل بپارێزێ، نهات ئیسرائیل لەبین بووە. باوەڕەکەی ئێمە قەزایە جۆرێکی تر تێگەیگین. سەدام حوسێن باوەڵە ڕاستە هەیکەلە عروبە بوو و ئیسرائیل وەکو سەگ دەیەترسیا. بوو لەبەرەوەی عروبە کە پەدیدەیەکی جەدید بوو لەم ناوچە، یەک بیانووی بوو تا بتوانێت 20 وڵاتی کۆرپۆرێتی بە سەرانە خائنیوە لە ژێرە ناوە چمکە گیر با، چون ئەمانە حیشکەمان لە ژێرە چیرۆکە ناسیۆنالیستی عەرەبانە بوو. هیچ چیرۆکێکیان نەبوو. کوێتی بوون چ معنایەکی هەست؟ سعودی عەرەبستانی بوون چ معنایەکی هەست؟ سووریایی بوون چ معنایەکی هەست؟ تا تۆ بی لە چیرۆکێکی گەورەترا بەناوە عروبە، ئێستا کانونێک کە بتوانێت ئێوە بە یەکۆ بچەسپێنێتەوە دوژمنایەتی یەهودە، نەک دژایەتی ئەم دەسەڵاتانەی کە هەرکان بەناوە سووریە و تونس و مسر و دیبی سەریان هەڵداگە. تا تۆ بتوانی خۆت دەراوێشتە دەرەوە بکەیت تا بتوانی ئەمەی کە گرتکتە سەردەسۆ حیفزیکەی. توێژە جمهوری ئیسلامیەکی بۆ بیری تام عروبە دەمکوتکە، تام عروبە نابودکە، تام سەدام حوسێنە لەبین بووە. بۆیە تۆ بۆ ئەوەڵین بار لە ساڵە 1980 فرقەگەرایی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە دەوڵەتی ئێرانی دەستی پێکات، حکوومەتە شیعە. لە کاتێکا کە وڵاتانە خاوەرمیانە و سەردەمە وانە ئەوجە سەکولاریزمە. ئاخرین جەریانە ئیخوان المسلمین لە مسرا کە بە تەرۆرە ئەنوەر ساداتە خالد ئستانبوڵی اتفاق کەوت بووە هۆی دەرکردنە تەمامە ئەم جەریاناتە ئیخوانیە و تفی کردەوە کۆمەڵگایە سەکولارە ڕۆژهەڵاتە ناوەڕاست. لە ئەوجە ئەمە خۆمێنیەک تێر نەدەرەوەت. لەگرا ئێمە متەوەجێ ئەوین داستانە کوشتنە چێهرەکان نییە و من هەرە وەختی شەوتم عەلی خامنەی ناکوژن. بۆ نایکوژن؟ لەبەرەوەی عەلی خامنەی بکوژن ئێران تووشی شەڕی ناوخۆ بێ.
ئێران تووشی شەڕی ناوخۆ بکە ئێڵەتی متحدەی ئەمریکا کەوێتە ناو باڵاق ئیشی کۆی کاتەوە کۆشی بکاتەوە ئێڵەتی متحدەی ئەمریکا کرۆ کێشکێ لە ئێرانە وەدیتان ئەم بازیە بەردەوام بوو کەواتە حزور ئەمریکا و ئیسرائیل لە منتەقە نەبوو ڕۆخاندنێ جمهوریە ئیسلامی ئێرانە جمهوریە ئیسلامی ئێران ناوێکە چیرۆکێکە لەسەر دەسەڵاتێ کە قەبیلەی دەوڵەتی واتیا قەبیلەی دەوڵەتی فقط عەلیە خامنەئی نییە هەر ناوبانگدار کریاگێ لە ئێرانە کە ئیمڕۆ خۆی بە ڕۆژنامەوان بە مجری تەلەڤیزیۆن بە گەورەی ئێرانی ئەزانێت جزء طبقەیە قەبیلەی حاکمەی ئێرانیە وما بەقێ خەڵکەکە یەکسەرە شاریان بسەوە تۆ ئیشی ئەم سیستەمە حیفزکەی و نابێ بێڵی ئەم سیستەمە بەتەرازێت چون ئەم سیستەمە ئەتەرازێ و بۆ ئەترازێ بۆ خاتری ئەوەی کە دیسانەوە من ئیستە ئێشێ ڕەجعەتی بدەمەوە تا بزانین ئێمە چنێ خەبات ئەناسین ئێمە چنێ بۆ بەدەستهاوردنی مەبەستەکانمان ڕێگەی بەدەستهاوردنی مەبەستەکانمان نەزانین من لە دیبێتەکان لە پێشووترەوە وتم یاڵەتە متحدەی ئەمریکا و ئیسرائیل هاتن بەر بەکارە ئێمە بگرن ئێمە پێویستمان پێیان نەبوو هاتکن ڕزگارە دەوڵەتە ئێرانی بکەن و ئێمە دەوڵەتە ئێرانیمان ئەڕۆخاند ئێستا من گەرەکمە لەگات تەوزیح بەم ئەمە ئیدعایە بۆ من ئەمە ئیدعاتوانم بکەم سەڵتەڵەن تەڵەب ناتوانێ بیکات کۆمەڵەوە دموکرات و پەکەکە ناتوانێ بیکات پارتی وێکێتی ناتوانێ بیکات بۆ جمهوری خاهانە ئێران ناتوانن ئەم ئیدعا بکەن لەبەر خاتری ئەوەی کە ئێمە گشتمان لەسەر یەک فرموڵ ئەوان ئەوێنین ئەو فرموڵە چییە؟ کە بێنە سەرەت دەسەڵات و دەسەڵات لە دنیای مدرنە ئمڕۆ بە شێوەی ئوروپاییەکەی بناسین ئەو جۆرەی کە ماکس وەبەر ئێژێ دەسەڵات یعنی ئینحساری و دەستگرتنی تند و تیژی سەبتی لەدایک بوون و نووسینی مردن ئەو جار ئێستێشێ لە خۆمان سوال کەین ڕەساڵەت کارە ئەووەڵە حکوومەت بەردەوامکردنە خۆیسی نە خزمەتکردن و خەڵکی ئەحیانەن ئەگەر مەبەست خزمەتکردن و خەڵکی وێت ئەوەسە کە بەردەوامی پێدات پس بەردەوامکردنە ئەتوانێت خزمەتکردنیش بەشێک یارمەتی با بەو بەردەوامیە ئێستا سوال حکوومەتی بۆ دەستگای ئەمنیەتی دروستەکە لەبەر خاتری ئەوەی هەڕەشە ڕووی تێدەکا هەڕەشەی چی ڕووی تێنەکا ناوخۆیی و دەرەکی کە چی ببێت کە پێش بە بەردەوام بوونی بگرێت پس بەردەوام بوون مهمە ئەگەر ئیستە بەردەوام بوون مهمە ئێستێشی بێژین چی بەرئەگرێ بە بەردەوام بوونە دەوڵەتە ئێران یەکەم گوزارە کە تێتە ناو زەهنە گشتمانە مەسەکە یەک شتێکمان هەست بە ناوە خەڵک و ئەم خەڵکە ئەم دەسەڵاتەی ها بەسەرۆ و لەگرا خەریکە ژیان ئەکا ئەگەر ناڕازی بێت ڕووداوێکتیان ڕوویەدا فەرمانە حاکمیت نابە کە فەرمانە حاکمیت نابە نافەرمانی مەدەنی ئەکا کە نافەرمانی مەدەنی بکە ئێستا ئیشێ لە بەرامبەرە حاکمیتێکا کە وڵامی ناداتەوە و جواوی ناداتەوە بوەستێ کە لە بەرامبەریە ئەوەستەی چه اتفاقێکەکەوێ ئەکرێ ببێ بە شەڕیان کە بوو بە شەڕیان چه اتفاقێکەکەوێ دەسەڵاتە ئێرانی لە مەترسیە ڕۆخان قەرارەگرێ یعنی بەردەوام ناوێ ئیستە بوو نە کۆمەڵاتوانێ ئیدعا بکە نەسەلتەنە تەڵەبەتوانێ نە حیزبی دموکراتی توانێ ئیدعا بکە ئەیتوانی جمهوری ئیسلامی بڕۆخێنێ نەتان بیست سەرانە کوردی ئەیان ود ئەحزابن نووسراوە بە کوردیان و ئێمە ناتوانین تارانقەین بۆ لەبەرەوەی تو لەسەر ئەم فۆرموڵەوەی سیاگی تۆ معتەقدی ئیشی بڕۆی یە حیزبی دابنی یە ئەساسنامەیەکی بێ یەی سری قسە بکەی ئەم مردمە حەزب تۆ بکە یا حەزب تۆ نەکا و تۆ ئەو هێستە نییە کە ئەم مردمە تۆ بە کاریزماتیک بوێنێ تۆ کارێکە نەکردگە میلیۆن نەفەر ئینسان بێتە پشتە تۆ بە فەرمانە تۆ بێتە خیابان بە فەرمانە تۆ بڕاتە ماڵ کەواتە تۆ کە ئەم کێشتە نییە و ناتوانانی ئەم تەقابڵە دروستکەی جمهوری ئیسلامی پێ ناڕۆخێ بەڵام سوال ئایا کەسێک کە گەرەکێسی جمهوری ئیسلامی بڕۆخێنێ و قەستی ئەوەس ئەم دوژمنە لەبین بوات ئەگەر دوژمن وێت بۆی ئەگەر ڕێ بە شوێنە ئەوەی کە بیدۆزێتەوە بزانێ بەردەوام بوونە ئەم مەترسیەکانی چین مثالی سادە بدەم لە ژیانە تایبەتیە ئێوە ئەم خەڵکی ئێمە ئەمڕۆ گشتی فێرە ئەم مۆبایلە بووگە
گشتی کۆمەڵی قسە تکرار دەکاتەوە. مەسەڵەن ئێژە شەکر خراوە بۆ بەردەوام بوونە ژیان، خفت خواردن جەڵتە لێ ئەدا ژیانە، گشتی گەرە کەسی ژیانی بەردەوام کا درێژی کاتەوە. گشتی خواردنی حسی سەحی ئەخوا. و ئەگەن بە کابرای مەسەڵەن پێ ئێژن جگەرە مەکێشە، بە من ئێژن جگەرە مەکێشە. ئەکرێ کەسایەتێکی وەکو من کە ئیمکانی هەست جگەرە تووشی شێر پەنجەی بکات و بەردەوام بوونی ژیانی بخاتە ژێر تەهدید، شتێکی تری بێ کە بە سورعەت تەهدیدی ژیانیەکە. مەسەڵ نەکرێ من کەسێک بم ڕەشە مەس بکەم، سەرخۆش بووم، بنیشمە پشتە ماشینێک کە سورعەتە 200 کیلومتر 300 کیلومتر چێ. قەتعەن تۆ بنواری پێیە ئەزانی زەلامێک بەم خووە کە هەسی بەر لەوەی جگەرە و شێر پەنجە بیکوژێت دەعمە سەیارەی کوژێت. تەسادفە ناوە خیابانەی کوژێت. لەبەرەوەی ئینسانە دائیمەن مەسە و دائیمەن شوا لە پشتە فەرمانە. ئەگەر تا ئەم تیکە تێبگەین ئەو وەختە تێ ئەگەین تۆ بۆ خاتریەوەی بزانی چ شتێک و سرفەن بۆ خاتری ئەوە نەبوو بێت کە سەوادە خۆت نیشان بەی و ویستە بێت و واقعەن گیانە تەرەفە مقابڵ بپارێزی ئیشێ بزانی ئەم تەرەفە چه خصوصیەتی تریشی هەست کە ژیانی خاتە خەتەرەوە. جمهوری ئیسلامی من ئێستا باسم کرد کە تهدیدی خارجی لەسەر نییە درۆکن. ئێستا سابتم کرد جمهوری ئەو سابتیش یەکەم کە جمهوری ئیسلامی دەستکردە دەستە ئیاڵەتە متحدەی ئەمریکاس. سابت یەکەم. تهدیدی دووەمیشی نییە. ئەی چه تهدیدێکی هەست؟ کەواتە هەر کەسێک گەرە کەسی لەگەڵ دەوڵەتە ئێرانی دەرکەوێت فکرکە بڕوا حیزبێک و ئەساسنامەیە دابنێ. قاو بکات لە 50 نەفەر نەهێزە ئەوەی ئەوێت کۆمەڵی خەڵک بگرێ نەتوانی ئەوەی بیخا. وەلی من ئەدعام کرد جمهوری ئیسلامی یەکەم و ئەم خست. بۆ لەبەر خاتری ئەوەی ورد کە بنواری بە دەوڵەتە ئێرانە دەوڵەتە ئێران قەیرانە بنەڕەتی بەردەوامکردنی هەست. مەبەستم چییە لە قەیرانە بنەڕەتیە بەردەوامکردن؟ یعنی تۆ وەختێ ئیدعا ئەکەی من یەک دەوڵەتە تاریخی بووگەم، تۆ لە ژیانە دەوڵەتیە کە بردکتە سەرڕێوە هەر ڕۆژ و لەگەڵ کێشەیەکا دەست بە یەخە بووگی و بەردەوام بوونە تۆ وا ممکن بووگە کە تۆ بەسەر ئەم کێشە سەرکەوتگی و کە سەرکەوتگی فرموڵێکی جەدیدت هاورگە کە ئەم فرموڵە جەدیدە لە شێوەی ئەنستیتۆ نەهات و موسسەیەکی تر جێکەوتگە. کەواتە تۆ ئەگەر 2500 ساڵ حکوومەتی بەردەوام کردوێت تا ئێستا 500 دانە ڕێکخراوەی بنیادینی بنەڕەتی نەریتی بە درێژایی مێژوو تا ئیمڕۆ هاورگە. ئەمە تۆ یەک دانت نییە. نە لە تورکیە، نە لە ئێران، نە لە عێراق، نە لە سووریە تۆ یەک مؤسسەت نییە نەگوزارش لە خلافەتە ئیسلامی بدات، نەگوزارش لە ئیمپراتوریەتە عەزیمە ئێرانی بدات. نیست. لەگەڵ ئەمە تۆ نە سنەتێکی یاسایی درێژکراوی بە میرات هاتووی مێژوویت هەست تا ئەو جار تۆ کۆمەڵێک کەسە بوێت خوا لایق دیەون سلسلە مەراتبیان بوێت و ئەمانە لە نێوانە خۆیانە کۆمەڵی نەریتیان دا نابێت کە تۆ نەتوانی ئەو نەریتە بشکێنی و ئەوان کەسێک کە دەسەڵات وا لە دەستیانە لایوەن کەسێکی تر دابنێن. ئەمیشتە نییە. کەواتە هەر کەسێک کە بە تەختە سوڵتانی لە ئێراندا ئەنیشێت کۆمەڵێ چڵکاوخۆرە دەوروبەرە خۆی دروستەکە بە مەحزە ئەو کەسە بمرێ ئەم چڵکاوخۆرانە کەونە گیانی یەکتری. بۆ لەبەر خاترەوەی گشتیان بەرابەرن، گشتیان جاشن یەککەرن، هیچ کامیان لە هیچ کامیان گەورەتر نییە. و تۆ ئەمتە حەل نەکردە. مەرگە عەلیە خامنەئی لە پڕێکە دەوڵەتە ئێران تووشە شەڕە ناوخۆییەکە و تۆ ئەبوایە ئەمتە حەل کردایە. هیچ سازوکارە قانونیەکی نییە، هیچ سنەتێکی نییە. هەر کەسێ مخالەفەت بکە لە بەرامبەر ئەوەی کە گەرەکی بووە لە جێگەی عەلیە خامنەئی دابنیشێ ئەتوانێت بە ڕاحەتی بیکوژێ. هەر کەسێکی تریش بتوانێت ئەو بکوژێ توانێت بە ڕاحەتی لە جێگەی و دانیشێت. لەبەرەوەی ئەم خەڵکە ئەلا ڕەقمە ئیدعایەکە ئەیکات هیچ دەرک و دەریافتێکی لە دەسەڵاتە مۆدەڕن و تەنانەت لەوەی کە پێئێژی حەق نیسی واقعەن نیسی. ئەو خەڵکی ڕۆژهەڵاتی نێوەڕاستە وا ئیدعاکە دینیە تەنانەت دینیش ناناسێت. بۆ دین ناناسێ؟ چون تۆ لەو دینە لەو ئەدیانی ئیبراهیمیە تۆ خوایەکت نییە گەردەن کەش بێ بە تەنهایی.
خوایەکە هەست کە بە عەقڵی تۆ ئینسان احترام دانێت کە لە ئیسلامیەکە ئەوێتەوە ئەوەی کە خوا تۆ ئەکاتە خەلیفەت الله تۆ ئەکاتە کەرامەتدار داستانێکی شێز بە ناوە ڕۆژە ئەلەست داستانی خیاڵی ئێژێ خوا لە ڕۆژە ئەلەستا زۆڕیەتی بەشەری حاصل کرد پێیوت ئەلەست بڕەبکم قالوا بەلا ئەهدی لە ئینسان کرد وتی من خوایەوە نیم گشتی وتیان بەڵێ کەواتە وتیان بەڵێ خوا لەگرا قەوڵی گردامە و لەوێ ئێژێ من ڕۆی مامەڵەی گردین خاوس و کەس جەو ڕاسە بازار شاورەکەی ئەلەست جەسەر دوکانچەی شاوی سەرتوجاران وەرگرتم کاڵای باڵای نازاران ڕۆژەکەی ئەلەست پس خوا ناتوانێت لە پڕێکا تۆ بخاتە جەهەنەم قەوڵی لێت سنگە خۆم پێت نیشان نەدا پاشان ئێژە تۆ نەتزانی لە بیرە نایە تۆ پێغەمبەرە بۆ ئەهنێرم ئینزارەکە ئێژە وامەکە وابکە وامەکە وابکە ئیتمامە حوجەتی کرد و تۆ ڕعایەتە نەکرد عەزابە ئیلاهیت بەسەر ئادەم ئەدوەمە جەهەنەم تۆ کتێوە مەسیحیەکان بە چیە ناسی بە Old Testament New Testament ئەهد و پەیمانی کۆن ئەهد و پەیمانی جەدید کەواتە تۆ تەنانەت خوایش احترام بە عەقڵە دائەنێت تەنانەت ڕێنەسانس لە ئەوروپا یعنی دووبارە خیاڵکردنەوەی یۆنان بە دانتە دەست پێ ئەکات دانتە ئەوەڵین کارێک کە ئەیکات ئەمەسە کە اختیار ئەگەڕێنێتەوە بۆ ئینسان و لە تەکلیفداری دەری تێرێ و ئێژێ خوا کە ئینسانی دروست کرد اختیاری پێدا کە مەسیرە زندگی خۆی بچێت تا ئەمە بوێتەوە سوورەتە فەلسەفیەکەی ئیمانوێل کانت لە نەقدە عەقڵە مەحزە تا ئەو بەشە ئیلاهیاتیەکەی دەرکا سیستەمیکی کە وازحی کە و دەستگاهە منتەقی بەسەری وەدابنێت خانشە جەدیدێک کە تۆ لە جەهانێکەکەی کە تەخەیولت کردگە خیاڵت کردگە سۆ تەنانەت مردمە ئێمە ئەوەی ئیدعاکە و دەم لە دینداریەدا باوەڕی نییە کە خەلیفەت اللهس باوەڕی نییە کە کەرامەتی هەست بوویە بووگەسەوە مشتێک کە زۆڵە تێ هەڵدریاک هەرکە لەو لاوە بێت تێ هەڵەدات پێشی وایە ئەگەر تێ هەڵدادا پێی گەورەیکە پێشی وایە حەقیسی بیکوژن چون درۆکە و نازانێت کەم ئەبزارە ئەحیانەن خوا پێیداگە تا بتوانێت بە مەحدودیەتە مەکانی و زەمانی لە ڕێگەی خەیاڵەوە قەڵەبە بکە مەولەوی ئێژێ نەیاراوی خەیاڵ و ساڵە تۆ من نەتا بە دووری خەیاڵە تۆ من ئینسان شتێکیز بە ناوە خیاڵ کە ئەتوانێت بێنەهایەت بفڕێ من ئەوەنە تۆم خۆشگەرەکە و تۆ ئەوەنە گەورەی و ئەم کارە ئەوەنە غێرە ممکنە نەیاراوی خەیاڵ و ساڵە تۆ من تەنانەت لە خیاڵە بێنەهاییشە ناتوانم بە وەسڵەتەوە فکرکەمەوە نەتا بە دووری خەیاڵە تۆ من بەڵام تەنانەت نایشتوانم تحملە ئەومە بوێ کە ئەم خەیاڵە نەکەم کەچی غێرە ممکنە من کۆی بکەمەوە لەگرا کە ئەوەی کە من مەبەستم بوو لەگرا ئاماژەی پێ بکەم ئەوەسە کە ئێمە ئەو تەسویرە کە لە دەسەڵات هەسمان لە قودرەت هەسمان لە ئاڵوگۆڕکردن هەسمان لە شەڕ هەسمان لە سەرکەوتن هەسمان تەسویرێکی درۆزنانەس وەسە تۆ هەر بە نەبازڵەیە بوێنی پێ دوا بێ مارە وەسە تۆ مار بوێنی پێ دوا بێ بە نەبازڵەس ئێمە پێوانەیەکمان بۆ تەشخیصە دروستە ئەوەی چاوە کەللەمان ئەیوێنێت نییە و بارهایش بیستگمانە ئێژێت چاوە سەر بپوش دیدەی دڵواکە ئێمە زاهرەن ئەوەی کە ئەیوێنین بە چاوەسەر مطمئنین ئەوەی کە بە چاوەسەر دیگمانە دروستە بۆیە کۆمەڵی مقدساتیان بۆمان دروست کردگە کۆمەڵی گیریان بۆمان دروست کردگە کە لەم ساتە وەختە کە مەوجودین کە ئێمە گەرەکمانە دەوران سازی بکەین و من بە 3 چیرۆک دەسم پێکرد لە سەرەتاوە گەرەکمە لە دەورە بەعدیا بێمە سەر چیرۆکە جەدیدێ کە دەوران کوردانە و ئاینە کوردان لە شەڕە ئەم تەمەدونە لە ڕۆژهەڵاتە ناوەڕاستە ئەیواتۆ وە سەرزەمینە خۆی
جارێکی تر لە ژێرە تەلەعلۆ ئەم تەمەدونە ئەم ژیارە ئەگرێتەوە. بەشە دوومە قسەکانم تێمە سەر ئەوە وەسایەکەم بە وردی لەسەر ئەوە بدوێم و شەرایطە ئیسەبێژم کەواتە ئەگەڕێمەوە سەرە وەزعیەتە ئەکنونی مادی دەسەڵاتە دەوڵەتە ئێرانی ئیسرائیل ئەمریکا عێراق تورکیا و وەزعیەتە کوردان و ئێمە چی ئەەکەین کەم ئاڵ و گۆڕە دروست ئەەکەین دەستان خۆشوێ ئەتوانن تەشریف بوون بۆ استراحەت و کافی و چای و ئەوانە. بەڵێ زۆر سپاس لە لێدوانە بە نرخەکانی ڕێبەری ئاخێزی کوردەواری سربەخۆ کاک پەیمانی حەیدەری دەکەین. تکایە فەرمونون تا ساعتی 6 لە خۆتان پەزیرایی بکەن ساعت 6 بەشی دووەمی باسەکە درێژە دەدەین. دەستان خۆش بێ. بدەن تکایە کاک پەیمان. دیسانەوە بەخێر بێنەوە و ماندوو نەبن. لە بەشە ئەوڵ قسەکانە ئێمە گەرەکمان و بێژین شەرایطە ئێستەی ئێمە ئەوەی کە ئێمە تێدا تێدەپڕین و ئەمەی کە پێی ئێژن ڕۆژهەڵاتە نوێ بە چه سوورەتێکە چۆنە هیواکانە ئێمە خولیاکانە ئێمە چۆن ئەتوانن بەرگی دەرکەوتنیان تیا ببینرێت. ئایا ئەو ڕوانینەی ئێمە بەرامبەر بەوەی کە دژمنانە ئێمە زۆر دەستیان پڕهێزە و ئەحیانەن ئێمە زۆر بێدەسەڵاتین و ئەوان ئەتوانن هەرچی مەبەستیان بێبی بنەبەرەوە من لەم بەشەگەرەکمە ئەو مژدە بە ئێوە بدەم کە ئەم وەرەقە هەڵگەڕیاگەسەوە و هەڵسوکەوتە داهاتوویە ئێمە بە تەواوەتی ئەمە دەرئەخا و نەتیجەکان ئەگۆڕێت. کەواتە من با بە چەند حکم لەوەی پێشووترەوە کە بە 45 دقیقە نەئەکریا دنیایەکی جدید ئەسڵەن تەرحە پرسیاریشی تیا بکەی پرسیاریشی تیا دروستکەی بیدەیتە بەرباس و بێژیتی. یەک حکمە ئەووەڵ 100% ڕۆژهەڵاتە ناوین مەجبورە لە گۆڕانکاریە. دوو دەوڵەتە ئێران حتمەن ئێشێ لە دەموچاوێکی تر دەرکەوێ دەرنەکەوێ شەڕە ناوخۆیە دەسەڵات دەست پێکات تا هەفتەهای داهاتوو نەک ساڵ هەفتەهای داهاتوو. سێ چۆنێتیە هەڵسوکەوتە ئێمەیە کوردان شوێندەسە ئێمە لەم جەریانە دەرئەخات و ئێمەی کوردانین کە سرعەتە ئەمە ئەوەی نەبەرەوە خێرایی پێدەین بەشداری نەکردنمان دوورە پەرێزبوونمان ئەبێتە هۆی ئەوەی کە تا ئێستا لەگرا ڕووی داوە لە تەیە ساڵانە ڕابردووە. ئێستا تێمە سەرە وەزعیەتێک کە ئێمە ڕوبەڕوویەکین چەندێک ئەمە واقعیە حەقیقەتە دروستە و چۆن ئێمە بە پێچەوانەی تەمامە تێگەیشتنەکانمان جۆرێکی تر پێمان وایە سەرکەوتن مسۆگەرەوێت. مەسئلەی ئەووەڵ ئەمەسە ئەم ئەتمۆسفێرە کوردیە پڕبوو لە دەنگ و لە ڕەنگ ئۆ لە سەوت و سوورە کە هۆی خەڵەتاندن و سەبەبی سەرلێ شێواندنە ئێمە بوو. تەسویرێکی ئاشنا دانەیەک ئینسانە ئاشنا بە ئێمە کە دەسێ جلوبەرگی کوردی وا لەبەرە جامانەیەکی کردگەسە سەر بووگەسە یەک سمبولێک لەسەر کەژێکە بە ئەسڵحەیەکەوە کە ئێمە نازانین کارکردی چییە بەڵام سۆز و حب و هێز و تەوان و ئەوەی کە ئێمە نیمانە ئەو هەمووی گرتووەتە ئەستۆ. ئەم تەسویرە ڕۆخە تەواو بوو شاخ ئەسڵحە جلە کوردی کوردبوون بە جامانە تەواو بوو. ماجەرای کوردە مافپارێزە مافویستە مافخواز تەواو بوو. هیچ جادوویەکی تریان نەماگە بۆ ڕووکردن و لەم سەروبەندیشە ئەوێنی تەمامە ئەوانەی لە ژێر ناوە ئەوەی کە وەستاوین بە دیاری ئەوەی کە بزانین چی لێئێت نیشان ئەدا ئەمە لە ژیانیا نەکارە سیاسی کردگە نە دەرکێکی لە سیاست بووگە سیاست بە کۆمەڵێ قسەی تکراری نەقڵە قەوڵکردن
والنقل هاوردنەوە هەروە کە مەلایە نەقڵ تێرێتەوە لە ئیمام جەعفەرە سادق و صەحح بوخاری و جەعفەرە نازانم کوڕەکێ ئەویش نەقڵە قەولە بێرێتەوە لە لێنین و لە مارکس و لە جان لاک و پێی وابێ کە بە ئەم ئەقڵە نەقلیە قەزایای جێبەجێ کردگە و بە کۆمەڵی درۆشم و نۆرمە دنیای ئەمڕۆ ئەحیانەن مەتاڵەبێ گەواتە بەرەوە یا ئەتوانێت بەشێک بگرێت. ئەمما ئیدئۆلۆژی پێناسەی تۆس، ئیدئۆلۆژی جەهان تەخەیول کردیاگە تۆس. ئەگەر لیبرالیزم بێت، ئەگەر ناشنالیزم بێت، ئەگەر سوسیالیزم بێت، ئەگەر جۆرێک لە باوەڕ بێت، تۆ تەنانەت بۆ خاتری هەوەی کە بەهەشت بووەی لە ئیسلامەتیە ئیشی ڕعایەتە شەریعەت بکەیت وا تێگەیشتگی تا بتوانانی بەهەشت بووی. ئەوەی کە سەرمایەداری دروستەکە پڕۆتەستانیزمە، لەبەر خاتری ئەوەی کە جاران لە کلیسای کاتۆلیکە تۆ کارە بەخوا نەبوو، تۆ کارە بە کلیسا بوو، تۆ خزمەتە بەخوا نەکرد، خزمەتە بە کلیسا کرد، کلیسا بە تۆ ئەیوت تۆ ئەڕۆیتە بەهەشت یا ڕۆیتە جەهەنەم. لە پڕۆتەستانیزمە هاتووتی نەخێر هەر ئینسانێ بە شێوەی ئیندیڤیدواڵ ئەتوانێت ارتباط لەگەڵ خوا بگرێ، ببێ بە خۆشەویستی خوا وەخوا بیباتە بەهەشت. بەڵام قەیرانە گەورە ئەمە بوو کە کابرا نەیەزانی خۆشەویستی خواست یا خۆشەویستی خوا نییە. بەڕاستی ئیمانی بەخوا هەزیە بە ئیمانی بەخوا نییە. بۆیە دەبوو تەئکید بێت کە چۆن ئیمانی بەخوا هەست لەبەرەوەی دەستبژاردە کریان و ئەمە بوو بە پارە پوو. تۆ هەرچی پارەی زیاترە بوێت نیشان ئەدەی ئینسانی شایستەیەکی لیاقەتداری کە بەهەشت نی تۆ بێت. ئەمە سەبەبە خوڵقاندنە سەرمایەداریە و سەبەبە سەرەکیەکەی سەرمایەداریە و ڕۆڵە ئەخلاقیاتە ببەخشن ئیلاهیاتە. کەواتە با بێمەوە سەرە ئێران. من ئاماژەم بەوە کرد لەوەی پێشووترەوە هەر کەسێ بیوێستایە خەبات بکات دنیای تا ئێستا بگۆڕێت دەبوایە شەڕکەر بوایە، چون تۆ بۆ سەپاندنە کارە خۆت ئیشی جەنگ بناسیت، ئیشی ئارایش نظامی و ئارایش سیاسیە تەرەف مقابڵ بناسی، زەعفەکانی بناسی، قووەتەکانی بناسی. تۆ وەختێ تەمام ئەو هیما کە کابرا پێ تێفرۆشێتەوە قبوڵ یەکەی، یعنی تۆ لە شەڕە دیعایە دۆڕیاگی، لە شەڕە ئیرادە دۆڕیاگی، تۆ لە هەرچی شتە دۆڕیاگی. توێکە لە هەرچی شتە دۆڕیاگی ئەسڵحەکەی دەسە ئیش ناکەیتر، کار ناکەیت. ئیزافەسی شتێکە گرکەسە دەست و ئەی گێژێنی خۆی شەزانی بە هیچ پێ ناگات. ئێستا تۆ لەکوێ دۆڕیاگی؟ من سەرەتا وتم هەر کەسێ مەبەستی بوێت دوژمنە خۆی لەناو بوات بیر لەوە ئەکاتەوە کە ئەم دوژمنی منە زەعفی وا لەکوێیە. و من لەوێ سێ شتم باس کرد وەگەیم بەوەی کە دەوڵەتی ئێرانی لە بەردەوامبوونی دەسەڵاتە قەیرانی بنەڕەتی هەست و ئەبێم قەیرانە تێپەڕێنێ و دەبێت تێپەڕێنێ وەگەرنە هەر 30 ساڵ و 40 ساڵ تۆ بڕۆیتە بار و دۆخە هەڵتەقین ئەمە نەبێتۆ ژیان نەبوو دروست دەکرێ. ئێرانیەکان لە هەنەهای ئێرانیزمە و ئێرانگەراییە ئەمە بە عنوانی دیسکۆرسێک بەشەکەن تحتە ناوە ئەوەی کە ئێران وا لە ناوە سیکلێکی تکرار بوو و بازنەیەکی تکرار بووی مێژووی یا بەناوە ئاشۆ استبداد، ئاشۆ استبداد. کەواتە ئەم ئیدعای دەوڵەتداریە دەراوێشتە یەک سنەت، یەک نەریت و یەک مؤسسەی مێژووی تاریخی تیانەوە تا ئەم مەسئلە حەلکا بۆیان. لەگرا کوشندەترین مەسئلەی دەوڵەتە ئێران نەمانە شخصێکە کە قبول کردیاگە بە دەسەڵاتدار کە هەیکەلە ئەمە لە عەلیە خامنەییە دەرەکەوتە. بۆیە ئەربابە ئەمریکایی ئەوەی کە ساحبە ئەم بازاڕە بوو بەناوە کۆرپۆرێشنە ئێرانی کە نە دەوڵەتی ملیە نە دەوڵەتی هیچ ملەتێکە و هیچ ملەتێکیش چیرۆکە هاوسۆزە ناسیۆنالیستیەکەی قبول نەکردگە بەڵام مەجبورە کە ژیانی وابەستە بووگە بە ئەمریکی واقع بەردەوامی کات و نە کەرەستەکەی بووگە نە سەبەبەکەی بووگە لە بەرامبەریە ببێسێت. و دائیماً محاولەیان کردگە لە شاردنەوەی لەبەرەوەی هیچ جێگەیەک نەوگە بۆ دەرکەوتنە ئەم مردمە کە قەیرانە سەرەکیە دەوڵەتە ئێران ئەمە بوو تۆ ئەتوانێتی ئابازی گەربی بێ ئەوەی پێویست بکات قاو لە خەڵکی بکەی بێن. بۆ لەبەرەوەی شەڕەکەوا لە ناوە دەسەڵاتە
گۆزارەی مارکس بۆ مێژوو غەڵەت بوو، زۆریش غەڵەت بوو کە مێژوو بریتیە لە تەزاد تەبەقاتی یا شەڕە چینایەتی. درۆ بوو. مێژوو تەزادە بینە کۆیلە و ئەرباب نەبوو، شەڕە بینە ئەربابەکان بوو. ئەربابە گەورەتر تاکە ئەربابش گەورەترە. کەواتە لەگرا مشکلەکە لەکوێ بوو؟ لە خوێندنەوەی جەنگ بوو. ئەوەی ئەربابە ئێوە بە پێش چاوە خۆتان و ئەوێنن هەر لەم هەرێمە کوردستانە. شەڕەیەکێتی و پارتیتان نەدی؟ کاکە مەسعود کاکەی مام جەلال نەبوو؟ هێرەوخانیان لە هەولێر نەگرت؟ بەریان نەدا؟ بەڵام پێشمەرگەی یەکێتیان گرت، تیکە تیکەیان کرد. جنازەکان کرم دابوویە ناویان. خەڵکە ڕەش و ڕووت بە تعبیرێ بیکەیتە کۆیلە هێزە، زۆر و بۆرە، مزورە، ئەربابە. با 2 ملیۆنیان لە یەکتری بکوژن. دوو ئەرباب چی ڕەکەنەوە لە یەکتری؟ هێزەکەشیان ئەو هێزە سەوا بە مزوری گرتبنیان، با یەکتری تیکە تیکەکەن ڕێکەون لەسەر و لەگەڵ یەکتریان. بۆ ئێوە ئەمەتانە بە وەزەح ئەمە داستانە دەسەڵاتە. ئەمە ڕوانگەی سۆفیانە نییە کە تۆ لە خوێندنەوەیەکی خزمایەتی قەتیسی لادەیەکە بنواڕتە ژیارێکی گەورەی تەمەدونی ئینسانەکانە کە بنێژم تعبیرێکمان لە ئەمرە دەسەڵات نییە. کەواتە چی جمهوری ئیسلامی تهدید دەکرد؟ دەسەڵاتی فرانکنشتاینی خۆی. تەواوی ئەو کەسانەی وا لیاقەتیان نەبوو لەو جێگە دانیشن کە ئیستەحسیان و بەهۆی دەوڵەتە ئێرانی تووشی بوون. و تەمامە ئەمانە لە ئەگەرە نەمانە عەلیە خامنەیە هەر کامیان ماتەڵن ئەو کورسیە بگرن بۆ لەبەرەوەی ئەوەی تازەتر کە لەوێ دانیشێ کۆمەڵی لەمانە پاکەکاتەوە لای نەبات. لەبەرەوەی جیلێکی تر ئێشێ بێنێت، ڕاندخۆرێکی تر ئێشێ بێنێت. شەڕوانە ناوە خۆیانە. ئێستا کە شەڕوانە ناوی خۆیانە ئەمە تۆ ئەزانی و ئەویش ئەوان ئەیزانن، ئەوان محاولە ئەکەن ڕەقیبەکانی دەرونی خۆیان بگەوجێنن، بیان ترسێنن و خەڵکیان بۆ بێرنە ناو. ئەوە بوو کە ئێوە دیتان ماجەرایەکیان دروست کرد بە ناوی ئینقلابە ژینە. کاملەن کارە بە ئیتەڕەحبەری بوو. گەلە کۆمەی ئوروپا و ئەمریکا بوو. لە دەراوێشتەکردن ئینقلابێکە کە ئەم ئینقلاب ئەوە لە شاشەی تەلەڤیزیۆنە. 2000 نەفەر تێریتە ناوە خیابان بەرد ئەخۆن و شەق ئەخۆن و گڕێنێن بە ئاگرۆ تۆ تەسویرە ئینقلابە ببینی. تۆ ئەسڵەن بەرداشتێکە لە شۆڕش نییە. تۆ فەقە ئاگرە ناسی، شەقە ناسی، کابرایەکی 4 ساچمەی خوارگە. بەڵام ئەمە ئەزانێت کوێ ئەگرێ؟ نەسوحا لە هیچ داڕشنەوەیەکی جەدیدا لەسەر هیچ مێزێکا دیار نییە. کابرا لە سنە شەقە خوا. عەبدوڵای موحتەدی هەڵواتە کە ڕزای پەهلەوی دانیشێ. کابرا لە سنە شەقە خوا ساچمە خوا بە تۆ چ ڕەبتێکی هەیە عەبدوڵای موحتەدی؟ لەبەرەوەی عەبدوڵای موحتەدی ئەکەن بە دەموچاوێ بۆ تۆ بەناوە گەورەی کورد. تا لە ژێر ناوە ساچمە خواردن لە لەشە دانەی سنەیی ئەو ئیستەبێژی ئینقلابە بڕوا دایڕژێنێتەوە لەسەر ئەوانەی کە کانونە قودرەتن. کانونە قودرەت کێن؟ هەر ڕۆژنامەنگارێ، هەر قەڵەم بەدەستێ، هەر مەجەلەدارێ، هەر مۆجری تەلەڤیزیۆنێ، هەر ئوستاد دانشگایە، هەر پسپۆڕێ، هەر کارناسێ کە ئەیبەنە ناوە تەلەڤیزیۆن دەسەڵاتە ئێرانیە، عەلی خامنەی نییە. ئەوان ئوقەلای قەومە ئێرانی. بۆیە لەم سەروبەندە تۆ چی ئەبینی؟ ئەنووسێن نامەی 180 ساحب نەزەرە ئێرانی بۆ تێپەڕاندن لە جمهوری ئیسلامی بەرەو ڕێفراندۆم. ئەی ئەم 90 ملیۆن خەڵکی ئێرانی وانە کوێ؟ ئەی ئیستاگەر بەرەو ڕێفراندۆم چوین ئەم 180 کەسەی کە لە ژێرە دەستە دەوڵەتە ئێران و جمهوری ئیسلامی ڕانتیان وەرگرتووە، ناوبانگیان وەرگرتووە، پوریان دزیگە، جێگە و پێگایان بەدەست هاوڕگە. چۆن ئەمانە تەتهیر ئەکرێن پاک ئەوونەوە لە ڕواڵەتێکی تر وەکو کوڕی پێغەمبەر زاهیرەون؟ کەواتە شەڕەکە وا لە ناو خۆیانە. ڕێگە چ بوو؟ ڕێگە ئەوە بوو ئەو ئەمە بە عینوانە ئینقلاب نەفرۆشێتەوە. ڕێگە ئەوە بوو تۆ نەهێڵی ئەوانەی تریش کە ویستە دەسەڵاتیان هەست بترسن.
کەشکەستە بەم هاورد ناچار بە هەڵبژاردننی ڕێگەیەکی ترەون ئاخرین ڕێگایان ئەمە بوو دوژمنێکی دەرەکی بێنن تا ئەم دوژمنە دەرەکی لە ژێرن ئەوە دوژمنە دەرەکی فەزایەکی ڕعب داخا بەسەر کۆمەلگا ئەوەی ڕووداریەکە دەمی پێداخات تا ئەوان بتوانن ڕواڵەتەکە بگۆڕن ئیسرائیل و ئەمریکایان هاورد هاشوهوشە جمهوری ئیسلامیتان لەبیرە وتیان جمهوری ئیسلامی ئیدئۆلۆژیک بوو من سابتم کرد بە حیاتی جمهوری ئیسلامی ئیدئۆلۆژیک نەبووگە بە حیاتی هێزی سپای پاسداران دەراوشتەیە هیچ ئینقلابێ نەبووگە خۆبەوەنی ڕیشدانێ یا لە ساڵات الحوسێنێژێ کلکەوانە لە دەسەکە بەوەسە تۆ ئەگەر ئیدئۆلۆژی بزانی وەگەرەکت بە ئیدئۆلۆژی لە دنیای ئەمڕوا لە دڵنیای سەردەمە دەوڵەت میلەتە لە دنیای سەردەمە حەشیمەتە دروست بووگە بدبێت تۆ ئێشێ بافتارە دنیای ئەمڕۆ بناسیت ئیدئۆلۆژی گەرەکتە بدەی تۆ ناتوانانی بە هەڵگرتنە چەمکە پرۆلەتاریا و سەرمایەدار دوو مەفهومە قورئانی بدۆزی تۆ تحتە ناو مستەضعف و مستەکبەر بەڵام ئەو کارە مارکس کردی تۆ نەیکەی بۆ لەبەرەوەی مارکس تەوزی حەدا پرۆلەتاریا چۆن دروستەوێت چه شرایطی پرۆلەتاریا خوڵخێنێت سەرمایەداری چی لە پرۆلەتاریا کات سەوای ئەوەی کە بێژگە لەوەی کە سوورپلاس ئەرزشە ئەفزوودە بەهای زێدەکراو لە کرێکارە جێ تەنانەت سیستمە سەرمایەداری چوار ئێلێنیشن یا لە خۆت بیگانەگی بۆ ئینسان تێرێ ئێلێنیشن ئینسان خۆی ناناسێتەوە لە خۆی لە بەرهەمی ئیشی لە ژینگەی و لە خۆی ئینسانی مستەکبر کێس چه شرایطی مستەکبر دروستەکە مستەضعف هێز شرایطی کە مستەکبر بەسەر مستەضعفایدا چییە کرمانجواتەنی تو نەیە تو 46 ساڵە بودجێی عەزیمیە دەوڵەتە ئێرانەوە لەبەردەسە 2800 دانشگات هەست ئەم گشتە ڕاندخۆرە درۆزنە پیهشتیدارتە هەست تو تەوانت نەوگە تەبیینە نەزەری بکەی مستەکبر مستەضعف بۆ نایکەی لەبەرەوەی ئەگەر تۆ حتا ئەگەر تەوانت بێکەنیتە کە مەتنت دانا ئەبێ لەسەر دەقەکە بڕۆی و ئەبێ تەعقیبیکەی کە تۆ مەتنە نەبوو ئێستا جمهوری ئیسلامی ئەسڵ ئارمانە ئینقلاب نابا بڕێ معلوم نییە ئارمانە ئینقلاب چییە کەسێکیش نییە خەی پێ بگرێ دەرکەوت هیچ شیعەیە تەژنەی کەربەلا نییە هیچ کەفن پۆشێکیش مەوجود نییە سپاهە پاسدارانیش کە جەنگە نامتەقارن ئەکا جەنگە نامتەقارنی نەکرد چۆن سپای پاسداران جەنگە نامتەقارنی نەکرد ئەو مۆبایلە وا لە دەسە ئێوە ساڵە 2000 لە بریتانیا گەرەکتان بۆیە ئەو مۆبایلتانە بۆیە دەبۆیە پیسیەکتان بۆیە دەبۆیە کەمکۆردەرێکتان بۆیە دەبۆیە کامێرایەکتان بۆیە 20,000 پۆند کەرەستەتان گەرەک بوو ئەو مۆبایلە 200 پۆندەی دەسی ئێوەی بۆیە ئێوەوانە سەردەمە هایتەکە هەرزانە 200 دلارتان داگە مۆبایلێکتان ها بەدەستەوە بە ملیۆن عەکسەگری بە ساعەتا فیلم زەبتەکە ناڤیگەیشنە لە دەستانە کەمکۆردەرە لەپتاپە 200 دلارتان پێداکە هایتەکە ئەرزان باشە ئێوە هەر لەمە ئاياتە قورئانیە سوورەی فیلتان نییە ئەلەم تەڕە کەیفە فەعەلە ڕەبوکە بەئەصحاب الفیل خوا لە مقابڵە سپای ئەبرهە جەنگە نامتەقارنەکە تەیرەن ئەبابیلی بۆ هەنێری ئەو سپای فیلە هەنێرێ ئەم تەیرەن ئەبابیلە هەنێرێ بە پیچۆکەیان کوژێ وڵاتی متحدەی ئەمریکا ناوە هەواپەیمابەری هەست تۆ ئیدعاکەی 400,000 پابادت هەست درۆن 2000 دلار حکوومەتە هەرێمە کوردستان چارەکە 20 ملیۆن دلار بدە 20,000 درۆن نەسێنیت 20,000 درۆن هەڵسێنەوە بۆ هەر هێزێ لەم دنیا لەشکرە کولە هەڵسێنەوە بووی تەیرەن ئەبابیل هەڵسێنەوە بە کام چەکە دفاعی ئەتوانێ شەڕی کات چەندی هەزاریە خاتە خوارەوە 10 15 18 2000 دانی 20 ملیۆن دلار خەرج کردە پوڵە موشکێکی پاتریۆتیک نییە کە ئەمریکاییدا تۆ سپای پاسداران بۆ جەنگە نامتەقارن ناکەی ئەوە حوسیەکانی یەمەن دوو کەشتیان لە دەریای سوور هەفتەی ڕابردوو غەرق کرد هەر بە قایقە تۆندڕەوەکانی پیاگەم گەرەکە بڕواتە ناوەی یەمەن پەلاماریان بە وڵاتە متحدەی ئەمریکا غەڵەت وە ناکە
ناچێتە ناو یەمەن چون ئەدۆڕێ فوت سۆڵجر بواتەوەی لەش سەرباز ئەمریکای یەکەوێتە بەرخەتەر لەبەرەوەی تۆ چوویتە ناوە هەر وڵاتێ ئەشێ بیر لە سوپلای بکەیت و لۆجستیک بکەیت و چەک ئەسڵحە دەرمان خۆراک پارە چۆنی ئەگەینی بە هەلیبۆرد بە چەترباز بە ئاربیجی لێ دەدا ئیتر ئەمە F-35 نییە ڕادار نەیگرێت ئەمە هەلیکۆپترە ئاپاچیە بە موشەکە حرارەتی لێ دەدا ئەوانی ئەفغانستان بخاتە خوارەوە ئەتخاتە ناوە باتڵاق ئەتگرێ گەمارۆت ئەدا و ئەتکوژێ ئێوە پێتان وایە ئەگەر حکوومەتی هەرێمە کوردستان نەوایە ئەگەر کورد نەوایە وا کورد خۆی بە قەرزاری ئەمریکا ئەزانێ وەلی ئەمریکا 100 تاپا قەرزاری کوردە هێزە پنتاگۆن نەیتوانی عێراق بگرێ ئیمکانی نەبوو لە باتڵاقە عێراقا گیریە کرد یاڵەتە متحدەی ئەمریکا زعفە سەربازیە خۆی لە نەبوونە سەربازێکا کە بتوانێ وڵاتی داگیر بکات انتقال ئەدا بە مردمێک و مردمەکە ئەکا بە هێزە مفتە خۆی تحتە ناوە ئازادی ڕاپەڕینە خەڵکی ئەکا بە هێوێنە لە سەڵاتە خۆی ئەگەر خەڵک ئەو کارەی لە فەلوجە کردیان لە سلێمانی و لە هەولێریش بیان کردیان لە تکریتیش بیان کردایە وڵاتی متحدەی ئەمریکا نەیتوانێت عێراق بگرێ ئیمکانی نەبوو بتوانێت یا بمێنێتەوە ئەو بەڵاوە لەوێت نام بەسەری هات دەگرایشە بەسەری هات کەواتە ئێوە دیتان گشتی درۆ بوو لەگرا یەک ئەتفاق کەوت کە کەس نەیزانیم ئێستا بە ئێوە وتم ئێمە ئەمانتوانی دەوڵەتە ئێران بخەین و ئیشتوانین بخەین پێویستمان نە بە ئەمریکای نە بە ئیسرائیل من ئەو خیاڵم لە ئێوە پاکۆ کردەوە کە خەڵک بە ملیۆن بێتە سەر شەقام بە فەرمانە من بڕوا عەلیە خامنەی بخا عەلیە خامنەئی بەدەستە من نە بە عەلیە خامنەی تەمامە دەوڵەتیانە ئێران بەدەستە ئێمە لە دنەدان و نەهێشتن پێشبردنە ئیستراتیژیەکانیان بربەست دروستکردن بۆیان لە جەنگە گێڕانەوە شکستیان نەخوارد لەبەرەوەی هێزەکانی ترمان قوتە کردەوە لە بەرامبەریانە لەبەرەوەی ئێمە قوت بووینەوە لە بەرامبەریانە وەمان خستن کە ئیستا خستنمان ئێستا تەنیا کەسێک لە ناوە کووردا قسەکە ئاخێزە کوردەوارە سەر بەخۆس ئێستا تەنیا کەسانێک کە جڵەو ئەم شۆڕشەوەوە دەستیانەوە ئێمەین بۆ لەبەر ئەوەی ئێمە بە ئێوە ئێژین جمهوریە ئیسلامیە ئێران ڕۆخاوە چۆن ڕۆخاوە من قیاسە ساڵە 57 هاورد ئەم ئێرانەی وا ئیدعایەکە حیزبی تودەی واتیا پەیکاری واتیا مجاهدینی خەلقی واتیا چریکای فەدایی واتیا جەنگە شەهری ئەکەن چوزانم جزوەیە چبایەت کرد ئەنووسن جەنگە چریکی چیست ئەنووسن چه تعبیرێکیان لە مبارزەکردن و خەبارکردن نەبوو گەرەکیان لەکوێ بدەن سوالە ئەوڵ بۆچی ئێشی ئەسڵحە بگرینە دەسەوە بۆ خاتری ئەوەی خەفەقان و سەرکوت فەزای ڕعب و تۆقاندن بشکێنین بە قرمەی ئەسڵحە ئۆکەی هەنگاوە بعدی چییە هیچ کابرای خەباتکارە چەپم مارکسیست بە خوێندنەوەی دوو جزوە لە لەحزەیە تەقاندنەوەی فیشەکێکا گیری کردبوو وەڕۆخاندنە شای لەوە ئەدی کە ساواک و کەڵانتەری لە خیابانە نەوێ ئەو بڕوا ساواکیە بکوژێت ئەمما ئەوەی وا خەریک بوو شانۆی ئینقلابی ئەگێڕا و خومینی ئەکرد بە ڕەحبەر بە تەلەڤیزیۆن بە CNN بە BBC بە هاوردنێک کۆمەڵی دەموچاو لە ژێر ناوە ڕەجالە ئێرانی و هەڵەگەڕێنەوەژن خەڵکە ئێران لە شام متەنەفر بوو ڕقی لە شام بوو درۆکە ئەژن لە ئێران ئەستبداد بوو درۆکە بۆ کێ ئستبداد بوو استبداد سیاسی یعنی نایاڵن ئەحمە و بڕوا بێتۆ سەرۆ کۆمار چەند نەفەر لە ئێران گەرەکی بوو ببێ بە سەرۆ کۆمار جبهەیە ملیە ئێران 12 کەس نەبوو ساڵ 57 جەماعەتە کەریمە سەنجابی و داریوشە فروهەرو 12 کەس نەبوو هیچ قۆڵایەکی کۆمەڵایەتی نەبوو ئێستا ئەمیر عەباسە هۆیدا چه فەرقێکی مەسەڵەن تەکە دکتۆر کەریمە سەنجابیە هەبوو بۆ کابرایەوە لە حەڵەبی ئابادێکی تارانە خەریکە ژیانەکە بۆ کابرایەوە لە کافە لالەزارە خەریکە عەرەقسیریە خوات و ڕەقسە سوسەن تەماشاکە هیچ سوحا ئەو گەرێکی و چی بکات هیچ هەروە کە دوای 22 بەحمەنە 57 کەس نەدی کە ئەم ئاغا چۆن ئینقلابی کرد گشتی هاشو هوشی کرد پێی وا بوو چوو خیابان ئاوای کرد دوو ژمێنیدا هەنیش دروشمی ئەڵەکیدا ئینقلاب کراوە بەڵام ئینقلاب لەکوێ کردیا کۆمەڵی شانۆگەریان لە خیابان دروست کرد
لەژێرە ناوە ئیهانەتە بە ئایەتوڵڵاه خومینی لە مەقالەیەکی کەزایە دەیمانگە ساڵ 1356 لە حملەکردنە بە ئایەتوڵڵاه خومینی و بە ئایەتوڵڵاه خومینی تحت ناوە ارتجاع سرخ و سیاه کە ئایەتوڵڵاه خومینی هیندیە و ئەمە بوو بە هۆی تووڕەیی تولاب و قوم 4-5 نەفەر لەوێ کوژیا و بوو بە چلە و بوو بۆ سەرچلە و ئەم شار و ئەو شار و کۆمەڵێک شانۆگەری ناوە خیابان ناگەهان پاییزە ساڵ 1357 خومینی هاتە محەممەد ڕەزا پەهلەوی هاتە ناوە تەلەڤیزیۆن حەمەد ڕەزای پەهلەوی لە ناوە تەلەڤیزیۆنە شتێکی خوێندەوە من دەنگە شۆڕشە ئێوەم بیست ئینقلاب ئەوێتە شۆڕش دوو جار لە ئەدەبیاتە سیاسی ئێرانە دەورانە سەڵتەنەتە ئینقلاب بەکارهاتکە و لە ئەدەبیاتە معاسرە ئێرانە دوای ئەو ئینقلابە کەزایە مەشروتە هەرتکی حەمەد ڕەزا پەهلەوی خۆی بەکاری بردگە هەرتکی ڕژیمی شا بەکاری بردگە ساڵ 1342 ئیسلاحاتە ئەرزی ئینقلابە شاه و مەردوم شاه خۆی بەکاری برد شاه خۆی بوو بە ڕێبەری ئینقلابی مەردەمە ئێران بۆ تێپەڕاندنە لە ئرتجاع دابەشکردنە زەمین ڕزگارکردنە ڕعیەت لە دەستە ئەربابە ئەو نییە مەسەر خالقی گۆرانیەکی هەست بە ناوی مەزرا چەند کەسک و شینە سفرەی جووتیا ڕەنگینە ئەو هێنی ئینقلابی شاه و مەردومە هەنی ئەو سەردەمەسە نامەیەکیان دا دەستە شاه هاتە ناوە تەلەڤیزیۆن وتی من دەنگە ئینقلابە ئێوەم بیست شا لەوێ وتی بە گوێرەی متەممەمە ئەسڵە 35 قانونە مەشروتە کە سەلتەنەت موهبەتە ئیلاهی و هەدیەتە ئیلاهیە کە لەلایەنە میلەتەوە بە پادشاه تەفویز ئەکرێت من سوێن دەخۆم کە لەمە وەدووە ئەم فەسادە ئەم زوڵمە ئەم کوشتارە ئەم ئیستبدادە و ئەم خیانەتە بە قانون تکرار نەبێتەوە و ئێرانێ دروستکەین تبقى ئەم قانونە شا لەگرا یەک گولەی نییە بە تەبڵ لەسەر خۆیەوە شا تا ئێستا کە حاکمە بە ئێرانە تا ئێستەیەکەی خۆی بە خیانەتە بە یاساوە بە مەردم مەعنا کردەوە ئەو چیرۆکەی کە لەسەری دانیشت بوو ڕۆخا شائیتە لەمە و بەدووە ناتوانێت لەسەر ئەمە دانیشە مەزانی وەسە چی وەسە پیاوێ بڕاتە لای ژنەکەی بێژێ من خائین بووم خانم باز بووم معتاد بووم تەجاوزم بە خوشکەکەت کردووە حەجی تر سوها حەج نێژی دێ ئەم ژنە پێی وا بوو تۆ شوویتی ساپۆرتی یەکەی وەفاداری تۆ ئەمە دڕۆخان دەگەیتر بۆچی ئەو ژنەیەشێ بێڵێت تۆ بڕۆیتە لای چۆن ئەتوانێ قبوڵی کات تۆ تێکیا بژیت ئیلا ئەوەی کە تۆ یا تەوبەنامەم دابنی یا نیشان بدەی گۆڕیاگی شا بەخۆی ئێژێ من فاسد بووم خەلق قودرەت و بۆ شایی دەسەڵات دەستی پێکرد بەڵام تەمامە ئەوانەی وا بە درۆ پێیان وا بوو 4 جزوەی مارکسیستی بخوێن نهنی قسەی ئەلەکی بێژن و 4 شعر بێژن و هەنێ درۆشم تکرارکەنەوە سیاسین و خەباتیان کردگە و مبارزەیان کردگە ئەم ساتە وەختایانە ناناسی نازانی بۆ شایی دەسەڵات ئەمەسە وەگەرنە تۆ دزوی قەتبوونی کارەبا گەرەکە بۆ دزیکردن تۆ ڕقە لە خەڵکی وێ نەمانی پۆلیسە لە خیابانەگەرەکە تا ڕقت جێبەجێکەی تۆ دەسەڵاتە نەگەرەکە تۆ گەڕانەوەی دەسەڵاتە بۆ خەڵکی نەگەرەکە تۆ نازانی دەسەڵات لە کوێشکیاگە ئەو کەسەی ئەو نامەیەدا دەسە شا یەک وەهمی بەشادا شا پێشووتر وەهمێکی تریە بوو شا پێشووتر بوو بە ئینقلابی لە ساڵ 1342 پێشی وا بوو ئەم جارەش ئینقلابەکە خۆیکە کەسی هەنێ شاس و ئەرتەشیەس و ئیمکاناتی هەس و دام و دەستگای شا حەج گۆڕانکاری بەسەرەوە نەهات شا ساواکی تەعتیل کرد شا ئیسلاحات خۆی بگۆڕێت لەبەرەوە ئیتر نێتوانی وەکو کۆن بەردەوامیکە دەبێ خۆ بگۆڕێت شاهات بێژێ من هەڵبژاردن ئەەکەم حیزب ڕەستاخیز کەنسڵ ئەەکەمەوە من ئیتر کەس ناکەم بەسەر نخست وەزیر تا شەرایطە گوزار تا شەرایطە تێپەڕاندن بەرەو حکوومەتە مەشروتە دروست بێ شا ئەوەنە ڕەجوولە سیاسی هێنان تیانە بوو چوە سوراغە کەریمە سەنجابی وتی بێ بوو وەرە نەخست وەزیر خۆمەینی لە پاریسە و بە کەریمە سەنجابی وتی ئەرباب ئەمریکایی وتی نێڵی چون ئەربابی ئەمریکایی ئێستا شای کوشت بوو و ئەربابە ئەمریکایی ئەیزانی
خلق قدرت يعني شي خلق قدرت يعني الروخان تشيلوك تا استي والشرايط خلق قدرت يعني دارشتنوية داهاتو ويا تماما وانيك فكري انا كرهيزن انقلابين بشوين اللحظه كا اقر يعني بيجن ده صلاه الشان ما تابرون كلانتري كان تشك دربير انتقب كان لخيابانا تا او غريكي وابقى خميني آینده ایرانی دارشتنی هشتشا خویتی برینی و تیتو غلط کرد. امریکا پیود هایزری هنر بشاوتی ایران بجی بیله بو ام گورانکاری شورای سلطنت دروست که دولت بختیار دابنی بختیار بنای جبهه ملی چو جبهه ملی یکسر بختیاری بری کرد لجبهه ملی شاه شورای سلطنتی دانیا روز دواتر خمینی شورای انقلابی دانیا او گرکی بو شاه گرکی بو برای مشروطه بروه خمینی وتی نه ایتر تو فاسدی تو ناتوانی کارتونیه او شورای سلطنتی دانیا هم شورای انقلابی دانیا او دولت بختیاری دانیا هم دولت موقتی دانیا دولت لدولتی دانیا بستوديوی بهمن 57 ارتش شاهنشاهی ایران صحیح و سالم اعلام بێتەرەفی کرد دام و دەستگای خمینی بردیوە شاهدە نەگەڕیەوە تەواوە ئەو ئەحمەقانەشی کە پێیان وابوو ئینقلابین تازە 22 بەهمن بە بۆشایی دەسەڵات تێگەیشتبوون تازە ئەچوون ئەسڵحە بێرن لە کەڵانتەری تازە ئەچوون خۆ سازماندەهی کەن 50,000 هێز بگرن وەکو مجاهدینی خەڵق و جەماعەتی پەیکار و تەواو ئەو 150 وردەیە حیزبەکە لە 22 بەهمەنی 57 ئێلامی مەوجودیەتیان کرد دێر بوو خمینی چیرۆکی جەدیدی وتبوو دێر بوو خمینی چیرۆکە جەدیدی وتبوو هەر کەسێ مخالفەتی چیرۆکە جەدید وایە پێیوت زەد ئینقلاب چون بقولة تمامة تيوريسيانا كان الدنيا هر انقلابي كدس بيكا كومالي زدي انقلاب روتي كان لبيني برن وكو تلاشي ودولتان أوروبايي كرديان بن انقلاب فرنسا تانا اون بنابارت هات درو وبجي اويك اوان امان بخسينن او انقلاب فرنسي بتوب خانه بردبو دنيا كواتا ايمتين نگيشتين لساعة وقت بو شايد صلاة جمهوری اسلامی روخا شیعگری تواو ناسیونالیسم ایرانی تواو تمام حاکمان دولت ایرانی امروز جاسوس موساتن قسم من يقصي خويانا دو اتفاق كرد دوشتي نبو كما شاء جزء السرطاية هر مبارزة كي سياسي ويا كرد هرواك الفلسفة سياسي بوتانن باس كرد يكم هنگاوي او بو ثابتي بكات شایستگی خاوەنداریەتیە خاکە خۆی و تەمەدونە خۆی هەست ئەمان لە کورد چەند بووە ئەنە تۆ کێوی بوویت تۆ مێژووت نەوگە تۆ دەوڵەتە دانە نیاگە تۆ کولتورە نەوگە تۆ دینە نەوگە تۆ مەرزدارە ئێمە بووی تۆ بالقووە مزورە دیگەران وگی لە شێخ مەحموود تۆ تا شێخ سەعید تۆ لبككتو تا كومالاتو لقاضي محمد تا مغام سفاتو تو يا إسرائيلي بوجي يا عراقي بوجي يا سواكي بوجي يا أمريكاي بوجي يا إنجليزي بوجي تو دجمن أم تمدنا لوكاليته بو كرد صلاحيتي خاونداريتي مملكتي خوي تمدن كرد أصلا تمدن نبو كرد جيار نبو كرد زوان بو دەمە قۆپان بوو کورد دۆی نەبوو کورد بەربەسیڵ بوو کلانەی پیچک بوو ئەو ئاخێزە کوردەوارە سەربەخۆ بوو وتی کورد ژیارە کورد پراوێزە هیچ ژیارێکی تر نییە ژیارە ئێرانی و تەمەدونە ئێرانی تەمەدونە دروستکراوە جەدیدە بۆ قەبائیلە دەوڵەتی هیچ ربطێکی بە مردمە ئێمە نییە من لە قسەکانی پێشووترمەوە لە قیاسی موسا و شەبانە کوردی و مەولەویان مقایسەم کرد کە ئینسانە کوردی خۆی فەرقەکە تەمەدونی فەرقەکە هەڵسوکەوتی فەرقەکە بۆ تۆ حتا نەزانی وەختی ئێژی ئینسانە ئەڵمانی تەکە ئینسانە ڕووسا چ فەرقێکیان هەستەکە یەکتریە تەمەدونە ئەڵمانی تەکە تەمەدون ڕووسا چ فەرقێکی هەست دنیای ئێمڕۆ 4 وڵات ئیدعای میراسخاریە ڕۆمەکەن 4 وڵات
ایالات متحده ئەمریکا، بریتانیا، ئەڵمان و رووسیا. چوار وڵات ادعا ئەکەن میراثخۆر ئیمپراتۆریەتە ڕۆمن. بریتانیا ادعا ئەکات میراثخۆر ئیمپراتۆریەتە ڕۆمە. ئەمریکا ادعا ئەکات میراثدار جمهوریەتە ڕۆمە. ئەڵمان ادعا ئەکات میراثخوارە هۆڵی کریستیانەتیە جمهوریە ڕۆمە. رووسیا ادعا ئەکا میراثخوارە بیزەنتینە، ڕۆمە شەرقی، ئۆرتۆدۆکسی. چه فەرقێکیان هەستە یەکتریە؟ بەشە ئەنگلە ساکسۆنە ئەمریکایی ئینگلیسی جەهانبینی یوتیلیتاریەنی هەست. باشترین خێر بۆ باشترین کەس. کەواتە بشاردەیە خوداوەندیان باشترین کەسە. باشترین کەس کێس؟ ئەو کەسەی سروەتە فرەی بێ ئەو ئەڕاتە باشتر. ئەمە جۆرێتی تەمەدونەکەیانە. تەمەدونە ئەڵمانی چۆنە؟ تەمەدونە ئەڵمانی ئیدئالیستی فەلسەفیە وە ڕۆمانتیکە. جۆرە ئینسانەکەی چۆنە؟ ئەو برمنشنە ئەبەر ئینسانە. ئینسانە خارق العادەی ئەڵمانی. چۆنیەتی تەعاملکردنی چییە؟ هاوکاریکردن ڕۆح جەمعیە تا ئیرادەی جەمعی ممکن بێت. ئەی ڕووس چۆنە؟ ڕووس چارە نووسگەراست. ڕووس چارە نووسگەراست، تەسلیمە چارە نووس و قەدەرە خوداوەندە. تۆ لە ڕۆمانەکانە داستایۆفسکی ئەیوێنیت، لە ڕۆمانەکانە تۆڵستۆی ئەیوێنیت. ئینسانە ڕووسۆفیل ئەوێنی چۆنە؟ ئینسانە ڕووس چاوەڕوانە کەرەمە خوداوەندە. ئینسانە ڕووس باوەڕی بە موعجزە ئەعجاز هەست. ئینسانە ڕووس قەلبیە. تەمەدونە ڕووس فەرقەکە. بۆیە لە ناوە ڕووسیە گەورەترین ڕەهبەرانیشی ئەو استراتیژیک تێتە دەرەوە. ستالین، ولادیمیر پوتین. ئایا ئێمە فەرقە تەمەدونە ئێرانی تەکە تەمەدونە کوردی ئازانین؟ بە زەرسە قاتع نایزانین، چون هیچ کەس نەیوتکە. چون بە ئێمە وتکیانە تۆ پەراوێزە تەمەدونی ئێرانی، ئاسمانگ تازەوی تەکە تەمەدونی ئێرانی فەرقەکەی. نەک ئێمە فەرقەکەین بە عنوانی کوردی قەومی ئتنیکی کریاک. ئەوەی وا لە کرمان و ئەسفەهانە، وا لە ساریا، وا لە سیستانە فەرقەکاتەکە ئەو تەمەدونەی وا حاکمیەت باسیەکە. خوی، ڕەفتاری، هەڵس و کەوتی، قسەکردنی. کەواتە لەگرا ئیتفاقی کەوت. ئاخیز کوردەوارە سەربەخۆ یەک کاری کرد. دوو چیرۆکە ناسیۆنالیستی ئێرانی بە شکست گەیاند. چیرۆکە ئەوڵ ناسیۆنالیستە کەونگەرای ئاریایی. ئەمە کێ هاوردی؟ ئەمە حەمەڕزای پەهلەوی بە سۆح ڕزاخانە مازندەرانیە سەواتکوهی بە سۆحە تەلیعەیە دەوڵەتە ئێرانی لە 1299 و لە کودتای 1299 بە ئیدعای دروستکردن دەوڵەت میلەتی مۆدەرنە ئێرانی کە لە ساڵە 1304 یا 5 تاجگوزاریەکە بە عنوانە پادشاه ئێران، ئێران جدید، ئێران. ئیشان ئەوێتۆ فاوندرە ئێران، ئەوێتۆ تەجەسم و تەبەلوەرە ئێرانیەت. ئەم چیرۆکە بە عنوانە چەسب ناسیۆنالیستی ئیمکانە دەوڵەتی و کۆنتڕۆڵە ئەم بازارە ئینحیساریە بۆ بازارە جیهانی ئیمپریالیزم سەرمایەداری بکە. دەی ئەمە ئێستا کۆمەڵی دروشم تێرێ. مامە میهەن دایکە وڵات. ئەرتەشە شاهەنشاهیە کە دروستی ئەکات تا مامە میهەن تەمامیەتە ئەرزی یەکپارچەیی وڵات بپارێزێ. ئەرتش پارەی مفت بۆ خوا، ئەم ئەنگەڵە پارەی مفت بۆ خوا لەبەر ئەوەی بتوانێت سنوورەکان بپارێزێ. دەوڵەت میلەت دوو جۆر دەسەڵاتی نظامی هەست. دەسەڵاتێکی کە پۆلیسە هاوڵاتی نابێ بە دوژمن، هاوڵاتی بزێ ئەکات، جرمەکە. پۆلیسی بۆ داهێنێ ئەیکەیتە زیندان، بە دوژمنی ناکەی. ئەرتش بۆ دوژمنی دەرەکیە. ئەرتشە ئێران کە لە ژێرە پەرچەم و ئاڵایە ئێران و ئەی ئیران ئەی مەرزە پۆرگۆهەر بوو، مەفت خەریک و ئەلەوەڕی و مەردەمە ئێوەی کاولە کرد، مەسئولیەتی بوو کە یەک پارچەی خاکە ئێران پارێزێت. ساڵە 1320 ئەم پادشاهە گەورەیە ئێرانە لە پەلامارە دولە متفقینە اتحاد جماهیر شوروی سوسیالیستی و ئینگلیس ئەرتشە بێشەرەفە ئەنگەڵە شاهەنشاهیە ئێران یەک فیشەکی نەتەقان. سەربازانە ئەرتشە بریتانیا زانین کێ بوون؟
سیکە هندیە ئەجیرکریاگەکانە هندوستان بوون. ئەم پاڵەوانە ئاریاییانە یەک فیشەکیان بۆ مامە وەتەن نەتەقاند. پادشاها عەزیمە ئێران کە ئێشێ نەماوە پارێزەرە ئێران ئەم چیرۆکە بێکە هاوردی تەسلیمە دول متفق بوو. تا کوڕەکەی بە عنوانە حەمەڕەزا پەهلەویە 22 ساڵە بە دەستە ئستالینە کۆمۆنیست لەسەر ئەلیکەی قودرت دانریا. ساڵە 1320 تا 1324 هیچ خەبەرێ نییە. ناگەهان لە 1324 ماجەرایەک سەرەدا بە ناوە جەعفەرە پیشەوەری و قازی محەممەد. 4 ساڵ نە قازی محەممەدی مەوجودە نە پیشەوەریە مەوجودە. پیشەوەری لە ڕەهبەرانە حیزب توودەست. ساڵە 1324 وەختی بڕیار ئەدەن شەڕتەواو ئەوێ ئێران بەجێ بێڵن 1325 ناگەهان دوو قاچک سەر دەرتێرێ. هەڵقەی لاواز و کزۆڵێک کە حەمەڕەزای دەستکردە باوک دۆڕیاگە ناسیۆنالیزمە کەونگەرای دۆڕیاگە ئەرتشە حیزە شاهنشاهیە ئێران زیندوو بکات و حەمەڕەزا بتوانێت لە وڵاتە حکومەت بکات. بەڵام لەبیرتان نەچێ ئێرانیە درۆزنەکان ئێژن ڕزاخان تەسلیم بوو لەبەرەوەی خەڵکی ئێران پارێزی هەرم جملە دموکراتیەکان بۆ قازی حەمایانەوت. بەڵام تبقە قسەکانە خۆیان نەقسەی من تبقە گوزارشە خۆیان. دولە متفق ئازوقەی ئێرانی برد 5 ملیۆن ئێرانی لەبەر سامرد. کەوتنە کانەبولیزم یەکتریان خوارد. ئاغای ئەرتشە قارەمان 5 ملیۆن ئێرانی بایەتە کوشت پشتە ئستالین و پشتە بریتانیا شکاندووە. وەلێ ئێرانیەکان یا خەڵکە سەرزەمینە ئێمان وادار کرد گۆشتە لەشە یەکتری بخۆن. تا دەسەڵات بۆ قەبائیلە دەوڵەتیە جەعلیە ئێرانی قۆڕۆق بکرێ و ئێمە گشتمان بوون بە غەریبە ئەوان بوون بە ساحێبە ئێران کەس دەنگی نەبوو. دەی چۆن حەمەڕەزا بمێنێتەوە؟ دەی چۆن ئەم ئەرتەشە بێ ئابڕوو پەیاکە؟ ئێشێ بڕێ قازی حەمەیە بێری تا ئەم قازی حەمە خۆت دروستیکەی خۆت فوی تێ بکەی پاشان بێت لەبەرە پێت مەرسەر بوو ڕێ تۆش بیگری هێداویکەی. ئەرتشە ئاریایی مامە میهەنی لە تەجزیەکردن نجاتدا. ناسیۆنالیزمە شکست خواردگە ئێرانی بە کوردە تەجزیە تەڵەبەتی هەڵدریاک ئەحیا بوو. ئەو کورد بازیە وا محتەوای نەبوو. واتە سوئالە ئەکرد قازی حەمە چۆن دروست بوو؟ 1320 تا 1324 قازی حەمە لەکوێ بوو؟ ئەیدا لە سەحرای کەربەلا قداسەتی بە تۆ فرۆشتەوە، خۆبووی و ژێکافی بە تۆ فرۆشتەوە، تڕەهاتی بە تۆ فرۆشتەوە و نەیەتوانی بەجێ قازی محەممەد لەکوێ هاتە دەرەوە. ڕەوایەتە ئەوەڵ شکستی خواردووە لێ کەسێ نەبوو یەخێ پێ بگرێ. مێخە ئاخرە ڕەوایەتە ناسیۆنالیزمە کەونگەرایە ئێرانی بە کوڕەکەی حەمەڕەزای منتەزر السەلتەنە بە تەبدیلبوونی بە سەربازە ئیسرائیلی لە ماجەرای متەئەخرە تەواو بوو. جمهوریە ئیسلامی نە ئارمانی بوو، نە ئیدەی بوو، نە قودرەتی بوو، تەنانەت جەنگە نامتەقارنیشی نەکردوتن پێدان. جمهوریە ئیسلامی ئاسمانگە ئێرانی لنگ کردەوە. تەمامیەتە ئەرزی یەکپارچەیی وڵات بەس بستەقاق نییە ها ژێرە دەریا ڕۆمە شەرقی ئۆرتۆدۆکسی چه فەرقێکیان هەستەکە یەکتریە؟ بەشە ئەنگلە ساکسۆنە ئەمریکای ئینگلیسی جەهانبینی یوتیلیتاریەنی هەست. باشترین خێر بۆ باشترین کەس. کەواتە بشاردەیە خوداوەندیان باشترین کەسە. باشترین کەس کێس؟ ئەو کەسەی سروەتە فرەی بێ ئەو ئەڕاتە باشت. ئەمە جۆرێتی تەمەدونەکەیانە. تەمەدونە ئەڵمانی چۆنە؟ تەمەدونە ئەڵمانی ئیدئالیستی فەلسەفیە وە ڕۆمانتیکە. جۆرە ئینسانەکەی چۆنە؟ ئەو برمنشنە ئەبەر ئینسانە. ئینسانە خارق العادەی ئەڵمانی. چۆنیەتی تەعاملکردنی چییە؟ هاوکاریکردن لە ڕۆح جەمعیە تا ئیرادەی جەمعی ممکن بێت. ئەی ڕووس چۆنە؟ ڕووس چارە نووسگەراس. ڕووس چارە نووسگەراس تەسلیمە چارە نووس و قەدەرە خوداوەندە. تۆ لە ڕۆمانەکانە داستایۆفسکی ئەیوێنیت، لە ڕۆمانەکانە تۆڵستۆی ئەیوێنیت. ئینسانە ڕووسۆفیل ئەوێنی چۆنە؟
إنسان الروس چاوەڕوانە کەرەمە خوداوەندە. إنسان الروس باوەڕی بە معجزە إعجاز هەست. إنسان الروس قەلبیە. تەمەدون الروس فەرقەکە. بۆیە لە ناوە رووسیە گەورەترین ڕەهبەرانیشی ئەو استراتیژیک تێتە دەرەوە. ستالین، ولادیمیر پوتین. ئایا ئێمە فەرقە تەمەدونە ئێرانی تەکە تەمەدونە کوردی ئازانین؟ بە زەرسە قاتع نایزانین، چون هیچ کەس نەیوتکە. چون بە ئێمە وتکیانە تۆ پەراوێزە تەمەدونی ئێرانی، ئاسمان تازەوی تەکە تەمەدونی ئێرانی فەرقەکەی. نەک ئێمە فەرقەکەین بە عنوانی کوردی قەومی ئیتنیکی کریاک. ئەوەی وا لە کرمان و ئەسفەهانە، وا لە ساریا، وا لە سیستانە فەرقەکە تەکە ئەو تەمەدونەی وا حاکمیەت باسیەکە. خوی، ڕەفتاری، هەڵسو کەوتی، قسەکردنی. کەواتە لەگرا ئیتفاقی کەوت. ئاخێزە کوردەوارە سەربەخۆی یەک کاری کرد. دوو چیرۆکە ناسیۆنالیستی ئێرانی بە شکست گەیاند. چیرۆکە ئەوڵ ناسیۆنالیستە کەونگەرایە ئاریایی. ئەمە کێ هاوردی؟ ئەمە حەمەڕزای پەهلەوی بە سۆح ڕزاخانە مازندەرانیە سەواتکوهی بە سۆحە تەلیعەیە دەوڵەتە ئێرانی لە 1299 و لە کودتای 1299 بە ئیدعای دروستکردن دەوڵەت میلەتی مۆدەرنە ئێرانی کە لە ساڵە 1304 یا 5 تاجگوزاریەکە بە عنوانە پادشاه ئێران، ئێران جدید، ئێران. ئیشان ئەوێتۆ فاوندرە ئێران، ئەوێتۆ تەجەسم و تەبەلوەرە ئێرانیەت. ئەم چیرۆکە بە عنوانە چەسب ناسیۆنالیستی ئیمکانە دەوڵەتی و کۆنتڕۆڵە ئەم بازارە ئینحیساریە بۆ بازارە جیهانی ئیمپریالیزم سەرمایەداری بکە. دێ ئەمە ئێستا کۆمەڵی دروشم تێرێ. مامە میهەن دایکە وڵات. ئەرتەشە شاهەنشاهیە کە دروستی ئەکات تا مامە میهەن تەمامیەتە ئەرزی یەکپارچەیی وڵات بپارێزێ. ئەرتش پارەی مفت بۆ خوا، ئەم ئەنگەڵە پارەی مفت بۆ خوا. لەبەر ئەوەی بتوانێت سنوورەکان بپارێزێ. دەوڵەت میلەت دوو جۆر دەسەڵاتی نظامی هەست. دەسەڵاتێکی کە پۆلیسە هاوڵاتی نابێ بە دوژمن، هاوڵاتی بزێ ئەکات، جورمەکە. پۆلیسی بۆ داهێنێ، ئەیکەیتە زیندان، بە دوژمنی ناکەی. ئەرتش بۆ دوژمنی دەرەکیە. ئەرتشە ئێران کە لە ژێرە پەرچەم و ئاڵایە ئێران و ئەی ئیران ئەی مەرزە پۆرگۆهەر بوو، مەفت خەریک و ئەلە وەڕی و مەردەمە ئێوەی کاولە کرد، مەسئولیەتی بوو کە یەکپارچەی خاکە ئێران پارێزێت. ساڵە 1320 ئەم پادشاهە گەورەیە ئێرانە لە پەلامارە دووەلە متتەفەقینە اتحاد جماهیر شوروی سوسیالیستی و ئینگلیس ئەرتشە بێشەرەفە ئەنگەڵە شاهەنشاهیە ئێران یەک فیشەکی نەتەقان. سەربازانە ئەرتشە بریتانیا زانن کێ بوون؟ سیکە هندیە ئەجیرکریاگەکانە هندوستان بوون. ئەم پاڵەوانە ئاریاییانە یەک فیشەکیان بۆ مامە وەتەن نەتەقاند. پادشاهە عەزیمە ئێران کە ئێشێ نەمادە پارێزەرە ئێران ئەم چیرۆکە بێکە هاوردی تەسلیمە دووەلە متتەفەق بوون. تا کوڕەکەی بە عنوانە حەمەڕەزا پەهلەویە 22 ساڵە بە دەستە ئستالینە کۆمۆنیست لەسەر ئەلیکەی قودرت دانریا. ساڵە 1320 تا 1324 هیچ خەبەرێ نییە. ناگەهان لە 1324 ماجەرایەک سەرەدا بە ناوە جەعفەرە پیشەوەری و قازی محەممەد. 4 ساڵ نە قازی محەممەدی مەوجودە نە پیشەوەریە مەوجودە. پیشەوەری لە ڕەهبەرانە حیزب تودەس. ساڵە 1324 وەختی بڕیار ئەدەن شەڕتەوا ئەوێ ئێران بەجێ بێڵن 1325 ناگەهان دوو قارچک سەر دەرتێرێ. هەڵقەی لاواز و کزۆڵێک کە حەمەڕەزای دەستکردە باوک دۆڕیاگە ناسیۆنالیزمە کەونگەرای دۆڕیاگە ئەرتشە حیزە شاهەنشاهیە ئێران زیندوو بکات و حەمەڕەزا بتوانێت لە وڵاتە حکومەت بکات. بەڵام لەبیرتان نەچێ ئێرانیە درۆزنەکان ئێژن ڕزاخان تەسلیم بوو لەبەرەوەی خەڵکی ئێران پارێزی هەرم جملە دموکراتیەکان بۆ قازی حەمایانەوت. بەڵام تبقە قسەکانە خۆیان نەقسەی من تبقە گوزارشە خۆیان. دەوەلە متتەفەق ئازوقەی ئێرانی برد، 5 ملیۆن ئێرانی لەبەر سامرد، کەوتنە کانەبولیزم، یەکتریان خوارد. ئاغایە ئەرتشە قارەمان 5 ملیۆن ئێرانی بایەتە کوشت پشتە ستالین و پشتە بریتانیا شکاندووە. وەلێ
ئێرانیەکان یا خەڵکە سەرزەمینە ئێمان وادار کرد گۆشتە لەشی یەکتری بخۆن تا دەسەڵات بۆ قەبائیلە دەوڵەتیە جەعلیە ئێرانی قۆڕۆق بکرێ و ئێمە گشتمان بوون بە غەریبە ئەوان بوون بە ساحێبە ئێران کەس دەنگی نەبوو دەی چۆن حەمە ڕەزا بمێنێتەوە دەی چۆن ئەم ئەرتەشە بێ ئابڕوو پەیاکە ئەشێ بڕۆی قازی حەمەیە بێری تا ئەم قازی حەمە خۆت دروستیکەی خۆت فوی تێ بکەی پاشان بێت لەبەرە پێت مەرسەر بوو ڕێتۆش بیگری هێداویکەی ئەرتشە ئاریایی مامەمی هەنی لە تەجزیەکردن نجاتدا ناسیۆنالیزمە شکست خواردگە ئێرانی بە کوردە تەجزیە تەڵەبەتی هەڵدریاک ئەحیا بوو ئەو کورد بازیە وا محتەوای نەبوو واتە سوئالە ئەکرد قازی حەمە چۆن دروست بوو 1320 تا 1324 قازی حەمە لەکوێ بوو ئەیدا لە سەحرای کەربەلا قداسەتی بە تۆ فرۆشتەوە خۆبووی و ژێکافی بە تۆ فرۆشتەوە تڕەهاتی بە تۆ فرۆشتەوە و نەیەتوانی بەجێ قازی محەممەد لەکوێ هاتە دەرەوە ڕەوایەتە ئەوەڵ شکستی خواردووە لێ کەسێ نەبوو یەخی پێ بگرێ مێخە ئاخرە ڕەوایەتە ناسیۆنالیزمە کەونگەرایە ئێرانی بە کوڕەکەی حەمەڕزای منتەزر السەلتەنە بە تەبدیلبوونی بە سەربازە ئیسرائیلی لە ماجەرای متەئەخرە تەواو بوو جمهوری ئیسلامی نە ئارمانی بوو نە ئیدەی بوو نە قودرەتی بوو تەنانە جەنگە نامتەقارنیشی نەکردوتم پێدان جمهوری ئیسلامی ئاسمانگە ئێرانی لنگ کردەوە تەمامیەتە ئەرزی یەکپارچەیی وڵات بەس بستەقاق نییە ها ژێرە دەریاکانە ئاسمانگە وا لە ژێرە سایەی دەوڵەتە ئێرانی و ئەقتدارە دەوڵەتە ئێرانی بە وڵا بە چیرۆکە ڕەوایەتە سەفەویە ناسیۆنالیستی یەک شیعەیە ئەسنا عەشەریە یا لە سارات الحوسەینی نەبوو کەفن بپۆشێەوە بچێ بەرەو ئیسرائیل و درۆیان کرد یەک نەفەر ئیدئۆلۆژیک مەوجود نەبوو بدا لە دەمە تەکتەکە ئەمانە بێژێت 50 نەفەر سەردارە سپاتان کوشکە ئەی بۆ دوو ئەرتشیتان نەکوشت بۆ ئەرتشی پاکەکەنەوە حەملە ئەکەن بە سپایی جاواسیسە ئیسرائیل و موساد کێن چۆن ئێوە ئیسە لە کاتە شەڕا ئەم خیانەتە گەورە کریاگە تەمامیەتە ئەرزید نەماگە دەرکەوت حیچێ نیەیت چۆنە تۆ 5,000 نەفەر 10,000 نەفەر ناگری لە سەرانە لەشکەری و کشوەری ئێدامیان کەی و بێژی ئەمانە هاوکاران ئیسرائیل بوون ئەمە جاسوسی نییە ئەمە هاوکاریە تا تۆ ئەم کارە نەکەی تەک بە تەکە دەوڵەتیانە ئێرانی جاسوسە ئەجنەبی و جاسوسە موساتن نە سەلاحیەتە حکوومەتیان هەست نە شایستگی حکوومەتیان هەست نە شایستگی سەرزەمینیان هەست ئاخێزە کوردەوارە سەربەخۆی ئێلامەکە و کوردان ئێلامەکەن یەک ئەجنەبی یەک جاریتر لەم سەرزەمینە یەک جاسوس ناتوانێت نە حکوومەت دابنێ نە حکوومەت بکە نە بنیادە حکوومەت دابنێ تەمەدونە فاسدە ئێرانی کە هیچ ڕەبتێکی بەم مردمە نییە وا لە تەقابڵەتە کە تەمەدونە کوردانە جارێکی تر بارێکی تر هیچ شێوەیەکی تر لە داڕشتنەوە لە تاران قوبوڵ ناکرێت نە دەوڵەتە مۆوەقەتی نە نەمایشە کەزایی ڕێفراندۆمی نە گوزارە بەرەو دموکراسی دەوڵەتە ئێرانی سەلاحیەتە ئیدارەکردن ئەم سەرزەمینێ نییە تەک بە تەکیان جاسوسە موساتن لە فەرازە شەهریوەرە 20 باسم کردوتان تا گەیە دەوران ئێستا تحتناوە هیچ ئەقلانیەتێ ناتوانن بیفرۆشنەوە هیچ داڕشتنەوەیەک لەلایەنە هیچ پۆزیسیۆن و قەیرە پۆزیسیۆن و ڕەجالەیەکی ئێرانی جاسووسە ئیسرائیلی قبوڵ ناکرێت و با دەوڵەتە ئێرانی بزانێ ڕەوایەتە ئایەتوڵڵا خومێنی هەتا ئیقتیداری گرت تا ساڵە 70 تولی کێشا تا کوشتنە ئاخرین هەڵقەیە کە شاپورە بەختیار بوو داریوشە فروهەر و پەرستوو فروهەر بوو و عەبدوڕەحمانە قاسملوو بوو ئەو وەختە ئیقتیدارە دەوڵەتە ئێران مستەولی بوو لەبیرتان نەچێت ئەوانەی لە 22 بەهمەنە 57 بە زوهور و بروزگەین لە شەڕ و پێکدادانە تەکە یەکتریا لە قڕکردنی یەکتریا ئەمەیان تا هەفتاکان کێشا تازە لە هەفتاوە دەوڵەتە ئێران ئەو تۆریتەی بوو یعنی ئیقتیداری بوو
شكان الرواية الجمهورية الإسلامية سقوط كرياق لدارشتنوية هاينده بقول إنجليزي كان فراجايلة شكنندس خيلي شكنندس نائمة تيلين بردوام بيت نتيلين بيسابين بسرو كومالغا نتيلين دريجة بدنا وجاري كتير حتى مو لماس نكيشين اما اشي بزانين جواسيس جك جاري تر لجير ناوة جاستيفاي كردنا انجلوفيل بونو روسوفيل بونه سياسة مداران فاسدة بفرهنگ إيراني جاري كتير ناتوانن دست نشاندگان أجنبية نامتعلقة بأمسر زمينة بعنوان داعية داران صاحبان باريزران كلتور باريزران خلق باريزران خاك باريزران شخصية وروح مردمانة جاري كتير بأمسر زمينة سوارك نا إمكاني هزبويان نا أتوانن ونا إمتيلين هر چشن دارشتنوي لآينده بيكن إيش دولة قانون به إيش فزايا آزاد سياسي به إيش كرانة وبيت وإيمة إجازة نادي نبى خويا نبى أرباب أمريكيان نبى أرباب إسرائيليان ياك جاري تلمسر زمينه بتشوف تنين دستي وردار مكان كواتا دو اتفاق كوت كبر لبا بكار هاوردن كلاشينكوف ومشايف كوتها ومشايا هيزيكي كردان أو كاريب كردايا دو اتفاق كوت يك إما ثابت من كرت كأواني كوانا مسند قدرتها صلاحية قدرتي يعني دو ثابت من كرت تمدن إيراني وناسيوناليزم إيراني صلاحية خاونداريتي استيتي كينية كنامي نياقة إيران وجاري كي تناتوانا بردوان بونو أما أنا خلق سرزمين إيمان غيب كرت شاردوا ميجوا كانيان كلن دفن كرت قبيلة إيان دولتيان دروس كرجا لبيرن شجيو بيتباريا واحد كاميان جد سيومان ديار نيكيس بلام صلاحيته كنترول كردنا مسر زميني أنا لجيرنا وكومل دروش من دروزنانية برل دروية بناو سر زمينو ميهن برستيو باتريوتيكو كشي دور ياغان وتجاوز بيكر ياغان ميجون للشازدة سربازة إسرائيلية كانوا تا تمام السرانة استيجوا جمهورية إسلامية وكاسيان جرأتين يبجي جاسوسة كي موساد كيس حج كاميشان ذاتي يعني سربير ندرو چون وتكي أنا قشتيان جاسوسة موسادا حركة لخيابان بكوجيجن إسرائيل كشتي بوي تشرقنوا لبرامبر يكتري جمهورية إسلامي هروجياغا تواوبو جمهورية إسلامي روخياغا تواوبو استا اوان خريكن جلوبرگي تازه اهون نوا امش نيالين كايمن نيالين يعني تشبلمان بوان لينا دا يعني انا مانوت امريكا رزقار كرمانا يعني هو النوين جاسوس موساد موزع مان قلت من هر بيغاني بيتم سر زمين ايتوبيني هر كرد بازي بيوتو كواسور بر لشكر ماجرای قاضي محمد مامو تكرار كاتو وعلولولولولو تجزية طلب بازي در بيري بي وابي اما اكوجي دنگي اما كبكاتو تا اوان برس كانوا بيجن كرد تجزية طلبه وها اتفاقي ناكوي تك تك يانا كوجين بافتخار وين كوجين ياك جاري تنايلين او فرصة ميجوي كقول قاندو مانا لقرانوية تمامية دا صلاة وجيارة خمان تكرار بيتو قشت ما انتواو كرد كرد بازي ما انتواو كرد تصوير قورة كلاشينكوف حيتشو بوش ما انتواو كرد قشتي توابو وبرشاوي ايوه توابو هر حكم ايما دامان توابو يستيشيجم دولة ايران توابو اگر اوي بيوايا تواو نوغا باشا ايما بسورة على نو اشكرا هر استوى كارمان بجمهورية اسلامية ناي روخينين بلام نارين حيت سورتي كيتر بيج قال الجمهورية الاسلامية لمملكة حاكمين طب زين موافقتها كان خو ما نجن نروح يا جوانيا ما يجن نروح يا جا طب زاني يتر مير حسين موسوي تيت دواب كابر ورفراندوم بچين طب زانم 180 دانه صاحب نظر ايراني تيت دواب كابر ورفراندوم بچين طب زانم كومل اصلاح طلب لجيرنا وارتباطه تك جهان قرب عادي كردنوي روايته كردنوي فزاي سياسي وجزاره بمجلس مؤسسات جاري كي تجرأتك اقصي وابقى امر خاندني تشيتو خليكي تشيروكي كي ترتيريتو
تا تۆ لە سوورەتێکی تر لە بەرگێکی ترا بە کوتشەواڵ و کراوات و خەمزە تۆی وڵات دز کولتور دز نامتعلق بەم سەرزەمینە گەرەکتە بە شێوەیەکی تر درێژە بدەی بە شتێکە نیتە شەرەفێکە نیتە حب بە سەرزەمینێکە نیتە جەمعیەت و حەشیمەتێکە نیتە و تۆ پێت وایە هیچ کەسێ لە مقابڵتا نەوێسیاگە کورد و کوردەوە قەومی کریاک واقعی ترین جەمعیەتە حەشیمەتە واقعی ئەم سەرزەمینە سەر تارانی بوودەگی هیچ معنایەکی نییە ئەسفەهانی بوودەگی هیچ معنایەکی نییە دیتان بە ئادرسێکی بنیامین نەتانیاهوو و دۆناڵد ترامپ محلە بە محلەی تاران چۆڵە کردیا ملیۆن تارانی چوە دەرەوە بۆ لەبەرەوەی نە ئەم ڕەوایەتە دەوڵەتیە ڕەوایەتە ئەو مەردمەسە نە ئەم تەمەدونە ئەو مەردمەسە و لە مەجبوریە پەلکێشە ئەم خەڵکیانە کردبوو ئەوانیش چیرۆکێکی کە نازانن ئێستا اتفاقا ڕواڵەت و واقعیە حەقیقەت ئەم سەرزەمینە دەرکەوت کاورە ئیتر مەجبور نییە بە ئێرانیەت تا لە ترسە ئەوەی کە وەجەبێ خاکی دانەیە کوردە قەومیتنیکی بیوات گڵ بوێتەوە قەچۆ بوێتەوە ئەو بازێتەوە بوو حتا دەریای هۆرموز تا دەریای مەدیتەرانە سەرزەمینە ژیارە کوردانەوە ئێوە ئەیبینن بە تەمەنە خۆتان ئەیبینن کە ئەگەڕێتەوە دەستان لەم گۆڕانکاریە تەمەدونە جودۆکریسیانەتی پێی وانە بێ مە چیرۆکەکەی نازانین کە خەریکن سەرزەمینە مەعود دروستەکەن لە ژێرە ناوە پەیمانە ئیبراهیمە و پێیان وایە سێ تەمەدونە هەرتک یەهودی لەگرا حاکمە ئیسلام جودۆکریسیانەتی زایۆنیستی هەر سێکانێکێکن محەممەدیش لە نەزەرە ئەوانە و ماشیعێ بوو 1500 ساڵ لەوە پێش یەهودی هاوردیان لەبەرەوەی یەهودیەکان ئیسرائیل وەختە کۆیەخی لە ژێرە زۆڵمە ڕۆما بوون قیامیانە کرد شکستیانە خوارد کە شکستیانە خوارە چوونە بیابان کە ئەچوونە بیابانەکانە عەرەبستانە سعودی ئیتر ڕۆم تەعقیبی نەیەکردن چیرۆکە خۆیانە لەوێ نووزەیانە کرد و هاواریانە کرد خوا ماشیعیان بۆ بەهێنێرە تا محەممەدی بۆ هەناردن و محەممەد لە نەزەر ئەوان ماشیعە و تەمامە قەڵەم بەدەستاکانە ئیسلام لە نەزەر ئەوان یەهودین کە لە ماشیعە جەدیدە متەولد کارم بەم داستانە دینیانە نییە ئەمە چیرۆکە دەسەڵاتە سەرەتایش وتم چۆن چیرۆکە دەسەڵاتێکە پێتان وانە بێ ئێمە من نازانی 4 هەفتە پێش هەم بە ئیسرائیل هەم بە ئەمریکا و هەم بە دەوڵەتە ئێرانی وتم ئەگرا بەرێ 4 شەڕی ژیواتیە و ژیارە کوردان و تەمەدون کوردانی شیواتیە ئێوە پێتان وانە بێ ئەم سەرزەمینە فاقدە تەمەدونە و ئێوە تەمەدون ژیار و سیڤیلایزیشنتان هاوردگە و پێتان وابێ کۆمەڵی خەڵکە هەرچی و پەرچیە دڕوجانە وەرتان دەستکەوتگە سوارە ملی ئەون نەوانە بۆیە نەخەونە پەیمانە ئیبراهیمتان نەچێتە بەرەوە نەخەونە دروستکردنە سەرزەمینە مۆعودتان لە ئورشەلیم و تاتاران ئیمکانی نییە و ئێمە نەیاڵین یعنی ئێمە لە بزەنگایەکی تاریخیامانمانە گرکە لەمە و بەدووە حرەکاتێک کە ئێوە ئەیوێنن بە سوورەتە ئاشکارا و عەلەنی ڕووبەڕووبوونەوە لە پلانێکی قوڵە لە بەرامبەر ملەتێکی واقعیە کە خەریک بوون نابودیانە کرد و تەمەدون واقعیەکە کە خەریک بوون نابودیانە کرد منە پەیمانە حەیدەری وەختی ئێلامەکە مەژم دەوڵەتە ئێرانی سقوتی کردگە هەڕۆژیاگە لە ئەکت و لە ڕەفتار و لە قسەکردن و لە هەڵسوکەوتیشمان نیشانیەدا نەماگە باکم لە فەڵک نییە ئێوەش ئەزانن نەماگە باکتان لە فەڵک نییە با مەئمورینەکانیان کە نازانن بزانن لە لەحزەیەکا کە ئەمان نازانن هەر بۆ خاتری ئەوەی ڕواڵەتە جەدیدەکە مەعنا پێیاکە فرێکتانە دەنە دەسە قەحرە مەردم بتان کوژن لە خیابانە تا بێژن پێست خستنەکە ڕاست بوو بە تۆمە کابرای سوپایی بە تۆمە کابرای ئیتلاعاتی حتمەن لە شانۆگەری خیابانات کوژن حتمەن لەبەرەوەی تۆ دەبێ ببی بە قوربانی تا سوورەتە جەدید حاڵەتە مردومیان بۆ پێیاکات پس باش بزانن ئەم گۆڕانکاریانە بە نەفع هیچ کەمتان نییە و ئێمە ناڵێن نەمەتفاقە بکەوێت ئەمەی کە بەحسم کرد بەردەوامبوونی لە ڕۆخانە ئیستانبوڵە دەوڵەتە کەزاییە تورکیە مەوجودە لە ئەحمەدە شەرع هەڕۆڵی وا ئیسرائیلیان هاوردوو تەتەمەیە ئەرتەشە بەشار ئەسەدی بۆ لە بین بوات خەڵکەی و ئیسرائیل گرێکی سووریە بخوا نەوانە بوو ئەحمەد شەرع نەمەشیایە ساختارە ئەرتشە سووریە بمایە تا ژێنەراڵێکی سووری زەمانە بەعس انقلابی بەسەرا بکە
تا ئیسرائیل بە بیهانووی ئەو شتانە تەتەمەیە ئەو ئەرتشە و بنە ئەو ئەرتشەی لە بین برتە ئەحمەد شەر بێتەوە صاحب سووریە و ئەرتشە تازەی وەفادار بە خۆی دروستکە. با بزانن بمانوەنە ناوە ئەم بازیە دەمشقیشیان لێسینی ولیان نەسینین، چون ئێمە هەم شەڕە نامتەقارە نەزانین، هەم هیچ زێرساختێکمان نییە موشەکە 200 میلیۆنی بۆ بەعێنێرن. بەڵام تا دڵتان گەرەکە ئێمەش دەتوانین لە پەهبادە $1000 کەڵ وەرگین، تا دڵیشتان گەرەکە ڕۆڵەی شۆڕژگێری واتیان سەرزەمینە و دایکان ئەم سەرزەمینە زاوزیان کردگە بۆ ڕۆژە مەوعودێ کە مناڵەکانیان بتوانن دفاعکەن لەم خەڵکە. هیچ ئیمپراتوریە لەم سەرزەمینە ئێمە جارێکی تر ناتوانێت بمێنێتەوە و ئێمە نایڵین بمێنێتەوە. ئەگەر تعبیری ئەویشان ئەوانی شەڕە ئارماگادۆنە، با بزانین کێ ماشی واقعیە، با بزانین کێ ساحرە کێ پێغەمبەرە. شەڕە ئەوانە ئۆکێ با دەریخین، بزانین کێ ئانتی کرایستە کێ کرایستە، کێ دەجالە کێ مەهدیە. خۆ ئێمە ئیدعایەکمان نییە، ئێمە ملەتێکین و پەراوێز خریاگین، ژیارێکین گەرەکیانە لە بینمان بۆن ئیدعا ئەکەن ئەوان سەرچاوەکانە خوان. دا با بزانین ئەوان سەرچاوەکانە خوان بۆیان دەچێتە بەرەو. بەڵێ کەواتە ئەوەی کە ئێوە لەگرا دیتان و من نەهاتمە سەر ئاخرین پرسیار، ئەرتشە کوردان. ئەرتشە کوردان هێزە ئەسکەری نییە. ئەرتشە کوردان گەڕانەوە یا خیاڵکردنەوەی ڕابردووی ڕابردوومانە. وا ئێمە مؤسسات دەوڵەتی نەبوو، سازمانە بەرنامە و بوجە نەبوو، بێهداشت و خەستەخانە نەبوو، ستادە حەوادث و بحران نەبوو، بەڵام مردمە ئەم سەرزەمینە ئێمە بتەوترین دەسەڵات و ژیاریان هەبوو. بۆ ڕۆژگارانێ وا ئەمانوەن بەرەو سەر لێ شێواوی یشی ئامادەوین شار بە شارە خۆمان ئیدارەکەین، بەڕێوەی بەرین لە خەدەمات، لە بێهداشت، لە ناسینی کەسایەتیە پسپۆڕەکان کە ئەتوانن تەمامە ئوموراتە شار بۆنە ڕێوە. لە هەمان کاتە دروستکردنە هێزە پارێزەر لە بەرامبرە ڕاوڕوودکردن، لە بەرامبرە پلاندانیان وا پێتانە وت ناگەهان جەماعەتی کوردبازمان بۆ بەرزۆ نەکەنەوە لە بەرەوەی بەمان کوژن و هەمان سناریۆمان بەسەرا بێرن. ئێمە یەشی ئامادەوین پلانە دەسەڵاتدارانە پلاندانێرە بۆ وڵاتە خۆمان باتڵکەینەوە. خوا ئەم مەئموریەتەی پێمان داگە، ئەقڵ ئەم مەئموریەتەی پێمان داگە، وجدان ئەم مەئموریەتەی پێمان داگە، ئینسان بوون ئەم مەئموریەتەی پێمان داگە. هیچ کەسێکیش بانگمان ناکە، خۆمان ئەنوێنین. چ پێویستەکە کەسی بانگمان بکات کە خۆمانمان نواند، کە حزورمان بوو، کاورە چووکە بۆ دادا، کابرا حساب بۆکە. وەکارە ئێمە ئەمەسە لەمەوە بە دوایش ئەمە ئەوێت. ئەمە سەرەتا یەک کۆنفرانس بوو، ئەڵبەتە حتمەن کەم و کوڕیەکی فرە و فراوانی تیا بوو، بەڵام ئێمە لە مەسیرە دەسەڵات دەرتێرین، نە بە قسە، لە ڕێگەیەکا کە ئەڕۆین دەری تێرین. وا من بارها وتم هیچ مؤسسەیەکی تر نییە لەم دنیا تۆ ئیختراعیکەی، هەرچی مؤسسەس لە دنیا دروست کردیاگە. هەر کەسێ هات درۆیەکی کروتی من مؤسسەیەکی تر تێرم درۆکە. مەسئلە سەریە مەسە ئەو مؤسسەی لە ئیاڵاتە متحدەی ئەمریکاس لە عێراقی شاهز، لە ئێرانی شاهز. ئەی بۆ لەوێ کارێکی ترەکە لەگرا کارێکی ترەکە، لەبەرەوەی تۆ هیچ کام لە مؤسسانەی کە هاوردەکتە کۆپی پەیستە کردگە لە ژێرە ناوە دەستگای خێرخوازی NGO گشتیت کۆپی پەیست کردگە، تۆ بە ڕێگەیەکان نەچووی کە زەرورەتەکەی و بربەستەکانی دەرهاوێشتەیە مؤسسەیەکی لێ کردبێ. دنیا گەمارۆمانی داگە، هەرچی حیزبی ساختە بە چەک و ئەسلحە و دەوڵەتانی منتەقەز لە بین چوو. زەرورەتێک کە ئێمە لە ئینسانە عادیە کوردی ئەواتە مەیدانێکەوە کە ڕۆڵە گەورەتر بوێنین و ئەحلاقەکانێژین یا عەلی هاوار وەختە تەنگمە، لیواوی پەردەی شەوە زەنمە، هەنی مەزانی ئاغای تری هەست تا دامانە ئەو بگیرم وەدەست، ئاغای تر نەماگە، ناچار مەجبور ئەوی تۆ خۆت بووی تۆ ئاغا. ئەمەسە کە مەسیرێ دروست ئەکات لە تۆ دەسەڵات دروست ئەوێ. ئینسان های عادی ژنە عادیە کۆمەلگا مەجبور ئەوێ ئەرک و مەسئولیەت بگرێت هەستوو، مەجبور ئەوێ متەناهیەک لە بەرامبەر نامتەناهیەکا بوێسێت، مەجبور ئەوێ بوێسێت. وا کورد بێ ئەجەل ئەمرێ،
كورد تسليمة قدر ناوي هیچ وقت كورد بأجل أمري وأوسطه كاتا كورد إما أجر أمر ريجا ككوتينا ناوي شوين أوي تياتي تدرد صلاتي واقعية حتى من أم كونفرنسي إما كم كوري واتيا والله أم كونفرنسي إما وأم قصانيك إما كردمان مسير واقعية شورش واقعية كلنا ودل أمر دماغك كسدرو ريجي خويا كاتو جيجي خويا كاتو بانو برين تدي شبت وإول روجانا آينده إبينين روجانا آينده نموت دحق آينده نموت مانجل آينده روجانا آينده وإما بتمام قدرة واين السنجل جنگ روايته ونايلين دولة إيران الرواية تخوي بك دولة فشل قبيلية برساختية دست نشانده إيراني والصبح وبياني سركوتنا إما زور بواضحي دياله بو تمام أواني شيء كإمرو لسليماني بون ولا سنبون تسيان خوشوتو من لمو بدوا استراحتك كمو ما خزمة برسيارة كان أنا ديانة إبراهيمية ألا فراز موسى أويني موسى الشيء لقوم بني إسرائيل بروات الدربار فرعون تا دنياي كي تربينه أما حمان دنيا سوامن لتشيروككي أفلاتون لسرتا وتم أشكوت مسؤول أفلاتون شبو كومال إنسان من روبة ديوار أجري روشن بو سيبركاني أنا دي يكي كلا سير روشنائية بينه تيتو إجيب هبا هو جيان نبو أما جيانا ليدني كوجن أو كويلانا ريك وانا أواني وارويان كرقس ديوارك والجهان بالسيبركان أوينن كقوم بني إسرائيل بو دبوايا موسى يكبروا يتدروا دروا يبديا وبهاتايتو وبأماني بوتايا بقول أحمد الشاملو أي يافي خلاو يقمستي دمانك تو لم داستانة أوينيت تاكا كسيك چل داستانة سقراطة چل داستانة مسيحة چل داستانة موسى كار كان بچارو نسيكشن والبته يكيكا كسي حقيقتي كي وابي وكومل قلكم إليك عيكو جيت تاريخ بمدس فيكا جنگ حقيقتي تك الدنيا يدروي مستولي كرياغا دنيا يدروي داسة بين دياغا من دائما سؤالم كرقل دي بيتا كان معنا كابرا يجي من مسلمانم اگر سردم محمد پیغمبر وایه تو جزء كفار بوي يا جزء مسلمان بوي كامل بوي تو امرو بوي يجي مسلمانم لبروي وايته بري براوه محمد سركوت وجهان اسلامي موجوده و1 مليار دنيا موجوده وحين زحمتك هناك شاقه بلام تو لكات اخويا كمحمد وتي من بيغمرم حتما نتزاني بيغمراتي شونه چون حيج بيوانه يك بونيه تو قوريك بناسي تو ايجي رابر بلام رابر شاشه تلفزيون بوتي دروزكا هاشوهوش دوروبر بوتي دروزكا تو بيوانه يك ني بو ناسين الرابر بوي من حلوتي مسر خويندنوي خد محمد اوكي تمام اماني بناو الدفاع كردن لمحمد لجير ناو ملاو سلفيو نحلق لجوراو جور خليك نباس محمد كان ام بشر بونا يجني لبروي امانه كاسبيه كان بدين محمد دين محمد لانحصاري امانه جيرياغه امانه ناني بيبخون ولا حج كزنات واني محمد يويد ازاني بو بين فيشا وخد 1400 صال بالعيستا لسرزمين عربستانا گرما 55 درجه اير كونديشن نيه سبليت نيه سهولاو نيه لاشكوتيكا كابراي بتنهاي دانيشتغا لبريكا اجي دنجي بمنوتي اقرا باسم ربك الذي خلق دنجي بمنوتي كس شاهدينيه لايف فيسبوكي نكرقصو 2000 نفر نايجي اشو بلا رازكي كابرا نايجي او قمزن ياوا نايجي وقارو قرصكمو نايجي برسيمو وهم ليدام جنوكا دسيلي وشاندم ازاني بو شون اگر تمامي اماني بو تاي اول داستاني يونس بيغمر هر لم اديان ابراهيم تو تشيلوكي تدوز بنايو يونس بيغمر يونس بيغمر خوا بي يجي برو فلان كاب كيجي من كوا حدي او ما حدمتشي وكو اكثريه بخلقه يجي تو بياكي يجي لا والله يجي تو فلان كار اللي تيجي بخوانات وانو تاخوا كرك درشي اللي دس اخوا لو وسط الدريا ماسي اخوا ماسي شي ماسي ان كان جزا نستا قوتيكا تا يونس
لە سکە ماسی ڕزگار پیاکە باوەڕ پیاکە کە فەرمانە خۆی مەشێر جێبەجێ کردایە. ئەم مردمە گشتی یونسە، محەممەد دەوە یونس. ئەو مەلا عەبدولەتیفە بوو واوتی پێغەمبەر داوای ئاشتیە کرد و من کوتام. درۆکە. تەوەجۆ بکە عەرەبستانە سعودی قەبیلەیە قوڕەیش. عەرەبستانە سعودی قەبایلە بوتپەرستە، عەرەبستانە سعودی بوت ئەپەرستن. کەعبە جێگەی بوتەکانیانە، کەعبە جێگەی تەوافیانە و قوڕەیش لە تەوافە قەبایل لە بوتەکانە پارە دەرتێری. تەبعەن ئەوانیشە وەکو کورد هیما و سیمایان هەست، ڕەسەنایەتی کۆن و ئابا و ئەژدایان هەست. محەممەد بەوەی کە من پێغەمبەرم و ئێوە کافرون ئیعلانی شەڕیان پێکا یەک نەفەر. وەختی ئێژە ئەژدادتان کافر بوون یانە ئیهانەیان پێکا. وەختی بوتەکانیان ئەشکێنی یانە حەملە بە هیماکانیانەکە کاکەمە ئیعلامی شەڕ یەک نەفەرە لە بەرامبەر جەهانێ لە خەڵکی عوسعوسا. دەی ئاخر کاکە تووشی لە خۆت سوال کەی کام لەمانەی کە ئیدعاکەن موسڵمانن ئەتوانن بڕۆنە قامەتە محەممەد. دەی خۆ محەممەد وتی ئیقرە بیسمە ڕەبیکە الەزی خەلەق خۆخوا نەیوت ئەوە پاکەجێ جەپەخانە بۆ هەنارد بوت وەکو دۆناڵد ترامپ ئەیهێنێرێ بۆ نەتانیاهو. هەلیکۆپتری ئاپاچی بۆ هەنارد، فڕۆکەی F-35 بۆ هەنارد، لەشکری میکانیزەی تانکە ئەبرامزی بۆ هەنارد. چی بۆ هەنارد؟ هیچ. محەممەد چی پێات؟ خەدیجە ژنی بوو وتی ئەشەو بیلا ڕازەکەەوە قوبوڵم کرد. خەدیجە چی سروەتی هەبوو خەرجی کرد. ئەبوو بەکر ڕەفیقی بوو چی سروەتی هەبوو خەرجی کرد. کەوتنە شعبی ئەبی تالب کەوتنە برسێتی. پلانیان دانیا بیکوژن. وانە بوو مهاجرەتیان نەکرد بە حەبەشە، هیجرەتیان نەکرد بە مەدینە. تاریخ لەکوێ دەست پێەکە؟ تاریخە گۆڕانکاری لەکوێ دەست پێەکە؟ ئافرین. تاریخ مەسیحەت لەکوێ دەست پێەکە؟ ئەسڵ مهم نییە کە ئینسان 100 میلیۆن ساڵە بەسەر ئەم گۆی زەمینە هەست. لە 2225 ساڵی پێش 2025 ساڵی پێش ڕۆژی لەدایکبوونی مەسیح ئینقلابە فەڕەنسا هەمان کاری کرد. ئینقلابە فەڕەنسا کە لە ئەواخرە قەرنە حەفدە بوو ڕۆژە سەرکەوتنە ئینقلابی ناونیا سفرە تاریخ. بوویە کورد دەستپێکی هاتنەوەی بە ژیارە کوردی لەم ڕۆژانە دەست پێکە. وا من لە سەرەتاوە پێتانم و تاریخ دەست پێکە. تۆ تاریخ دەست پێکە. کەواتە نا وانییە تۆ ئیشی یەکشت بزانی. مەسیرێک کە تۆ ئەچیت ئینسان پڕە لە هەرۆڵی، لە ڕاڕابوون، لە شەک، لە گومان. بۆیە تۆ دوو کۆڵەکەی فەلسەفەت هەست لە یۆنانە. تۆ ئەفلاتونت هەست، تۆ ئەرەستوت هەست. ئەرسطو ماتریالیستیە، کۆڵەکەی ماتریالیستی و عیلمە. ئەفلاتون کۆڵەکەی ئیدئالیستیە. بە ئەشکەوتە مووسڵکەوتم. وانە بوو؟ ئەمە ئەرسطووە کە ئێژێ دنیا لە حرەکە دەست پێەکە. ژیان، جم و جۆڵ، جەهان لە حرەکە یەک حرەکەی سەرەتایی جم و جۆڵ دروستەکە، زەمان و مەکان دروستەکە. ئۆکەی؟ تۆ هەر ئەمتە لە ناوە کولتورە خۆتا بە پەندە پێشینیان هەست. ئەژێ لە تۆ حرەکەت، لە من بەرەکەت. لە تۆ حرەکەت کاملە ماتریالیستیە. مەسئلە سەری ئەمەسە ئەم خەڵکە ئەوەنە قورس بووگە هەردا ئەنیشێ قەرموقاڵ ئەکا ئەوەنە حرەکەت ناکە. چون حرەکەت کە بکەی جم و جۆڵ دروست ئەوێ. جم و جۆڵ کە دروست بوو گۆڕانکاری دروست ئەوێ. گۆڕانکاری کە دروست بوو ئافراندن دروست ئەوێ. شێوەیەکی تر لە دەرکەوتن دروست ئەوێ. مەخلووقێکی تر دروست ئەوێ. مەسئلە سەری ئەمەسە تۆ دیت ئەمڕۆ فرە کوردی ئێژێ من چاوەڕوانم بزانم داهاتوو ئەوێتە چی. پێی وایە بە ئەو قسە زۆر دروستە. قسە زۆر غەڵەتە. لەبەرەوەی دانتە ئێژێت داهاتوو ئەو شتەی نییە وا ڕوو ئەدا. ئەو شتەی نییە وا تێتە بەرپێی تۆ. داهاتوو بەو شتەی ئێژن کە تۆ ڕۆیات کردووە، خیاڵت کردووە. یعنی چی؟ یعنی ئێمەی کورد حاڵمان خراپە. ئێستا حاڵمان خراپە. داهاتووش ڕوون نییە حەزی پێ ناکەین. ئێمە بە داهاتووی ئێژین داهاتوو کە خیاڵمان کردووە. کە خیاڵمان کردووە ئیشی بۆکەین. کە ئیشی بۆکەین جەنگی بۆکەین. کە جەنگی بۆکەین بەدەستی دێنی. ئەوە داهاتووە کە بەدەستی دێنی.
داهاتویە کە تۆ خیاڵت کردووە بەدەسی دێنی مەسەلەن تۆ منداڵێکە هەیە بە منداڵەتەکەیژی بابە بە قوربانە بم تۆ ئەڕۆیتە مەکتەب بابا پارات پێ ئەدا تۆ دەرس ئەخوێنی کچەم ئەبێ بە دکتۆر ئەو منداڵی تۆ معلوم نییە بێ بەچی بەڵام تۆ داهاتوویەکەت خیاڵ کردبووی پارەی پێ ئەدەی لباسی پێ ئەدەی بیرۆکەی پێ ئەدەی هەڵس و کەوتی ئەگۆڕی ئەی هەنێریتە کلاسە جۆرا و جۆر لەبەرەوەی بیکەی بە دکتۆر ئەنا تۆ بێژی و کشم بە بڕوا خۆی گەورە ئەبێ معلوم نییە بێ بچی کەواتە ئەو خوێندنەوەی ئێمە سەبارەت بە گۆڕانکاری هەمیشە بابزانی ئەوە تعدادە کەمێکن لە کۆمەلگایەکە کە پەلکێشە کۆمەلگاکەن نیچێش ئەمە پێناسە کادیتر کەسانێک کە جادوگەرانە قەومن کەسانێک کە چیرۆک بێژانە قەومن کولتور بەرهەمهێنن ڕوانگە بەرهەمهێنن ئەگەر ئێمە نەبووایە لە سوچێکی تر نەمان خوێندایەتەوە دەوڵەتە ڕۆخاوە ئێرانی ئەمڕۆ بێ ئەوەی کەسێ بزانێ و بووی مهم بێ ئەو خەڵکی من ئەزانێ یاسا چییە نەزانێ شەرعیەت چییە چون ئەسن دەرونی نەبووەتەوە ئیمینەنتی پێژن بە ئینگلیسی ئیمینەنت نەبووگە دەروون ماندگار نەوگە کە نەوگە کابرا لە خۆی و هەر لە خۆی قسە تکرار دەکاتەوە بەڕاستی ئێمە یاسامان گەرەکە و نایزانێت تەطبیقکردنە یاسا چۆنە یاسا ئەوەسە بەس لەسەر کاغەز بینووسی ئەی چۆن جێبەجێیەکەی ئەی چۆن تۆ تەکیدی ئەوەی لەسەر کاغەز ئەینووسن جێبەجێوێت مەگەر 1970 بەیانی 11 ئازار هەر ئەمەی ئیقلیمی کوردستانی نەدا حیزبی بەعسی عێراقی هەر ئەمەیدا ئەی بۆ ئەو وەختە پاڵیان پێوە نیها وتیان حیج نییە ئەی بۆ لێو دوا چون بەدەسە ئەمانە نەبوو وتیان حیج نەبوو ئەی بۆ ئەوەی ئێستا پێمان وایە شتێکە بۆ پێمان وایە شتێکە یەک بستی ئیزافەتر نێنەوەی 11 ئازار ئەگەر ئەوەی 11 ئازاریش نەبووایە ئەمە مەوجود نەبوو بابزان چون حیزبی بەعسی ئشتراکی کۆڵەکەی عروبەی باڵە ڕاست بوو بۆیە جیهانە عەرەب نەیەتوانی مخالفەتی تەکا بکە ئەوە حیزبی بەعسی ئشتراکی بۆ مۆری کردبوو کە جیهانە عەرەب دەم ناکاتەوە بۆ ئیقلیمی کوردستان ئەگەر ئەو نەبووایە بە حەیاتی جیهانە عەرەب ئیجازەی نەیەدا بە ئێوە ئەگەر سەدام حوسێنێ نەبووایە نەیوتایە با دنیای عەرەب ڕزگارکەی من هیچ مشکلەیەکم نییە کورد ببێ بە ساحیبە دەوڵەتە قەومی ئیتنیکی تۆ نەدەتوانێ ئەمە بسەلمێنیەوە نەموبارەزەیە کوردبازی و گەنە هیچێک ئەوەی چە فشاری شای ئێرانە کە ناسیۆنالیزمە عەرەبی واتە دووەوە هێزە کوردبازی کەواتە ئەوا بێژم کاک هوشیار بەڵێ گۆڕانکاری دروست ئەبێ بەڵام گۆڕانکاری لە حرەکەتکردنەوە لە حرەکەوە دروست ئەبێ لە هەڵس و کەوتەوە دروست ئەبێ لە شکاندن و لە ڕوبەڕووبوونەوە دروست ئەبێ ئێمە ئێستا ڕوبەڕوو ئەوینەوە وەختی دنیا گشتی ئەترسێ گشتی ئەلەرزێ ئەسڵ خەڵکە حەزەکە لە فۆبیا ئەسڵ تۆ ڕەوانشناسی خەڵک تماشاکە ئەو خەڵکە حەزەکە لە خۆیەوە هەوا ساردوێ پاڵتەوەکەی لە خۆی پێچی بێژی سەرمانیشان بە ئەو خەڵکە لە خۆیەوە حەز ئەکات ترس لە خۆی نیشان بە لە مێردەزمە ئەترسین لە جنۆکە ئەترسین ئێستا لە درۆن ئەترسن شیکە زۆر شیکە ئێستا بە تایبەتی لە ئیقلیمی کوردستان دایک و مناڵەکەی ئێژە دانیشە بانگ نەکەمە درۆنێ بووە لەبەرەوەی ترسە جێدیدە شیکە خەڵک حەزی پێکام ترسە قەشەنگە تۆ ئەمە ئەتوانی بشکێنی بە حرەکەیە کە تۆ جڵەوی ئەگریت کەواتە ئەمە نییە پالپالنجێ پالی سنجێ بێ قسەی خۆشم هەست بۆ تۆ گوێنە قسەی خۆش نا خەڵکە ڕوا حەز بە هەرچیەکە گوێ لەوە ئەگرێ ئەڕوا گوێ ئەگرێت لە گعدە ئەڕوا گوێ ئەگرێ لە فڵانە شت ئەمە تۆی کە تۆ حرەکە بزان ئاغەیان ئیستا لەم فەزا دەوڵەتە ئێرانی قسەکە بە هەموو ئیلتیجایەکیوە لەناو کووردا بەس ئێمە قسەکەین حەزیەکە ئێوە 4 ملیارد بن کە دەنگتان نییە حزورتان نییە لە فەزای پابلیکانین ئێوە حیچی نین نین ئەوە منم بەرپەرچیانە دەمەوە ئەوە منم دەرەکەوم کەواتە تۆ عەمەلەن وەختی دەرەکەوی و خاوەن قسەی عەمەلەن جڵەوەکە بەدەستی تۆوە
90 مليون بناو خوان إيراني موجودة كشي أم إيرانية قشتي دكتورة ومهندسة وبازرقانة وجيرة وببيرة وروناق بيرة كواتو إلا حلو يستادر كبير لكوي أي بو إيشي موسوي حلو يستبقري چۆن موسەوی نەخست وەزیرە خومینی هەڵوێست ئەگرێ مهمە چۆن 5 نەفەر لەو ئێرانیانە خۆوە پیاگ نازانن هەڵوێست بگرن ئەنجومەنی دارە بەڕۆ ئەنجومەنی دارە بەڕۆ بۆ هەڵوێست ناگرێ ئەنجومەنی بێناوە ونکراوەکان غەڵەتتان کردوە هەنیە واسە بۆ کەسێک جورئەت ناکا بێتە خاوەنە مەملەکەتە خۆی کەواتە تۆ ئەوێنی ئێمە بە کۆمەڵێ دیمانەی درۆ تووشن نەخوەت بووگین وەستان بووگین ئەمە حەکیمێکی گەرەکە مەولانای ڕۆمی داستانێک تعریفەکات لەناوە ئەو داستانە دیمەنێک باسەکات باسە کەنیزێکە کاکە عاشقە ئەربابەکەی خۆیسی ساحێوەکەی خۆیسی و پادشاهێ ئەیکڕێ حاڵی خراوە ئەوێ لە وەسەت داستان کە داستان باس ئەکات کە ئەم کەنیشکە نەخۆشیەک لێ ئەدا هەرچیەکی حەکیمێک تێرن دەردەکەی نادۆزێتەوە هاژێ نەزان چوزانە و جەبیرونەوە من چێشم مێشە و جەدەرونەوە ئەمە هەر ناوان هەمان داستانە هەموو حەکیمە پیان وایە ئەمە معدەی ئێشێت ڕۆخەڵای ئێشێت دار و دەرمانی پێدەن خاس ناوێتەوە خراوتەوێ تا ڕۆژێ حەکیمێتێت حەکیمێتێ نەبزی ئەگرێ ئەی دوێنێت خەڵکە کوێ لەکوێ هاتکی دەی کە دەسی وا لەسرە قەلبیە کە خەریکە داستانە خۆی ئێژێ ئەگاتە کاتێک کە ئەربابەکە ئەیسێنێ و ئەم ئاشقێسی زەرەبانە قەلبی ڕواتە سەر لێدانە قەلبی ئەڕواتە سەر کابرا ئەفامێمە دەرد دڵە دەردە لەش نییە ئالەگرا ئەی دۆزێتەوە کە لەش ساڵەمە دڵ نەخۆشە لەوێ مثالێک تێرێ ئێژێ گوێدرێژێ یا بە قۆڵە عادیە خەڵکی کەرێ دڕکێ ڕوویگە وە کڵۆکیا لە پشتۆ ئازاری ئەدا ئەو چون نازانێ سەرچاوی ئەم ئازارە چیە جوتە ئەوە شێنێ لە دیوار هەڕۆژێ ئەو هەر ئازاری هەست حەکیمێکی گەلەکە بڕواتە پشتۆ دڕکەکە دەربێرێ هەم ئەو ئارامە بێت و هەم دیوارەکە ناڕۆخێ هەم قەزیەکە حەل بوو فرێک لەم خەڵکە دەردیان دەرددڵە تیمار دەرەکەن تۆ ئیشێم تەساویرە بشکێنیت و ئەمە ڕێگەیەکە هەم ممکنە هەم کریاگە هەم ئەزمونە بەشەر بە تۆ ئێژی کریاگە بەڵام لەگرا یەک اتفاقەکەوێت ئەو ئینسانە حەقیقی ئێشێ بێت ئەو ئینسانە حەقیقیانە ئێشێ بن ئیستا من مثالی محەممەدم ناورد مثالە پۆلۆسم ناهاورد سند پۆلە مەسیحیم ناورد کابرا مەسیحی کوژ نەبوو وتی مەسیح چاوی بە من کەوت بە من وتی بڕۆ مژدەی هاتنی مەلەکوتی خواوەن بە زووی بە دەیخۆنەی ودا من بزانم خەڵکی مەسیحی باوەڕیان بە منە ئەو ئیجازەیەم پێدەن کوربا بە کاورە خۆی گەرەکی بخاتە ناوە ئاگر ئیجازەی بۆ چییە ئەوەی بە ئەو ئەکرێ بە تۆ ناکرێ دێ ئەو دنیایەکی گۆڕا هەرچی درۆزنە مەسیحیشە لە بنی چوو ئەم کۆمەلگا پڕ نەبوو لە کوردباز دێ من گشتم نابوت کرد داهاتوو نیشانەدات کێ کورد بوو کێ ئەمێنێتەوە کێ مێژووە بیری تێرێتەوە کێ هیچ کەس لەمانەوە بیر نایێتەوە 150,000 هێزەکەی قەسەدە دی ئیش ناکە تفەنگەکانە دیوە ئیش ناکە تفەنگ چیرۆکی لە پشتانەوی ئیش ناکە ڕێگیان من بە قەتعیەتەوە وتم نابودیانەکەم نابودم کردن بە قەتعیەتەوە وتم بە قەتعیەتەوە وەختی ئەحمەد شەرع چووە دەمەشق وتم تەواوە قەندیلیش نامێنێت تەواوە دەیبوو ئەم گشتە خەڵکەی و من تەسویرە پێشمەرگە ئەوێنم کڵەشین کۆفیە و 150,000 و 150,000 کاوڕ ناگیرێت و ئەمانە بەشەن و چەکدا دەی یەک ئینقلابیان تیا بوو نەبوو یەک کوردە شۆڕژگێڕیان تیا بوو با لە میلە ئەسڵحە بێژێ من داینانێت تیا بوو تیانی یەک کەنیشکە یەپەژەیان تیا بوو با لە ئەحمەد شەرع بێژێ چەتەیە داعش ئەس ژینۆلۆژیا دەکەم و بڕوا خۆی باوە کوشت تیا بوو
نەکرە کۆمەڵی ئینسانە بەدبەخت وانانیان نەوگە کەوتگنە ناوە فێرقەیە پوڵێکیان پێدەن ئەوێ تۆ حکایەتە سەوزی فرۆشەکەی واسڵاف هاڤڵ خۆسە بووی مهم نییە کرێکارانە جیهان یەکگرن یعنی چی جارێکیشی خۆ کرێکاران جیهان یەکگرن خراپ نییە بەڵام لە ئەسڵام کاورە ترساوە لە حکوومەت ئەوەی داناوە یعنی حکوومەت من غەڵەت ناکەم ئاگام لە خۆمە تۆ ئەگەر واقعاً شتێک ژێ هەر وەختێ مەیۆم سۆزە گۆراونی نەچۆمە پرسۆنە ئاوەدانی تۆ ئەگەر لێت قۆمیاوێ وەکو پۆلەسە لێ هاتوێ تۆ ئەگەر فرەشەی داوی کوردوێ خوا ئەو چەکە پێدانانیت داینانی مەگەر هەر تۆ نیت بەو کەژووکێوە مەگەر لە ئەشکەوتا ناخەفی دیتر تۆ چیترت هەز ئاخر ئێشێ بزان ئاغاگیان ئەمە سە تۆ ئەفامی ئەمە گشتی دیمانە درۆست ئەوە من بوو وتم کابرا بە قەندیلۆ چیەکە آخر ئەم شانۆگەریە چییە هەڵقەیەکە هاورگە و ئاری لێ دەوێژی سیرکە و شێر بە ناوی ئەپەڕێ و ئەمە ئیستا چی نیشان بە منە دێت تۆ فرە قارەمانی ئیستا جنازە لەسەر جنازە بەرەو ئیستانبوڵە ڕوا تۆ چیەکەی بەو کەجووکیەوە کاکە دەوڵەتە تورکیە نییە لە قەندیلە وەرچ وا لە قەندیلە وا لە تەقسیم وا لە خیابانەکانی ئیستانبوڵە تۆ چیەکەی بە قەندیلۆ ئەمە دیمەنێک کە تۆ بخەڵەتێنێ و ئەتخەڵەتێنێ کەواتە من تەمامەم قسانەکە کردم گەرەکمە بە تۆ بێژم ڕاست چییە درۆ چییە بە نەبازڵە چییە مار چییە فەرقیان هەستەکە یەکتریا ئەی بوو سەرەتای منتق لە یۆنانەوە دەست پێکە ئەوان فێر ئەون کۆمەڵێک سەمومەن دروستکەن تا تۆ بتوانی لە گفتە کاورا ڕاست دەربێنی درۆ دەربێنی سەفسەتە دەربێنی مەغڵەتە دەربێنی شتێکە لەسەر ئستدلال دانریاگە و لەسەر گوزارەگە لە دروست تۆ ئەگەینێ بە منتەق و دەراوێشتێکی دروست دەچێت نەفەر لە مردمە ئەزانی قسەیەکە ئێکا مەغڵەتەز سەفسەتەز دروستە یا غەڵەتە بۆیە من سەعاتی لە پرسیارە جنابتا هەر خەریکم ئستدلالەکەم تا تۆ ئستنتاجی حکمێ بکەی تا من بە تۆم نەوتوێت قالە باقر قالە ئەسقەر قالە نەقڵە بۆ بکەم حجیەت بێرم و لە کەڵە پرۆفسۆرێکی کە من نازانم پیای خاسێکە پیای خراوێکە هەر ئەمە وتم هایدی گەرەشێت و دەمەداخی لە کاتێکا من گەرەکمە تۆ بەو نەتیجە خۆت بگەی بەوەی کە لە ئەی ئەدبەم بۆ بی لەگەر ئەخڵە کارەکەم بەڵێ ئاغاگیان خەڵک ئەگۆڕێ بە شەرتێک خەڵکە زیندوویە لە جامعە بوێت ئەها دنیا دەمی داخستکە من خەڵکم بردە دواوە ئەها من سابەتم کرد من ڕاستم کرد گشتی درۆی کرد ئەها من سابەتم کرد کەواتە گشتی بێ ئەقڵە من ڕازەکەم نا لە کوردایەتی منزورما لە کارێک کە تەخەسوسە ئەوان نییە میهنەی ئەوان نییە کابرا لەوانەیە پزیکی زۆر چاک بێ کابرا لەوانەیە مهندسی زۆر چاک بێ بازرگانی زۆر چاک بێ بەڵام لە میانە ئەوە ئیش ئەو نییە ناوێ دەخەڵەتکە بۆ لە میانە من ڕازەکەم هەروە کە من نەخۆشکە کەەوەمە ڕۆمە لەڵتە لێتی داگە ئێشێ سکسکە بدڕێن من ناژم تۆ درۆکەی خۆمە دەمە دەستە جەڕاحیەکەی ئیتمینانە مەسکە و ئەو ئەزانێ و من ڕزگارەکە بۆ ئەم خەڵکە باوەڕ بە تۆ ناکە چون پێی وایە مەرگوژیانی وەکو ئەو لەحزە من هەستەکەم خەریکم ئەمرم توش نەوگە با توش بووگی نازانین تۆ ڕۆحە مردگە تۆ درۆزن بووگی تۆ بێ شەخسیەت بووگی تۆ تەسویرێکرد لە ئینسانە گەورە نییە و ئیستا تۆ بێبەر و دوای بۆت مهم نییە هەڵوێستە تۆ دروست لە ئاو دەردی یا گەڵت ئاو دەردی ئەمێنێت تۆ بۆ شەخسیەتە خۆت احترام قائل نییە کەواتە ئەمانم کە گشتی وت کەسێ وەکو کاکوشیار کەسانێ وەکو ئێوە لە گران مەوجودن کە حرەکەت ئەکەن خۆیانە دەمە یەکتریوە دنیای لە درۆ هەڕۆژێنن با هەڕۆژێت هیوادارم کافی بوو بێ بژێت تەمام فەرموو کاکەمە فەرموو دەستخۆشی بۆ ڕوونکردنەوەکانت بژیت کاکەمە بەس ئایا ئەم دڵنەوەیە پشگیری جناب کە زۆر دڵنیای لە قسابانە کە لە ئێران وا ئەبێت و واڵ و خاوە ئایا کوردەوە ئامادە سازە لەم کاتەیە بتوانێت گۆڕانکاریە بکات
یان هیچ پشتگیریەکی بۆ کوردە لەلایەن دەوڵەت نێودەوڵەتیەوانێ یان نەخێرە خۆمانی دیسانەوە من ئەڕۆمەوە سەر ئەو فرموڵەی کە جنابەت بەحسیەکەی ئەمە قەوانە کۆنەکەی جارانە. ئەم قەوانە کۆنە جارانە فێرمانیان کردگە شتێک نییە کە ئیمکان پیا بکات ئیمکان ناکات لە ئەسڵاوان نییە لە ئەسڵا هەموو شتێ لە دنیای ئێمڕۆ کۆمەڵی قەواعدی هەست کە تۆ ئەو قەواعدە نەوەیتە ڕێوە ئەشێوی مثال لە دەمە خزمەتە بۆ ئیاڵاتە متحدەی ئەمریکا هەڵەگەڕێتەوە مەسەڵەن بە کابرای ئیسلامیست تێژێت تێرۆریست چون ئەو لەسەر باوەڕێکی دوگمی ئائینی لە تەکفیرکردنە مؤمن وە کافرا دەست پێەکە بۆ ئێژی ئەمانە حملەکەن بە ئازادیە کۆمەڵگای ئێمە لەبەرەوەی کامرای ئەمریکای ئێژێت ئەم ئەمریکا مۆدەرنە ئێمە دروستمان کردگە دەرئاوێشتەی لیبرالیزمێکە کە بەرهەمە کولتوریە دنیای مۆدەرن ئێمەس لە چەمکامێزکردنی ئازادیە ئازادی چییە؟ ئازادی یعنی سیڤیل سۆسایەتی ئەمە چەمکامێزکردنە ئازادیە لەلایەن ئسکاتلەندیەکانەوە لە فەلسەفەی لیبرالیە ئۆکەی ئیسلامی چیژی؟ ئیسلامیژی من حەقیقەتێکم وا پێ کە لە یەک کەسێکەوە بە ناوی محەممەدی هاتگە و تۆ کافری وەفڵان ئەمە جەنگە تەکفیریە ئەمە هەنە دەورانە قەیمە ئەو بەڕاحەتی دەمەدەکوتی دێ ئەگەر تۆ گەرەکرد بێ لە بەرابەرە ئیاڵەتە متحدەی ئەمریکا بوێسی ئەو جار ئەشی چی بکەیت تا ئەو تۆ نەکاتە تەرۆریست ئێشێ بڕۆیتەوە سەر بەردە بناغە بەردە بناغە کوێست چەمکە ئازادیە جایسە تۆ بێ چەمکامێز بکە بە ئازادی چەمکامێز کە و تۆ خوێندنەوەی خۆتت سەبارەت بە ئازادی هەبێ ئێستا شەڕی دوو خوێندنەوەی ئازادیە ئەو ناتوانێت لە ژێرە ناوە تهدیدە ئازادی حملە بکاتەوە چون تۆ معتەقدی کە ئەو ئازادیە بەشەر لەبینەوە ئەو بە تۆ ئێژێت ئیتر ناتوانێت بە تۆ بێژێت تۆ ئازادی و تەمەدن لەبینەوەی تۆ ئێژی تۆ ئینقیاد دروزەکەی لە ژێرە ناوە ئازادی تۆ کۆی لە دروزەکەی لە ژێرە ناوە ئازادی ئێستا ئەو لە ڕووی مەتنەوە لە تۆ دۆڕا ئەو هیچ وەخت نەیگەرەکە بڕاتە ئەو بازیەتەکە تۆ ئەو گەرەکەسی تۆ بێرێتە بازیە کە تۆ شەڕە ساتووری دەکاکەی چون ئەو ساتوورەکانی فرەخاسە کەواتە ئەمەی کە من بەحسیەکەم احتیاجی نییە بە ملەت و کورد چون تۆ فکرەکەی ملەت و کورد ئێشێ بێتە پشتە من بێتە ناو خیابان وا بکە ئەو کارە ئەکا بەڵام ئەوە بەوە نییە بێژی ماڵێکە بۆ بکەم لە بیاوانە بەڕدارە ڕای بکەم و ڕێحانەی تەڕ ئامان باوانەکەم تۆ فرەژیری نه یا من بڕۆم تەکە ئەمریکا ڕێکەوم کاکە گیان تەکە ئەمریکا ڕێکەوتن شەرتی هەست کاورایەژی من بڕۆم تەکە ئەمریکا لۆبی بکەم هەر ئەزانی لۆبی چییە من حازرم قەسەم بخۆم تەواو ئەوانەی لە ژێرە ناوە کوردبازی ئێژن بڕین لۆبی بکەین لابی یعنی تۆ بە شێوەیە قانونی و ئەسسەیەکدا ئەنێ کە کۆمەڵی ئەندامی هەست ئەمانە سەرمایەیەکیان هەست سەرمایەکان ئەچن ناو پارلەمانەکانە ئوروپا پارە ئەدەن بە کەسێک قانونەن و ئێژن تۆ بڕۆ ئەم سیاسەتە بۆ ئێمە لە پارلەمانە وڵاتەکەدا جێبەجێ بکە قانونیە سوال یەک کورد بە من بێژێ ئەڕواتە پارلەمانە فەڕەنسە لابی ئەکا داوای چیان لێکە چی یاسایەک تەنزیم بکەن مەسەڵەن داوا بکە بێژێ حمایەتی ئەسکەری لە کوردستان کەن یعنی واقعاً کاورای کورد بێ ئەوەی خۆی گەورە کردوێت و مەتنێکی بتەوی بوێت و خەڵکەکەی ئامادەی گیانبازی وێ تەوەقعەکە کاورای فەڕەنسەوی لە پشتە ڕەشوەتێکی 1 ملیۆن دۆلاریە کە تۆ نێسە سەربازە فەڕەنسەوی بۆ هەڵفڕێنێ بێت لە کوردستانە شەڕ بۆ بکات تا تۆ بکاتە دەوڵەت تۆ وێنێم خەڵکە هەر قسەی تەقلیدی تکرارەکاتەوە بڕۆین دانووسان کەین یاڵەتە متحدەی ئەمریکا ئەوەڵین ڕۆڵێک کە هەسی سوپەر پاوەرە دروستە یاڵەتە متحدەی ئەمریکا ئەوەڵین سیستمێکەوە لە دەستیا سیستمێکە بەناوە سیستمە ماڵی بازرگانی فاینانس سویفت و ڕێگەی بازرگانی جیهان کە بە 7 ناوگانە دەریایی کۆنتڕۆڵیەکە وانە بۆیە هەژەمۆنیە دۆلاری بەسەر دنیا هەست وانە یەک کەس گەرەکی وێ ئیاڵاتە متحدەی ئەمریکا سیستەمی ئیاڵاتە متحدەی ئەمریکا تهدیدکە ئیاڵاتە متحدەی ئەمریکا ئیشی دواوی باتەوە پس ئیاڵاتە متحدەی ئەمریکا لە ترازان لە بشێوکە لە دووچارە ئیختلالکردن ئەم سیستەمە ناڕەحەتە بێ و ئەو مەسئولە کە چاکی کاتەوە ئێستا حوسی دەریای سوورداخە ئەمریکایشە چاکی کاتەوە چون ئەمریکا ئیدعاکە باجە دنیا هەسێنێ
أوكي أجر واسع الولايات المتحدة أمريكا جرو لسر أسباب راوا كانوا لسر أسباب دورا الولايات المتحدة أمريكا حتى أجر قبولي كين دجمني إيران ويت حتما جرو لسر تشيني كاتو كبازية كتواوكا بأويكا بشيوكا دروز بيه دي أجر كومالي كاس استلناوي ده صلاة جمهورية إسلامي حكومتي أنا وادسو باري أنهز هيزي أنهز ناوبانج أنهز هاي است حكومتي أنا وادسو برون بالولايات المتحدة أمريكا بيجن بل بيسنا فريتر أو أنا خراون لا أنوى إما إيجوري لسر أوجرا وكايا لسرتو تو أروي شيء يجي بالولايات المتحدة أمريكا شيء يجي كأو بي وايتو أسبي براوي حي شيء كبوتني أروي يجي من حزوتوكم بخوا أمريكا تفرجيني أزاني من فرد ليبرالم ديجي تشيبكم تو تشني أتواني أم إيران نترازي وبيجري تدسو تو نتواني وكاربتي تو عنوان هذا كردي بزانا تام ديمانيك أبو باسكم بوم كرداني سدر ناكون لجلنا وكومولو دموكرات بودر ناكون بو لو أول كومول شهر وقريان كده كومولو دموكرات وانا شوي وانا هريمي كردستانا وانيا سال 2003 هذا أمريكا هتنا وخاك العراق وانيا وتو أزاني كهذا النظاميان لهريمي كردستان هزوانيا وآماريا لحرشي تشك بدس لنا وخاك العراق قردروسه يعني الولايات المتحدة أمريكا بنتاغون CIA أزاني كومالا بنكي هز لسليمانيا أزاني كان أصلاحي هز كان كسي هز وانيا دي أجر أمريكا بيويستي بكومالا ديمقراط بي بيويست ناكا عبد الله مهتدي وآغاي مصطفى هجري سوار هوا بيما بون رسم بقرن بيجن إيما واينا كاخا سفيد دانو سانكي أو بيويستي بتويا أو استتوي توي جركا أو خوي لحريرة وهيئة بوها هنري يكسر تيتا بردم قصتك عكا أم شانو قريت شيء أيكي كجويا تو يقسيك وابي أرويت أمريكا لكاخ سفيدة أيكي مظن تو شيء يجي لنجا جان بلنجا أخي بلارو لنجا تو شيء يجي كاورا أروات تيبو تو كاريكا كواتر لقرا كاك جان يكشد مهمة تو إشي آخر إشي كيتو خيالت ودرون آورد هاناوت كرد أو من بيميلين كرد أخذ تو كيتو خود بوجيت الرقم كيتو لسر الجيجي خود ويسياجي وتكتب من أمامه كزنات وأنا بتأجرا تا كاورا بيجي تو تشيل جركه تو كي شو بو كاورا دروس كركه تو وأزاني تم مع صاو كي وديارة كاوراي بولدارو أما فيرا خلقك أهجي تو بولا جيدا كاوراي بولدار بوشي شو تو بولا تو أوريدي خليكي كارا خودك بي أوي فرسي كي بيدا تو وكم ميمون خليكي على خدي تو بوي ديو باشتري وست مني كبينا دا شون سنة لي أشي وينيت تو أوريدي كارا خود ومفتيه كي تعقلاتي جيشتين دي سنة ومن إيجم هداية كردن ودستي ورداني كتو أو آمن جيم بست تدري بيري الرينيسانس أوروبا بتشيبو كم كاميس كردن إيطاليا يشبو لجيجيكا كريتيك بإيطاليا دسي بيكرد وتيان إما بروينا ويونان سلنوي خيالكي لقرا وتيان إنسان بدان إرادة خوي لجهان فرمي كي تردروزكا ميكلانجلو هات بردي كي چاو بيكود سير بردكي كرو دسي تكان داوتي داوي من والك شوي داو والك شوي بردي كي قوري زلي نبور بو ولي ميكلانجلو معتقد بو أم برد زل النبور آوسة بداو ومن ياربتي أدم خوي لسورة داو بخلقيني وانا بو بيكر تراشي كرد للدل برديكا بدان إرادة يارمتي دا تا أو برد خوي لداو بخلقيني تايسا متوجبين جريان سياسي مردمك وسب برد وكو داو ايتاشيت أو جريان من استبع جناب دوتم هر كسي هاتنا أو مبارزة بار أول شي بيجي أميك لقل يا روبرون بشر لبينتشيت ومن استئشي خويندنوي جنگم بويت جنرالهم شرب ناسم أبعاد قوري شرب ناسم قوة كاني زعفة كاني بناسم تحل أول كوتي تشابلا ديدان خود بويت بإلحاق كرد ببراويزك تمدن إيراني دي أما تقول لي خلاص ولا فوت ده تو بيدوابو
هەر بۆ خاتری ئەوەی کۆمەڵی وشەی کوردی فڕەدەی تۆ هەم لە کوردبوون تێگەیگی بێ ئەوەی فکرە کردوێتەوە ئەو پاڕا و زوانێ کوردی قسەکە تۆ نە ئەتزانی ئەو زوانە قسەیەکەی چی واتیە نە ئەتزانی کولتورە تۆ چۆنە نە ئەتزانی زەمان لە کاتە تۆ زەمانە خەتینیە دەورانە تۆ ئەمە نازانی هیچ وەخت تۆ هیچ وەخت نازانی کە زوانە تۆ هەڵگیرە کۆمەڵێ چەمکە بە قەوڵە ئەریک هاپسپام چەمکەکان بەر لە ڕووداوەکانە سەرزەوی بە تۆ ئێژن دنیا گۆڕیاگە یعنی تۆ ئەسەن کافیە بشنەفی شەمە نەفەر ئەزانی ئەمە لە حەچوی تاریخانەوە بشنەفی مەکینەی هەڵم بژنەفی ڕۆژنامە بژنەفی سەرمایەدار بژنەفی کارگەر جەهان گۆڕیاگە هەر چەمکەکە بە تۆ ئێژن دنیا گۆڕیاگە چون پێشووتر نەبووگە لەزان نەخێر بە پێچەوانە من پێم وایە ئەوەی لە بەرامبەرە من وێسیاگە نە 90 ملیۆن نەفەر مردمە ئێرانە ئەو خەڵکە خەڵکە منە ئەوەی لە بەرامبەرە من وێسیاگە کۆمەڵت دەموچاوی تکراهین کە سیستەمێکیان گرکە بەدەستەوە خۆیان بگن بە چیرۆک بێژ و بڵۆنگۆ و خۆیان بگن بە شەڕکەر و بە بکەر و بە بدەر و ناگەهان تویش هاتیتە وەسەتە ڕێک هاتیتە ناوەڕاستیان و تووشژی نەبە باگراخ و مڵکە باوکە تۆ نییە هەر بوو خۆت تەڕاتێنەکەی وان نییە تۆ نەساحیوە مەملەکەتیتە نەوەتەن پەرستوگی نە تەمامیەتە ئەرزی حەفزکردگە نە لیاقەتە حاکمیەت هەست نە لیاقەتە خاوەنداریەتی هەست کابرایشی جواوت باتۆ تازە تۆم قسەتە کرد ئەو ئیشی جواوت باتۆ یا ئیگنۆرەکە یا جواو باتۆ من ئەوەنەم قسە ئەکۆرێنمەوە ئەوەنە قسەی لەسەرەکەم ئەوەنە قسەی لەسەرەکەم تا ئەوشتا خوڕخێنم کارە مانیفێست چییە؟ مانیفێست تەرحە پرۆبلەماتیکاکە ڕێگە حەلەکەی ئێژێت و ئەوەنە لەسەری قسە ئەکا تا ئەو شتە بخولقێنێ مانیفێستە کۆمونیست چییە؟ مەسئلەیە چەوساندنەوەی ئینسان بەدەستە ئینسان و مەسئلەی ڕەحائی تەبەقەیە کارگەرە عامل ڕەحایی خودە تەبەقەیە کارگەرە لذا مارکس ئێشێ ئەوەنە لەبارەیە ئەو کارگەرە قسە بکە تا کارگەرە قەستمەندە ئینقلابیە دروستکە کە تەوانە شەڕ چینایەتی بێت وەگەرنە بە خودی خود کارگەر نێسی کارگەر هەل کریاگە ئەم کوردەی کە جەنابە فکرەکەی لە خۆی وە فرەقارەمانە لە خۆی فرەقارەمان نییە لەبەرەوەی ئەم کوردە وەسە چیرۆکە منداڵیەکەی تیتیل و بیبیل بیستکتە تیتیل و بیبیل کۆمەڵی کارمامز بوون گورگی هاو خواردنی وانە دایکی سکی گورگەکەی دڕی بە شاخەکانی منداڵەکانی دەرهاورد بەڵام ئەمە یەک شتوان لەبیر چوو تیتیل و بیبیلێک کە لە سکە گورگ هاتنە دەر فەرقەکەن تەکە تیتیل و بیبیلێک کە نەڕوویگنە ناوە سکە گورگ ئەوانەی کە شووگنە سە ناوە سکە گورگ ئەنزیمەکان ئەسیدەکان خوویە گورگ لیانی داگە گۆڕیاکەن ئەشە باسپەروەریان کەی تابوونەوە ئەوەی جاران ئەم خەڵکەی ئێمە وا ئیمڕۆ ئەیبینی ئالوودەس بە تڕەهاتە دەسەڵاتە سەپێنڕی ئاگە بەسەریە ئەوەی باسی ئەکا قسەی خۆی نییە ئەوەی باسی ئەکا گوزارشە خۆی نییە لە ڕوودا و بیسکێسی لە کەی بیسکێسی ئەوەی باسی ئەکا قسەی بەناو ڕووناکبیرێکە کە هیچ وەک ڕووناکبیرنەوەگە کەواتە نەجێگەی نیگەرانی نییە کە تۆ حرەکەت بکەی بەرەکەتیش دێت کە تۆ لە تاریکیە کەس قسەی بۆ کردن نەماگە و تۆ قسەیەکەکەی کە هیچ کەسی نایزانی ئەوڵم با یەکشت بزانی خودە ماکیاوەلیش ئێژێ خەڵکە خۆی گر بە شتێتەکان ناخوا ئیلا بە یەکشت تەکان نەخوا بە بیدعە شتە تازە نگاهە تازە ئەم مەیدانە من قاوم نەکردگە لە مردم کورد کەرچی مستەغنی لە کورد نیم هەر کەسی خۆی بە کورد بزانێ دەبوایە لەگرا بووایە بەڵام من بۆ ئەم شەڕە خۆم بە تەنیایی یەکەم ئەوەی پیاوێ من بوێنێ لەو مەیدانە شەڕە پێی تەحمل ناکرێتیت من ئەوەنە شەڕەکەم تا گشتی بێت کەواتە تۆ بۆ ئەوەڵین باری یەکێک ئەوینی خەونە گەورەیەک هێز و ئێژێ و خەونە بەدەست تێرم و بەدەستی تێرم چون کارم بۆی کردە من تەنیا کەسێک و ئاخست تەنیا کەسانێک بوون زانیان ئەگرە ساتە وەختە بۆ شایە دەسەڵاتە
لەبەرەوەی خۆمان خوڵقاندگمانە بۆ کەسی تر نازانێ ئێمە ئەزانین و ئەوانەی دەوڵەتی ئێرانی و ئەمریکا ئەزانێ مەساتە وەختە بۆ شەهید دەسەڵاتە چون من خۆم لە خوڵقاندنە ئەم فەزا و یارانە من وە کوردان لەمە دەستیان بووگە ئەو بوو حتا بەیانی بابێژین نییە من ئەزانم هەست من ئەزانم هەست تازە تکرار ناوێت و جمهوری ئیسلامی نەما تەواو نە محتەوای بوو نە بنی بوو نە مانای بوو نە ئیدەی بوو نە واقعیەتی بوو سیرکێک بوو تاوی بی و خاوی بی ئی ئەورە وەهارانە تەواو دەستخۆش بکات پێمان کەسی دیکە گە پرسیاری هەیە بفەرموو تایم ئۆڤەر بووینە کاک پێمان سەبارەت بۆ ئەگەر پرسیارێک هەیە بفەرموون بە لەبەرەوەی دەڵم کەس پرسیاری هەیە كان فيما نلقى أزيدنا بأو نتو حركته لمن بركته ما توصل زيادة بوكي وترجم لي عليهم يعني أجا حركتي كيف كم أوشتي كبوخم أوشت أول وعدي كساز يعني كبودر يعني كبيان قلتم أجا حركتي كبيت أو درانا كم دشكينا ولا مسيرة ده أو يكاد كمكي كهيا أو حركته و کاک پێمان ببەخشە پێشەوە کە جوابی ئاغا بدەیەوە ئەمە ئەوڕۆ کە جەلسەماندانەوە سیمینارەماندانە قرار بوو لەسەر ئەهەمیەتی ئەرتێشی کوردان قسام بکەین وە ئەوڕۆ هیچ باسی ئەوە شتەشمان نەکرد نەچووە کە بچووە با من کردومە لە ئاخیریشەوە هەر بە جملەیەک وتم بەڵام لە سیمینارگەری ترا بە مفەسەڵی لەسەر بزان ئاغاگیان دەستخۆش بێ تۆ ئیشێ ئاوا خیاڵکەی کە ئەحیانەن چ کارێ لەم دنیا زۆر مهمە ئێمەمانان شتێکمان هەست بەناوە ئەوەی کە کارەکان پیچیدە ئەەکەین لە پیچیدگیە کارەکانە کە فکری پێەکەین باوەڕ ناکەین پیچیدەترین کارەکانە دنیا زۆر ئاسانن بۆیە هەر لە جێگەی خۆمانە تەکان ناخۆین مەسەڵەن کاکسامان پرسیاری لە من کرد هێزەکان پشتمان ئەگرن یعنی کەسێ بە من 100 میلیارد دلار پوڵ با سوالە گەورە ئەمەسە ئایا کەسێ 100 میلیارد دلار بە من پوڵ با من چ پێکەم ڤیلەی پێکڕم ئەیدەم بە سیارە ئەڕۆم بە خەڵکی کوردێژم مانگی 1000 دلارتان پێدەم بێ بن بە بەهێزم من وەکو ئەمە هەر وەکو قسانەسەوە یارەکانی من هاتنیان و تەلەڤیزیۆنمان نییە ئەوم باشە کاکی گیان تەلەڤیزیۆنمان بوێ یانێ بینەرمان بوێ تۆ پێ دوایە هەر ئەمەی کە ئەڕۆیتە ناوە ماهوارە بە نەزەرە تۆ 400,000 نەفەر سەیر دەکا بەچی تۆ بە حرفەیەگەریە تەلەڤیزیۆن تۆ بە سرنجڕاکێش تۆ بە بەرنامەهای جۆراوە تۆ تا ئێستا بیری لێ کردگەسەوە 8 ساعت بەرنامەی تەلەڤیزیۆنی بەچی پڕەکەیتەوە بە من 8 ساعتەکەیتە ناوی تەلەڤیزیۆن دیبەیت بکەم پس ئەمە قسە تۆ ئێکی تۆ بیری لێ نەکردگەسەوە لە خۆ تۆ ئێژی لە کاتێکا مۆبایلەکەی دەستی من امکانی هەست 20,000 ڤیو بخوا 20,000 کە لەسەر ژمار دەگە تۆ 20,000 ئەحمە و ڕێبوار و کابەرات و کەعەلا داگەسە دەمێکتری و بزانی 20,000 کە لەسەر چەنێکە کەواتە تۆ تەسەورێکت نییە لەذا تۆ هەڵەگەڕێت و ئێژی چی ئێژی ئەوە بە ئەمریکا 100 میلیاردە پێ با بێژێ پشتە ئەگرین پشتە مەگری چه ئەتفاقێ بکە فێ ئەم ئادرسە درۆزنانە کی ئەیدا بە تۆ چون تۆ ئەسڵەن نازانی حرەکەت چۆن دەست پێەکە یعنی تۆ نازانی ئەم تاریکیە چۆن نشکێنی تۆ نازانی ئەم مردمە وا پڕە لە تەردید پڕە لە شەک چۆنی بە یەقینە گەێنی بەر لە گشت کەسێ من ئەگەر خۆم یەقینم نەوێ یەقین بە تۆ نادەم ئۆکەی من ئەگەر یەقینم نەوێ ئەمڕۆ بە دەوڵەتە ئێرانی نایژم تۆ ڕۆخیاگی و من هەڵسو کەوتێک کە تەکی توواکەمەوە نییە من تۆ جمهوری ئیسلامی بخەم جمهوری ئیسلامی کەوت ئەو گەرەکی بشارێتەوە وەلێ من یەقین و باوەڕم هەست شەکم نییە جمهوری ئیسلامی ڕۆخیاگە دەینیشانێ دەمەوە نییە عالم و ئادەم ئەترسێ قسە ناکە من بە قەتعیەت ئەیکەم ڕێبەرایەتی شۆڕشێ ناکەم ئەم قسانە بۆ مێژوو هەڵناگیرێ سەنەدیەتی لێ نایەرنەوە خۆ ئێوە یاران ناچن لە ئارشیڤەکانە ڕابردووە من وەختی وتم پەکەکە تەواو بوو ها بێری تیوە بێژی ها فڵانە کەس بە قەتعیەت وتی پەکەکە تەواو بوو وتی یە قەندیل ناتوانێ دانیشێت وتی ئەحمەد شەرع حاکمە مطلقە سووریەس فەڵک لای ناوە نە دەوڵەتی ئێرانی تروریکە پەکەکە تروریکە یەک نەفەر ئیستا لە سووریە زۆر مهمە ئەحمەد شەرعە سووریە لوا لە ناوە شەڕ ناوخۆیە 14 ساڵە زۆر بە ڕاحەتی ئەتوانی ئەحمەد شەرع ترۆرکەی یەکێ لەو درۆنانە درۆنەکانیشی گیز فەرماندەی سوپای پاسدارانە کوژێ
دانێ لەوانە گیز بە لە ئەحمەد شەعبی کوژە بۆ دەوڵەتی ئێرانی ترۆری نەکرد ئەی بۆ پەکەکە ترۆری نەکرد 150,000 قەسەدی نەبوو درۆنەکانی تەیڕە نەبابیلی نەبوو چۆن درۆنەکانی ئیسرائیل وە گیزە گیز پێژە ڕیزپەرەندە یعنی درۆنە چوار مەلەخیەکان وا لە تۆ لە چی نایەنسێنی بە 500 دلار چۆن ناتوانێت سەردار سەلامی بکوژێ تۆ ناتوانانی ئەحمەد شەرع بکوژی کەواتە ئالەگرا تۆ تماشاکە ئەم خەڵکە درۆەکە ئێژێ وڵا ئێمە شەڕی ئیاڵەتی متحدەی ئەمریکامان پێ ناکرێ تۆ شەڕی ئیاڵەتی متحدەی ئەمریکا کردگە تۆ ئەزانی ئیاڵەتی متحدەی ئەمریکا چییە ئیاڵەتی متحدەی ئەمریکا سوپەر پاوەرە ئەمە قودرەتە بەڵام ئەمە زەعفیشە ئیاڵەتی متحدەی ئەمریکا عادەتی نەکردگەیەکی پێبێژین نا ڕێک وەکو قوماربازەکە وا ئەڕواتە قومارخانە وا ئەچەقێ لە قومارخانە و ئەوەی سەروەتی هەزدای ئەنی ئیاڵەتی متحدەی ئەمریکا لە باتڵاقەتەوە گیرەکەوە دایەنێت چون نەیگەرەکە تۆی تەسلیم نەکردگە تۆ پۆرتی شکان دوێت ئیاڵەتی متحدەی ئەمریکا تەوانی جەنگە واقعی نییە نسی ئیاڵەتی متحدەی ئەمریکا زەڕاتخانەی چەکی بەشە ئەوە ناکە ساڵێتەکی توا شەڕکە ناتوانێ بینێ بەکوێی تۆوە موشکی دروست کردگە 100 ملیۆن دلار چەنی ئەتوانێ با لە بینایەک لە سلێمانی لێکی واتیە ئێشێ قاچی بنێتە زەمین بە زەمین و سەرباز بەهەنێرێ کۆڵان بە کۆڵانتەکە توا شەڕەکە بابیکە تۆ 50 ملیۆنی تۆ ئەسڵ زانی 5 ملیۆن ئینسانی قوتیەکەی هەر لەوێ ئەو لە تۆ ئەترسێنە تۆ لە تۆ بابگیان تۆ بە تەسویر بە قسەی مەفتە خەڵەتێنن تۆ حرەکەت نەکردگە من ئەگەر ڕەهبەرە مەردمێکم دێخۆ هەرگیانە من حساو نییە من 5 ملیۆن ئینسانم هەست ئەم مەردمە لەشکری لێ دروستەکەم ئەم ڕەهەمە ژنە هەر خەریکە مناڵ تەولی دەکا کورە خەڵکە قەزە 2 ملیۆن و 200,000 نەفەرە 50,000 کوژیاگە 200 زەخمیە ئۆکەی ساختمان لە قەزە نەماگە خەڵکە قەزە تەسلیم نۆگە تەسلیم دۆناڵد ترامپ بە ئێران وتی چی وتی تۆ ئێشێ تەسلیم بووی تۆ شەڕ بۆ ئەەکەیتەکە کەسێکە تەسلیمی کەی خەل ئەسلاحی کەی چەکدانیان یعنی تەسلیمکردن تۆ شەڕ بۆ ئەەکەی بۆ خاتری ئەوەی تەرەفە مقابڵت چەک لا بنێت ئەیرادەی بسەپێنی بەسەرا تەواو بوو کەواتە کاکی گیان تۆ وەختی نازانی هەر ئەم حرەکەتەکەی ئەمڕۆئیکەی و بەردەوامی ئەەکەی حرەکەتێکە حتا ئەڕوا گەورە ئەوێ من لە یەکێکەوە نەوگمەوە هەزاران یەکێکم ئەگەر دانیشتایمە لە ماڵ چۆن فکرمە کردو بۆ من چۆن دەست پێ بکەم و بڕۆم حزبێ سەبت بکەم و قاوکم لە فلانە کەس بێژم داتخوا 500 دلار بێرەوە دا تۆ 20,000 بێرەوە هەڵسە با بە یەکۆ بە جانتایەکە بڕێن بۆ عەرەبستانە سعودی بڕێن بۆ پەنتاگۆن و مەگەر گشتی کوردبازم کارانە ناکە من مۆبایلەکەی دەسم دانیان لە فەیسبووکە دەسم پێ کرد ئیستە بە هەزاران یارم هەست پارەتان پێدەم حەقە عوزوێتتان پێدەم ژنم بۆتان خواستکە ماڵم پێتان داگە ئافرین من وەکو مارتن لوتر کینگ بوو وتی I have a dream من خۆم بەرز هاوار کرد تۆ خۆتت لە من دیەوە تۆ خۆتت وەکو مندی تۆ هەمان خەونە بوو کە من بوو تۆ هاتکی خەونەکانە خۆت لە زارە منەوە بیسی پس من حرەکەتم کرد حرەکەتم من جوڵەی دروست کرد مەوج هەڵسا خەریکە بێ بە تۆفان پس لە تۆ حرەکەت لە من بەرەکەت ئەمە هەمان ئەساسە فەلسەفەی ئەرەستویی بوو واقعیە تەواو بوو بەڵێ کاکەمان دەست خۆش بێماندوو نەبن حال وسا بێ هەر بژین متشکر بژینە کاکەمان دەنەبن بژینە کاکەمان دەستان خۆش